لە بڵاوکراوەکانی کتێبخانەی شنەوای دەنگی ڕایەڵێک بۆ گەیاندنی ڕۆشنایی بە هەمووان. ناوی کتێب 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن. بابەت ڕۆمان. ئاماژە بە نووسەرەکەی نەکراوە، بەڵام وەرگێڕانی لە فارسیەوە بۆ سەرزمانی کوردی زاهیر محەممەد ڕەشید. بەدی یەکەم، چاپی یەکەم، ژمارەی لاپەڕەکانی 426 لاپەڕ. ئامادەکردنی ئاوات کوێستانی، خوێندنەوەی نەرمین عەبدوڵڵا، سۆران جەمال. ئامادەکردنی خامەی دەنگی ئەم کتێبە لەلایەن دڵسۆز فاروق، عەبدوڵڵا حسێن. ناونیشان یەکێتی نابینایانی کوردستان، مەڵبەندی گشتی، سلێمانی شەقامی 16 مەتری بەرامبەر سەنتەری بۆڵین. بەرواری تۆمارکردن 19/8/2015. بۆ هەر ڕخنە و پێشنیارێک دەتوانن پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 328 71 97. شنەوای دەنگی، شنەوای دەنگی، شنەوای دەنگی. بەشی یەکەم لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن. لاپەڕە 7. من لە بەشی خەڵکناسی پەیمانگای مینسترۆن دەمخوێند. دوای تەوابوون کەوتمە بیری پەیداکردنی کارێکی گونجاو، بەڵام ئاشکرا بوو لە خەڵکناسێک چ کارێک بەردێت و لە کۆمەڵگادا چ کارێکی پێدەسپێرن. لە ئەمریکای باشوور بۆ ئەندازیارە گەنجەکان کاری زۆر باش بەداهاتێکی پەسەند دەست دەکەوت، بەڵام بۆ من کە خوێندنی بەشی خەڵکناسیم تاو کردبوو کار نەبوو. چەند هەفتەیەک بیرم کردەوە و لە گەڕان بە دوای کارێکی گونجاو لە هەموو دەرگاکانمدا. سەرنجام بەو ئەنجامە گەشتم کە بۆ خەڵکناس لە کۆمەڵگادا کارێک بوونی نییە و دەبێت برسێتی بکێشێت. دەبێت چی بکرێت؟ ئەوەندە بێپارە و بێسامان نەبووم بۆ بەسەربردنی بژێوی ژیان لە دژواریدا بم. دەمتوانی چەند ساڵێک بە ئارامی و خۆشی ژیان بەسەر ببەم بێ ئەوەی پێویستم بەکارکردن هەبێت. بەڵام مرۆڤ چۆن دەتوانێت بێکار بێت و شەو و ڕۆژ بە بێکاری و هەرزەیی بەسەر ببات؟ بێکاری لە نەخۆشی وەبا و لە تاعون مەترسیدارترە. هەر کەس تووشی نەخۆشی بێکاری بێت هیوای چاکبوونەوەی نییە و بۆ هەموو تەنبەڵ و تەنپەروەر دەبێت. من نەمدەویست بەم شێوەیە بگەم. شەوێک لەگەڵ چەند لە هاوڕەکانم ڕۆیشتین بۆ قاوەخانەیەکی دوور. ئەوێ مەیخانەیەکی تەنگ و تاریک بوو کە ڕووداوخوازان و گەشتیاران و زەریاپێوانی وەردەگرت و هۆڵەکەی کە سەقفێکی کورت و هەوایەکی دووکەڵاوی بوو پڕ بوو لەم جۆرە خەڵکانە. ڕوخسارە پیسەکان، سمێڵ قەویەکان و دەستە زبرەکانیان ترسی تیا دروست کردم، بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاسایشێکی ڕۆحیم تیا دروست ببوو کە چێژم لێ دەبرد. هەم دەترسام هەم چێژم دەبرد. ئێمە لە سوچێکدا دانیشتین و دەستمان بە خواردنەوەی ئابجۆ کرد، بەڵام من لە بیرکردنەوە لەم خەڵکە ڕوودا و خوازە کە گیانی خۆیان بۆ بەدەستهێنانی زێردەخستە مەترسیەوە ئاسوودە نەبووم. بیرم دەکردەوە کە چ شتێکم لەوان کەمترە. ئەوان 2 گوێ و 2 چاو و 2 دەست و 2 پێیان هەیە و منیش. لەگەڵ ئەوەی کە زانیاری زۆرم لەبارەی هۆز و نەتەوەکانەوە هەیە و بۆ هەر شوێنێک دەڕۆم کارەکانم هاوڕێیە لەگەڵ زانایی و دوور ئەندێشی، ئەم فکرانم هێواش لە گیانمدا ڕێگیان دەکوتا تا شوێنێک جەستەم بە تەواوی بوو بەم فکرە کە منیش دەبێت وەک ئەم خەڵکە بژێم و لەبوونی خۆم ئەو پەڕی کەڵک ببەم. هەموو شتێکم لەبەردەستایە. خاوەنی پارەی زۆر، زانیاری، خوێندن و لە هەمووی گرنگتر گەنجیم. بۆ کاتەکانی خۆم بە بێکاری بەفیڕۆ بدەم. لەم کاتەدا ڕۆحم سەرنجی بۆ لای دارستانە چڕەکان و کوێستانە ڕێدژوارەکان و دەربەندە هەڵدێرە گەورەکانی دنیا ڕاکێشرا. سامان لەم جۆرە شوێنانەدا شاراوەیە و من دەبێت بڕۆم بۆ ئەوەی تا وەک پیاوێکی دەوڵەمەند و ناودار بگەڕێمەوە. لە قوڵایی بیرەکانمدا نەخۆم بووبووم کە دەنگی هاوڕەکانم ڕشتەی فکرەکانیان پشڕاندم. کاتێک لە دەوروبەری خۆم ڕوانی بینیم گەنجێکی باڵابەرز ڕەشپێست بە ڕیش و سمێڵێکی قەوی و چاوانێکی پڕ کاریگەر لە بەردەم داوەستاوە و پەیوەست بە کۆمەڵی ئێمە بووە. یەکێک لە هاوڕەکانم ئەوی ناساند و وتی: یوریتان پێدەناسێنم. ئێوە کە خوێندکاری بەشی مرۆڤ ناسین دەتوانن لە زانیاریەکانی یوری کەڵکی زۆر ببن. بە ئیرادە هەستم کرد یوریم خۆش دەوێت. یوری چاوانێکی کاریگەر و ڕوخسارێکی تووڕە، بەڵام ڕاکێشەری باوەڕ و خۆشەویستی بوو. بەڕێکەوت لای من دانیشت و قسە لەمە هاتە پێش کە بەم دواییانە لە دارستانە مەترسیدارەکانی بەرازیل بەسەری بردووە. یوری کە زانی سەرنجم بۆ لای ڕاکێشراوە وتی: من لەگەڵ مەترسی زۆردا ڕوبەڕوو شتی سەرسوڕهێنەری زۆرم بینیوە.
بەڵام لە هەمووی گرنگتر گەڕانم لە دەوروبەری ڕووباری ناوداری ئامازۆنە. دەزانن لە بەستێنی ئەم ڕووبارە هۆزێک هەیە هەموو دانیشتوانەکانی لە ژنە جوان و دڵڕفێنەکان پێکهاتوون. من سەبارەت بە ژنانی ئامازۆن زۆرم خوێندبوویەوە و شتی زۆرم بیست بوو، بەڵام ئەو شتانەی یوری باسی دەکرد ئەوانە بوو بە چاوی خۆی بینی بووی و لە ڕاستی وتەکانی گومانم نەبوو. پەیوینی من و یوری کە پیاوێکی بەهێز و چوارشانە بوو درێژەی کێشا لەگەڵ ئەوەی هاوڕێکانم سەبارەت بەشتیتر سەرقاڵی قسەکردن بوون، ئێمە لە درێژەدان بەم باسە بەردەوام بووین و تا ئەو شوێنەی کرا لە یوری زانیاری بە کەڵکم بەدەستهێنا. یوری لێی پرسییم هەز دەکەم خەیاڵی سەفەر بۆ ئەو شوێنانەتان هەیە، وانە؟ بێ سێود و لێکردن وتم ڕاستیت بوێت لە بێکاری ماندوو بووم و هەر بۆیە دەمەوێت لە ئەمریکا بڕۆمە دەر، چ باشتر بڕۆمە بەستێنەکانی ڕووباری ئامازۆن و شتە سەرنجڕاکێشەکانی بە چاوی خۆم ببینم. یوری خۆی لەسەر کورسیەکە جوڵاند و وتی ئەم کارە سەرمایەکی زۆری دەوێت، ئایا سەرمایەتان هەیە؟ لە وەڵام داوتم هەڵبەتە ئەوەندەی بتوانم بژیم پاشەکەوتم هەیە، مانگانەیەکی کەمیش لە مڵکەکانی دایکم وەردەگرم و گومان دەکەم ئەمە بەس بێت، وانە؟ یوری دەستی بە بیرکردنەوە کرد وەک ئەوەی بیەوێت وەڵامی نابداتەوە، بەڵام من دەرفەتی بیرکردنەوەم پێنەدا و وتم ئەگەر ئارەزومەند بیت ئەم گەشتە پێکەوە ئەنجام دەدەین و گومان دەکەم قازانجێکی باشمان لەم گەشتە پێ ببڕێت. ڕازی دەبن هاوڕێیەتیم بکەن و ڕێنیشاندەری من بن؟ یوری وتی جگە لەمە کارێکم نییە، بەڵام ئێوە ناتوانن بەرگەی دژواریە ماندووکەرەکانی ئەم ڕێگایە بگرن. ئێوە گەنجێکی شارنشین و ناسپەروەردەن، هەر لە قۆناغە سەرەتایەکانی گیانی خۆتان لەدەست دەدەن. من نەمدەویست بەم قسانە ڕازی بم، لام پەسەند نەبوو دان بەلاوازی و ناتوانم دابنێم. دڵنیام کردەوە لە دژواریەکاندا خۆڕاگر دەبم و وتم لەلایەنم منەوە ئاسوودە بێت. یوری ڕازی بوو و من کە لە بێکاری وەڕز ببووم کاغەزێکم دەرهێنا و دەستم بە نووسینی گرێبەست کرد. هەمان قسە و لە بەرامبەر چاو سەرسوڕماوەکان و نیگاگەڵتە ئامێزەکانی هاوڕێیان لە نێوان من و یوری گرێبەست نووسرا و بەپێی یەکێک لە خاڵەکان یوری کەوتە بەردەستی من و لە بەیانی ئەو ڕۆژەوە دەستمان بە ئامادەکردنی کەرەستە و کەلوپەلی سەفەر بۆ کەنارەکانی ئامازۆن کرد. یوری لە هەمان ڕۆژە سەرەتایەکانی لێزانی و کارزانی خۆی لە هەڵبژاردننی کەلوپەل و کڕینی کەرەستە و چەکی سارد و تفەنگ نیشاندا و من تێگەیشتم پیاوێکە بە ئەزمون و سارد و گەرمی بینیوە. کڕینی کەلوپەلی سەفەر 2 ڕۆژکاتی ئێمەی گرت و ڕۆژی سێەم من و یوری بەرەو ئەمریکای باشوور بەڕێکەوتین. ئەو نەخشەی پێمان بوو جار نەجارێک کەڵکمان لێوەردەگرت، ناوچەکانی بە جوانی و وردی دیاری دەکرد. یوری بە پەنجە بەشێک لە نەخشەکەی نیشاندا وتی سەرچاوەی ڕووباری ناپۆ لە ئیکوادۆر خۆرهەڵاتدایە و لە نزیک پیرۆ و کۆڵۆمبیا. ناوچەیەکی بەربڵاو هەیە کە لانی کەم 90,000 میلی چوارگۆشە فراوانیەتی و تەنیا لەژێر ناوی ناوچەی هیندیەکان دیاری کراوە. بەڵام ئێمە ئێستا بەرەو سرود و پاسکۆ دەڕۆین و لێرەوەی ڕوبەڕووی کێشە و لەمپەڕە فراوانەکان دەبینەوە. من بەوردی گوێم دەوتەکانی یوری دەگرت، بەڵام هەر کاتێک باسی کێشەکانی دەکرد پێی پێدەکەنیم و نەمدەویست ڕازی بم کە پیاو لە کێشە دەترسێت و لەوەش گرنگتر ئەوەندە خۆم بەتوانە هەست پێدەکرد کە کێشەکانم لە بەرامبەر خۆمدا بە بچووک دەزانی. 3 هەفتە دوای بەڕێکەوتن لە ناوچەی کینۆ لە ئیکوادۆر بووین. لێرەدا پارەکانی خۆمان بۆ سکور گۆڕیەوە و من لە $300 کە کردم بە سکور بڕێکی زۆر پارەم بەدەست هێنا و لەبەر ئەوەی لەوێ هەرزانی بوو هەستم دەکرد دەتوانم بە ڕەحەتی ماوەیەک بگەڕێم. لەگەڵ یوریدا ڕاوێژم کرد و بڕیاردرا لە جیاتی ڕۆشتن بۆ سرود و فاسکۆ بۆ بینینی دارستانی زانی ناوچەی ناپۆ بڕۆین. ئێرەیش ناوچەیەکی سەرنجڕاکێشە و لەگەڵ ئەوەشدا دوای بڕینی مەودایەکی زۆرتر دەمانتوانی بگەینە کەنارەکانی ئامازۆن. لەوێ سوار عەرەبانەیەکی کۆن بووین و ڕۆیشتی نەڕیوم بامبا. پێشنیارم بە یوری کرد لەوێ چەند کەس و ڕێنیشاندەر بۆ گواستنەوەی کەلوپەلەکانمان دامەزرێنین، بەڵام یوری دژایەتی کرد و وتی حەماڵەکانی ئەم ناوچەیە بە ژیان لە ناوچە گەرمونمدارەکان عادەتیان نییە، جیاواز لەوەیش ئەگەر بزانن مەبەستی ئێمە چییە بە هیچ نرخێک ئامادەی هاوڕێتیمان نابن. بەردەوام ئەمەتان لەبیر بێت ئەگەر لێیان پرسیت دەڕۆن بۆ کوێ بڵێ بۆ ڕاوی ئاژەڵە گرانباییەکان دەڕۆینە دارستانی باران. لە جیاتی گرتنی کۆڵکێش 2 کەری زۆر باشمان بە نرخی 150 سکورکڕی و بەرەو سارایاکۆ بەڕێکەوتین. سارایاکۆ لەسەر نەخشە ئاخرین شار بۆ گەیشتن بە ناوچەی ناپۆ بوو، لەوێەوە بە دژواریەتی کەمتر دەگەیشتینە دارستانی باران. ئەو ڕۆژە یوری جلوبەرگی ناوچەی لەبەر کرد و
مووی سەر و ڕوخساری وەک دانیشتوانی ناوچەکە لێکرد. سوارکەرەکان بووین و بەرەو ساراکۆ بەڕێکەوتین. دوای 1-2 کاتژمێر ڕێپێوان گەیشتینە کوێستان. دیمەنی سەرنجڕاکێش لە دەوروبەری جادەکە بوو کە سەرقاڵی دەکردم و بە هیچ جۆرێک هەستم لای ئەوە نەبوو ڕێگاکەمان گەشتۆتە شوێنە مەترسیدارەکان و جادەکە زیاد لە ڕادەباریک بۆتەوە. یوری پێی وتم من لەم کوێستانە زۆر تێپەڕیوم، بەیانی دەگەینە شوێنێک زیاد لە ڕادە مەترسیدارە و تا ئەو شوێنەی بیرمە دەتوانم ناوی 30 تا 40 کەس لەسەری جادەکەەوە بۆ ناو دۆڵکەوتونەتە خوار بژمێرم. لە بیستنی ئەم هەواڵە ناسازگارە پشتم کەوتە لەرزە و ڕشتەی ئەفکارم بچڕا، داخم دەخوارد بۆچی منی لەو حاڵە خۆشە دەرکرد. لە سەیرکردنی دیمەنە دڵڕفێنەکانی دەوروبەری جادە و گوڵزارە وەحشیەکانی داوێنی کوێستان چێژێکی زیاد لە ڕادەم دەبرد و یوری لەم بارودۆخەدا ئەم زانیاریە خراپانەی پێدام و پشتی منی لەرزاند. لە جادەکەم ڕوانی و بینیم ئەوەندە باریکە کە کەرەکان بە دژواری هەنگاو هەڵدەگرن کە باشترین هۆکاری تێپەڕین لە جادە کوێستانیەکانە. ئەم ئاژەڵە بەلێهاتووی سەرسوورهێنەر خۆی و خاوەنەکەی لە ڕێگا کوێستانیەکان و هەڵدێرەکان دەپەڕێنێتەوە و بە سەلامەتی دەیگەێنێتە شوێنی مەبەست. بەڵام ئەو ڕۆژە بینیم کەرەکانی ئێمە بە دژواری دەڕۆنە پێش و هەوڵ دەدەن لە هەڵدێرەکە نەکەونە خوار. من لە تاریکی شەو و بینینی ئەو دۆڵەقوڵە تووشی ترس بووم و لە یوریم پرسی لەکوێ دەبێت شەو بەسەر ببەین؟ ئەم جادە مەترسیدارە تاکەی درێژەی هەیە. یوری سەری خۆی وەک کیسەڵ کە لە قاپۆخەکەی دەردەکات لە لای پانجۆکەی خۆی دەرهێنا و سەیرێکی کێوەکەی کرد و وتی نیو کاتژمێرتر دەگەینە شوێنێکی بەربڵاو و لەوێ دەتوانین خێوەت هەڵبدەین. دوای وتنی ئەم ڕستە سەری خۆی وەک کیسەڵ کردەوە ناو پانجۆکە. هەرچەندە دەڕۆشتینە پێش هەوا تاریکتر دەبوو، بارودۆخی ئێمە قەیرانتر لە شانسی خراپ، جادەش باریکتر دەهاتە بەرچاو. سەرنجام بە هەر دژواریەک بوو نیو کاتژمێر ڕێپێوانیش تەواو بوو، کاتێک هەوا بە تەواوی تاریک ببوو ئەستێرەکانیش دەرکەوتە بوون. گەیشتینە خاڵێک کە جادەکە بە گۆڕەپانێکی بەربڵاو و تەخت کۆتایی پێدەهات. ئەم گۆڕەپانە بەهۆی هەرس و باکوێستانیەکان بە شێوەیەکی سروشتی بەدی هاتبوو، بەڵام بە شێوەیەک بوو دەدوت کۆمەڵێک بەرتاشی کارزان چەندین مان کاریان کردووە و ئەم گۆڕەپانیان لەسەر ئەو کێوە دروست کردووە. خێرا کەرەکانمان بەدار بەستەوە و کورتانمان لە پشتیان هەڵگرت و پێش هەر شتێک سەرقاڵی ئەوان بووین کە خەیاڵیان لە خواردن و حەوانەوە ئاسوودە بێت و بەیانی باشتر بتوانن خزمەتمان بکەن. دواتر خێوەتی خۆمان هەڵدا و سەرقاڵی دروستکردنی خواردن بووین. هەوا زۆر سارد و بێزارکەر بوو. لە دەوروبەری گۆڕەپانی سروشتی سەرەوەی کێو لە لابەلای بەردەکان دارەکان ڕوابوون و هەندێکیان بەهۆی زۆری سەرما و شک بوون. یوری لە شاخەی ئەم دارە وشکانە ئاگرێکی خۆش کرد و کەمێک لە توندی سەرمای کەم کردەوە، بەڵام بایەکی ساردی وا هەڵی کردبوو ئەو ئاگرەش نەیدەتوانی ئەو جۆرە کە ئارەزومان بوو پێویست بوو گەرممان بکاتەوە. پاشمەوەی ئاگرەکەمان بردە ناو خێوەتەکە لە سوچێکدا کزۆڵە دانیشتین و بڕیارماندا بە هەمان شێوە شەو بکەینە ڕۆژ. بەڵام خەو بە چاومان بێگانە بوو، لە جیاتی خەو دەستمان بە قسەکردن کرد بۆ ئەوەی سەرقاڵ بین و سەرما و خەو زەختمان لێ نەکات. یوری دەستی بە گێڕانەوەی ژیانی کرد. تازە ئەو کاتە هەستم کرد یوری پیاوێکی ڕوودا و خواز و مەترسیدارە. ئاگرەکە کەم کەم ڕووی لە کوژانەوە دەکرد و چاوەکانی ئێمەیش بۆ خەو قرس ببوون کە کتوپڕ لە دەرەوەی خێوەتەکە دەنگی سمی ئەسب بیسترا و ئێمە دوو کەس وەک ئەوەی کارەبا لێدابێتین لە شوێنەکەی خۆمان بەرز کردەوە. یوری دەست بە جێتفەنگەکەی گرتە دەست و وتی ئێرە شوێنێکی مەترسیدارە و ڕەنگە دزەکان بە هیوای بەدەستهێنانی پارە و چەک هێرشمان بکەنە سەر. ئەمەی وت و بە تفەنگەکەوە لە خێوەتەکە ڕۆیشتە دەر. من ترسا بووم و هەر سات چاوەڕێی بیستنی تەقەی گولە و کوژرانی یوریم دەکرد، بەڵام بە خۆشحاڵیەوە ئەم ڕووداوە ڕووی نەدا. من لە ناوەڕاستی خێوەتەکەدا وەستا بووم و چاوەڕێی ڕووداوە چاوەڕوان نەکراوەکان بووم کە دەنگی یوریم بیست بە زاراوەیەکی ناوچەیی هاواری کرد وتی بوەستە بۆ کوێ دێیت؟ نزیک مەبەوە گەرنا تەقە دەکەم. دەنگێکی لەرزان لە دوورەوە بیسترا کە بە زمانی ئیسپانیۆلی وەڵامی دایەوە منیش ڕێبوارم، هیچم پێ نییە، لای خۆتان جێگەم بکەنەوە نزیکە لەسەر مادا ببەستم. لە ناو ڕێنیشاندەرانی ئاتاوالویی ڕێوڕەسم و خرافاتی تایبەت باوە کە خۆیان زیاد لە ڕادە باوەڕیان پێیەتی. کەسێکی ئاتاوالویی ئەگەری نییە شەوانە کەسێک بکوژێت و بە تایبەت دەستی خۆی بە میوانەکەی ئەگەر دوژمنی خۆشی بێت سوور ناکات. ئەم ڕسمە هەڵبەت ڕسمێکی زۆر باشە، بەڵام ئەم خەڵکە باوەڕیان وایە ئەگەر کاتی شەو میوانی ئاوڵە ڕوخسار ڕویان تێبکات بەدبەختی و پەرێشانی بەسەریاندا دەبارێت. ئەگەر کەسێک بپژمێت بە تایبەت ئەگەر شەو بێت دەڵێن بەیانی باران دەبارێت و ئەگەر هاوین بێت بە نیشانەی هەڵکردنی ڕەشەباکانی دادەنێن. یوری بەپێی ئەم ڕسمانە کە خۆیان لە چۆنێتی ئاگادارن بە دەنگی بەرز و تووڕە وتی تۆ دزنیت بەداری ناڕوونی پیرۆز سوێند بخۆ.
ئەو کەسە کە کەمێ نزیکتر بوویەوە وتی سوێند بەداری پیرۆز کە دز نیم. ئەو سایوری وتی بەخێر بێیت، فەرموو وەرە ناو خێوەتەکەی ئێمە، دڵنیام گەورەم میهرەبانیت لەگەڵ دەکات. سوێند بەداری پیرۆز لە بەهێزترین سوێندەکانی ئەوانە و ئەگەری نییە کەسێکی ئاتاوالویی سوێندی درۆ بەو دارە بخوات و ناوەکەی بە خراپە ببات. پیاوی نەناسراوی شەوگەڕ لە ئەسپەکەی دابەزی و یوری بە ڕێوڕسمی خۆیان سڵاوی لێکرد و ئەوی هێنایە ناو خێوەتەکە و بە منی ناساند. خۆی وتی ناوم ماچوا و لە دانیشتوانی ڕیۆن بامبام، کارم فرۆشتنی سیلاحە و بۆ کارێکی تایبەت دەچمە ناپۆ. یوری سەرەتا ئەسپەکەی کردەوە و بەدارێک لای کەرەکانی خۆمان بەستیەوە و ئاڵەفی بۆ ئەو ئاژەڵە دانا و دواتر بڕێک داری وشکی کۆکردەوە و ئاگرێکی بۆ میوانەکە هەڵایساند و قاوەیەکی شیرینی دروست کرد. نەناسرا و تەنیا ئەو وشەی وت و دوای خواردنی قاوە تەنیا بە وشەی سوپاس پەسەندی کرد و لە سوچێکدا کزۆڵەی کرد. بانجۆکەی خۆی کێشایە سەر و خەوت. من لەوەی بینیم بە ئاسوودەیی خەوت و مرخەمرخی بەرز بوویەوە، چێژم دەبرد و داخم دەخوارد بۆ من ناتوانم وەک ئەو بخەوم. دەدوت کاریگەری لەسەر جەستەی ئەو دانابێت و ئەگەر دای دەنێت لێی ناڕەحەت نابێت. یوریش هیلاک بوو لای ئاگر پاڵیدایەوە و خەوت و من لە دژواری 2 کاتژمێر دوای یوری خەوتم. بەڵام بەڕادەیەک خەوەکەم قورس و شیرین بوو لە تەمەنما بەو شێوەیە نەخەوت بووم و ناخەوم. گەرمای کەمی ئاگرەکە هەوای خێوەتەکەی تا ڕادەیەک گەرم دەکرد. لەگەڵ ئەوەشدا هەناسەدانی ئێمە 3 کەس یارمەتی گەرمکردنی هەوای ژوورەکەی دەدا و ئەم گەرماکەمە دەمارەکانی منی ئارام دەکرد و خەوەکەمی قۆڵتر و قورستر. نەمزانی تا بەیانی چەند کاتژمێری ماوە و ئێمە چەند دەخەوتوین. بەیانی بەدەنگێک کە نەمتوانی تێبگەم لەکوێوە بوو لە خەو هەستام و یەکەم شت کەوتە بیرم بوونی پیاوێکی بێگانەی ئاتاوالیوی لە خێوەتەکەمان بوو. نیگام بەرەو ئەو شوێنەی ئەوی لێخەوت بوو ڕاکێشرا و لەو پەڕیسە سوورماندا شوێنەکەم بە چۆڵی بینی. لەو لامڕوانی یوریشم دەسەر شوێنەکەی نەبینی. لێرەدا دڵنیا بووم ڕووداوێکی خراپ ڕوویداوە و زیاتر گومانم ئەوە بوو نیوەشە و ماچوا ویستوێتی دزی یا ڕابکات و بەدەستی یوری کوژراوە. هەرچەندە من لەم گەشتەدا خۆم ئامادە کرده بوو ڕووداوی گرنگتر ببینم و لە ڕوبەڕووی مەترسی گەورەتر ببمەوە، بەڵام حەزم نەدەکرد لە یەکەم شەوی گەشتەکەمدا هۆکاری جینایەتێک بم. من لەم ماوەدا لە بیری هۆزی ژنە وەحشیەکانی ئامازۆندا بووم و بیرم لەوان دەکردەوە و حەزم دەکرد هەرچی زووتر ئەم ڕێگایە بەبێ ڕووداوێک کۆتایی پێبێت و خۆم بگەێنمە ئەو ناوچەیە. سەرمایەکی قورس لە دەرەوە دەهاتە ناو خێوەتەکە و قامچی لە ڕوخسارم دەدا. نەمدەویست لە شوێنە گەرم و گونجاوەکەی بۆ خۆمم دروست کرده بوو هەستم، بەڵام چارەیەک نەبوو. بەدەنگی کۆکەی من پەردەکە ڕۆشتە سەر و یوری کاتێک لەناو پانجۆکەی خۆی حەشاردا بوو فەنگ و فیشەکبەندی لە خۆی بەستە بوو هاتە ناوە و لێم پرسی ماچوا لەکوێیە؟ ڕۆشت؟ یوری وتی بەیانی زوو لە خێوەتەکە ڕۆشتە دەر، بەڵام کەرەکەی لێرەیە، نازانم بۆ کوێ چووە. من کە لە ئامادە نەبوونی نابەوەختی ئەو خەمبار و گومانم لێکرد بوو وتم بزانە شتێک ون نەبووە. من لە چاوەکان و سمێڵ و ڕوخساری ئەو خەمباریەکی قوڵی ڕۆحی هەست پێ دەکەم، وەک ئەوە وایە مرۆڤێکی ئاسایی نەبێت، دز نەبێت. یوری سەری خۆی وەک کیسەڵ لە ناو پانجۆکەی دەرهێنا و لە دەوروبەری ڕوانی وتی سەرۆ خەیاڵتان ئاسوودە بێت، ئەو دز نییە، من دڵنیام لێی چونکە سوێندی بەداری پیرۆزی خواردووە. ئێمە لەم قسانەدا بووین کە دەنگێکی پێ لە دەرەوە بیسترا و چەند سات دواتر ماچوە هاتە ناو. لە پاڵ ئەو ئاگرەی یوری تازە داگیرساندە بوو دانیشت و دەستی بە کێشانی تووتن کرد. تووتنێک ئەوان دەیکێشن جۆرێک تووتنی پیسە کە لە شەراب و ئاوی بیبەر و شتی تر لەم جۆرە هەویری دەکەن و دوای وشک بوونەوە دەیکێشن و نەشە دەبن. من لە ڕووناکی کەم ڕەنگی بەیانی لە ڕوخساری مڕوانی دەمیست لە ڕووی هێڵەکانی ڕوخساری ئازارەکانی دڵی بخوێنم و لە نهێنیەکانی ژیانی ئاگادار بم. ماچوا سێرێکی کردم و بەدەنجێک لە قوڵایی دڵ و ڕۆحیەوە هێزی دەگردوتی بەڕێز ئێوە زۆر چاو دەبڕنە من، وەک ئەوەیە نەتوانن باوەڕتان بە من بێت. من دز نیم، بەڵکو پیاوێکی بەشەرەفم کە لە تەمەنمدا بەو پەڕی ڕاستی و ڕاستگۆیی ژیانم بەسەر بردووە. هەناسەیەکی قوڵی هەڵکێشا و کەمێکی تر تووتنی هەڵدایە ناو دەمی و لە کاتێکدا تووتنەکانی لە دەمیدا ئەمبار و ئەوبار دەکرد و تێکەڵاوی ئاوی دەمی دەکردوتی ژیانێکی ئاسوودەم بوو، لە ڕێگەی فرۆشتنی چەک بە دز و بەیاخیەکان سوودی زۆرم پێدەبڕا و بەڵام ئەم ساڵ کتوپڕ ژیانم گۆڕا و ئەم گۆڕانە ئەوەندە لە ژیانمدا کاریگەرە لەوانەیە شێت ببم. هێزێکی ناخ و هەستپێنەکرا و منی ئارەزومەندی بیستنی قسەکانی دەکرد. لەگەڵ ئەوەی بۆ بەڕێکەوتن لەوێ پەلەمان بوو ئاگرەکەمدا بە یەکدا و بە حەزەرەوە گوێم لە قسەکانی گرت. ئەو درێژەی داوتی هاوڕێیەکم هەبوو بێ ئەندازە خۆشم ئەویست. لەگەڵ ئەوەی ئەو دەمڕوت و من ژنێکی جوان و دڵڕفێنم هەبوو هاتوچۆی ماڵی منی دەکرد و خێزانم
وەک برایەک هەسوکەوت و خۆشەویستی لەگەڵ دەکرد. چەند مانگ پێش بڕێکچەکی من لە دەرەوەی شاری ڕیومبامبا لەلایەن هێزەکانی دەوڵەت دەستی بەسەرداگیرا. من ناچار پارەیەکی زۆر غەرامەمدا. دانی غەرامە منی بەرەو نابودبوون برد و پەرێشانی کردم، بەڵام کالویی هاوڕێکەم پێشنیازی کرد ببێتە شەریکم و بڕێک سەرمایە یارمەتیم بدات. من کە بە هاوڕێی خۆم دەزانی بە پێشنیازەکەی ڕازی بووم و کردمە شەریک، بەڵام نەم دەزانی لە پشت پەردەی هەڵخەڵەتێنەری خۆشەویستی تاوان و خیانەتی حەشاردراوەوە دەیەوێت سینگوالا هاوسەرە جوان و دڵڕفێنەکەم بڕفێنێت و ئەو بڕە سەرمایەکەمەیشم بە فیڕۆ بڕوات. سەرتان نێشێنم و کورتی کەمەوە. کالویی لە دوکانەکەی مندا فرۆشیار بوو. لە فرۆشی دوکانی دەرزی مامەڵی نهێنی ئەنجام ئەدا. ڕۆژێک هەستم کرد ئیتر شتێک بێجگە لە قەرزەکانم بۆ نەماوەتەوە. ئەو ڕۆژەی هەستم بەمە کرد لەگەڵ کالوییدا کردم بە شەڕ، بەڵام لە کاتی شەڕدا تێگەیشتم ئەو لەگەڵ ژنەکەشمدا پەیوەندی ڕێپێنەدراوی هەیە. بە تەستێوەردانی پۆلیس وازم لێ هێنا، بەڵام بڕیارمدا هەم ئەو هەم سینگوالای هاوسەرم بکوژم، بەڵام بەدبەختانە شەو کاتێک گەیشتمە ماڵەوە سینگوالەم لە ماڵەوە نەدی. بەپەلە ڕۆیشتم بە شوێن کالویی، بەڵام ئەویش لە شار ڕۆیشتی بۆ دەر وەک شێت لە شاردا گەڕام و لەگەڵ خۆمدا قسەم دەکرد. ئەگەر یەکێک لە هاوڕەکانم یارمەتی نەدەدام ڕاستیەکەی پێ نەدەوتم، ڕەنگە کارم بە شێدبوون کۆتایی پێبهاتایە. ئەو پێیوتم کالویی و سینگوالا پێکەوە لە شار ڕۆیشتنەتە دەر و بە مەبەستی سارایاکۆ و ناپۆ لەم جادەوە تێپەڕ بوون. بەپەلە سوار ئەسب بووم و بە دوایاندا بەڕێ کەوتم. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەشی یەکەم. بۆ بەشی دووەم دەچینە لای هاوڕێ نەرمین عەبدوڵڵاه. بەشی دووەم لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئەمازۆن لاپەڕە 16. ئەو پێیوتم کالویی و سینگوالا پێکەوە لە شەڕ ڕۆیشتونەتە دەر و بە مەبەستی سارایەکۆ ناپۆ لەم جادەوە تێپەڕ بوون. بەپەلە سوار ئەسب بووم و بە دوایاندا بەڕێکەوتم. لەم گردنەی خوارەوە کاتی ئاوابوونی خۆر ئەوانم بینی سوار لەسەر گوێدرێژ لە لاڕێوە بەرەو لووتکە دەڕۆنە سەر، بەڵام هەرچەند غارمدا لەبەر تاریکی نەمتوانی پێیان بگەم. دوێنێ شەو هەمووم کێوە گەڕاوم و سەرنجام ڕوبەڕووی خێوەتەکەی ئێوە بوومەوە. وام دەزانی ئەوان لەم خێوەتەدان، بەڵام بەدبەختانە لێرە نەبوون. بەیانیز و پێش هەڵاتنی خۆر هەستام چوومە سەر لووتکە، ڕەنگە شوێن پێیەک لەوان بەدەست بێنم. من قسەکەیم پچڕاند و وتم هەنووکە چه بڕیارێکت بۆ ئەوان گرتووە؟ هەناسەیەکی هەڵکێشا وتی بە شەرەف و کەرامەتم هەردووکیان دەکوژم، چونکە تا کاتێک نەمکوشتون ئاسوودە نابم. من بە هیچ جۆرێک ناتوانم ئەو هەستانی لە چاوپێکەوتنی ماچوا لە مندا دروست بوو وەسف بکەم. هەم دڵم بۆی دەسووتا و هەم لە هاودەمی ناڕەحەت بووم. ڕوخساری لە بینەردا هەستی بە ناڕەحەتی دەکرد و ئەم ناڕەحەتیە پێش ئەوەی ئاگاداری نهێنیەکانی ژیانی بم زۆر بوو. دواتر کە تێگەیشتم لەبەر شەرەف و بەرگریکردن لە ناموسی خۆی ئەم هەموو ئازارەی کڕیوە، حاڵەتێکی تر لە مندا دروست بوو کە ناتوانم وەسفی بکەم. ماچوا دوای وتنی ئەم ڕستە ئیتر قسەی نەکرد. ئەسپەکەی خۆی بە وردی پشکنی و کە لە سەلامەتی ئەسپەکەی و بەهێزی زین دڵنیا بوو سوار بوو. هەوسارەکەی بەرەو جادە سوڕان. یوری بە زمانی ناوچەیی شتێکی پێوت کە من تێنەگەیشتم، بەڵام هەستم کرد لەم بێئەدەبیە سەرکۆنەی کرد. ماچوا گەڕایەوە و بە قیافەیەکی خەمبەر پەشیمانی دەربڕی وتی ببورن، من خۆشم لەبیر کردووە. سپاسانەکەم کە چاکەکانی خۆتان پێبەخشیم و میوانداریتان کردم. زۆر سپاس. قسەکەیم پچڕاند و وتم بۆ کوێ دەڕۆیت؟ وتی بۆ سارایاگۆ. دواتر لە ناوچەی ناپۆ و دارستانەکانی باران و هەر شوێنێکی تر هەست بکەم سینگوالا و هاوڕێ تاوانبارەکەی دەدۆزمەوە، دەگەڕێم و بە دوایاندا دەڕۆم. پێم وت ڕەنگە ئێمە سوودمان بۆت هەبێت، دەتەوێت لەگەڵماندا بێت؟ شانەکانی بەرز کردەوە وتی بەداخەوە کە هیچ کەس بێجگە لەم تفەنگە و لەم فیشەکانە کە بە کەمەر و شانمدا هەڵواسراوە بەکەڵکم نایەت و ناتوانێت سوودم پێ بگەێنێت، بەڵام ئیرادی نییە لە خزمەتتاندا بم، کەواتە فەرموون زووتر سوار بن، چونکە جادە وەک هەتاو دەسوڕێت و هەمیشە خۆر ڕاستەوخۆ لە چاومان دەدات و ئازارمان دەدات. پەلەکەن تا هەتاو بە تەواوی هەڵ نەهاتووە، لە گردون تێپەڕین. وەک ئەوە بوو ماچوای بێچارە دەیزانی چه چارەنووسێکی شوم چاوەڕێتی. دڵەتەپەی بوو ئەجەل لەسەر سەری هەڵدەفری و بۆ گەشتن بە مەرگ پەلەی بوو. یوری بارەکانی بەست و سوار بووین و بەڕێکەوتین. لە ڕێگادا ماچوا قسەی بۆ دەکردم و دەردەدڵی دەکرد. دەیوت دەترسم بمرم و نەتوانم تۆڵە بسەنمەوە، تەنیا ئەم بیرە ئازارم دەدات. خۆزگە کەسێک بۆ دوای مردنم ئەم ئەرکەی ئەنجام دەدا و ڕۆحی ئاسوودە دەکردم. دڵداریم دایەوە وتم ئینشاءالله خۆت بەم ئارەزۆت دەگەیت و بەدەستی خۆت تۆڵە دەسێنی، باسی مردن مەکە. من ئەمەم وت، بەڵام خوازیار بووم لە نێوان ئەو ژن و پیاوەدا ئاشتی جێگیر بکەم.
هەتاو هەڵاتە بوو بە هەمان شێوە ماچوا پێشبینی کردبوو تیشکی خۆر ڕاستەوخۆ لە چاوانی دەدا و ئەگەر کەمێک سەرمان بەرز بکردایەتەوە چاومان ڕەشکە و پێشکەی دەکرد و بۆ قوڵایی دۆڵەکە تل دەبووینەوە. یوری وەک کیسەڵ سەری کردبووە ناو پانجۆکەی و بێجگەجادە لە هیچ کەس و هیچ شتێکی دیکەی نەدەڕوانی. ماچوا سەرگەرمی بیرە دوور و درێژەکانی خۆی بوو. منیش چاوم لە یاڵ و گوێدرێژەکانی گوێدرێژەکەم بڕی بوو. نەوەک تیشکی خۆر چاوم ڕەشکات و بۆ قوڵایی دۆڵ سەرنگوم ببم. من لە بینی ماچوا و یوریدا بووم. بەڵام غیرەتی ئەوەی بگەڕێمەوە و لە دەوروبەری خۆم بەتایبەت ماچوا بڕوانم نەبوو. جادە لە سەروی گردنەوە تێدەپەڕی و دۆڵەکە ئەوەندە قوڵ بوو کە ئەگەر بەردێک لە سەرەوە بکەوتایەتە خوار چارەکە سەعاتێکی دەویست تا بگاتە کۆتایی دۆڵەکە. لە دەوروبەری ئەم جادەباریکە چقلی ژەهراوی گازگرە هەبوو کە هەندێکات زۆر و هەندێکات کەم بوو. تا ئێرە چقلەکان نەبووبوونە لەمپەڕ لە سەر ڕێگامان. بەڵام لێرە بەدواوە چقلەکان بە جۆرێک لە سەر جادەکە چەمابوونەوە کە گوێدرێژەکان نەیان دەوێرا بڕۆنە پێش. یوری کە تا ئەو ساتە سەری لەناو پانجۆکەی دەرنەهێنا بوو جوڵەیەکی بەخۆیدا دابەزی و بە شمشێرێکی گەورە چقلەکانی بڕی و ڕێگەی بۆ تێپەڕبوونی ئێمە کردەوە. ئەم کێشە بووە هۆی ئەوەی ماوەیەکی زۆر کاتمان بە فیڕۆ بڕوات و درەنگتر لە کاتی خۆی بگەینە شوێنی مەبەست. دەمە و ئاوابوونی خۆر گەیشتی بووینە سەروی گردەنە و من تازە لەم کاتەدا کاتاو لە پشکێوەکانی ڕۆژئاوا هێواش خۆی حەشار دەدا وێرام لە دەوروبەری خۆم و دیمەنە جوانەکانی ئەو سنوورە بڕوانم. لەم کاتەدا کتوپڕ دەنگێک لە پشت سەری منەوە بە گوێ گەیشت. ئەوە گوێدرێژەکەی ماچوا بوو. نەیدەتوانی بێتە پێش. من خێراجڵەوی گوێدرێژەکەی خۆم کێشا و یوریم بان کرد ئەویش بکێشێت. بەڵام لەم کاتەدا ماچوا قیژاندی و من کاتێک گەڕامەوە ئەوم بینی بۆ دۆڵەکە سەرنگون و لە حاڵەتی تل خواردنە. گوێدرێژەکەی بە دژواری بەدوایدا دەکێشرا. کارێک لە دەستم بەرنەدەهات. ئەگەر بچووکترین پەلایان خێراییەکم نیشان بدایە خۆیشم گیرۆدەیە و چارەنووسە دەبووم. تەنیا لە بینینی ئەم دیمەنە مەترسیدارە قیژاندم و ورد لە خۆم گەڕامەوە تا مەرگی دڵتەزێنی ماچوا نەبینم. لە تاریکێکی چۆر کە لە پشت پێڵوەکانی چاوی من دروست ببوو تا ڕوخساری ماچوام دەبینی کە لە کاتی کەوتنە خوار چاوەکانی زەق ببوون و نزیک بوو لە ترسا دەرپەڕن دەستەکانی بەبێ خێرایی ئاوەڵا و نینۆکەکانی شووەک هەڵۆیەک کە چنگ بە هەوادا دەکات کرابوونەوە. لە دوایین ساتی کەوتنە خوار هێشتا قاچی لە سەر زین بوو. هەوڵی دەدا. دەنگی ماچوا سەرەتا تونتر و دواتر وردە لاواز بوو تا شوێنێک ئیتر بەگوێ نەدەگەیشت. بەڵام ئاشکرا بوو هێشتا نەگەیشتۆتە کۆتایی دۆڵەکە. ئارەقێکی سارد کەوتە سەر ناوچەوانم و نزیک بوو لەو گێژ خواردنەی بۆ من دروست ببوو منیش سەرنگون ببم. یوری فریام کەوت. بازووی گرتم و وتی گەورم زۆر خۆتان ناڕەحەت مەکەن. ئەمە 41مین نەفەر بوو کە لەم شوێنەوە کەوتە خوار. ئەم جادە شومە بەڵام بە خۆشحاڵیەوە تەواو بوو. وەرە خێرا. یوری دەستی گرتم و لەوێ بردمی. بەڵام هەندێک کات سرم بۆ دواوە دەسوڕان وەگەوەی چاوەڕێ بم ماچوا بە دوای منەوە بێت. کاتژمێرێک دواتر کە هەوا تاریک ببوو گەیشتی نەجادەیەکی پان و بەربڵاو کە تا دەشت تا سەرەتای دارستان درێژەی هەبوو. لێرەدا کەرەکان بۆ قەرەبووکردنەوەی ڕۆژی پێشتر کەوتنە جوڵە و بە خێراییەکی زۆر دەڕۆشتنە پێش بە شێوەیەک لە یەک چارەکدا ڕێگەی کاتژمێرێکیان پێوە و ئێمەیان گەیاندا دەشتەکە. کاتێک گەیشتینە دەشتەکە ژنۆکانم سست ببوون. لەوێ دانیشتین. یوری وتی سەرۆک ئێرە شوێنێکی ئەمن نییە بەڵام چارە چییە؟ ئێوە ماندوون. ناچار خێوتمان هەڵدا و ئاگرمان خۆش کرد. ئەو شەوە بە پێچەوانەی شەوەکانی پێش نیازی زۆرمان بە ئاگر نەبوو چونکە هەوا ئەوەندە سارد نەبوو. جگەلەوەیش کاتژمێرێک دواتر ئەوەندە گەرم بوو من کۆتە پەشمیەکەی خۆیشم دانا. یوری گوێدرێژەکانی بەدارێکەوە بەست و دەستی کرد بە دروستکردنی خواردن و هەڵچڕێنی قوتووە گۆشتەکان. ئەوەندە هیلاک بووم چاوەڕێی نان خواردنم نەکرد و سرم خستە سەرزینی یەکێک لە گوێدرێژەکان و خەوێکی قۆڵ دایگرتم. ئیتر نەمزانی چی بوو. قیافەی مەترسیداری مەرگ قیافەیەکی مەترسیداری هەیە و منە و شەوە بۆ یەکەم جار لەگەڵ ئەو ڕوخسارە قێزەونەدا ڕوبەڕوو بوومەوە. یعنی مەرگم بە چاوانی خۆم دی. نزیک کاتژمێر 4 دوای نیوە شەو خۆیشم نەمزانی چی بوو. لە خەو هەستام. بەڵام لەگەڵەوەی چاوم کردەوە هەستم کرد هێز و توانای جوڵەم تیانە. وامزانی ڕەنگە هیلاکی ڕێکوتانی ڕۆژی پێشتر هێزەکانی منی بەو شێوەیە لەناو بردووە و لاوازی کردوم. بەڵام بابەتەکە بە پێچەوانی گومانی من شتێکی تر بوو کە ڕاستیەکەی مەترسیدار بوو. بە خۆمم وت چارە چییە؟ هەرچەندە هیلاک بم دەبێت لە شوێنی خۆم هەستم و
بەم فکرە سەرەتا دەستی چەپی خۆم تەکاندا تا سەیری کاتژمێرەکەم بکەم، بەڵام کاتێک دەستم بە دژواری هاتە سەر، شەقەی باڵی باڵندەیەک لە بەرامبەر ڕوخسارمدا بەرز بوویەوە و هەستم کرد باڵندەیەکی تر لە سەر سکم هەڵفڕی. سرم سوورما، بەڵام گوێم پێ نەدا، چرایەک بەداری خێوەتەکە هەڵواسرا بوو. ویستم لەبەر ڕووناکی سەیری کاتژمێرەکەم بکەم، بەڵام پێشتر هەستم کرد ژێر قورگم دەخورێت. خورانێکی ئازاردەر و قێزەونم هەست پێ کرد. دەستم بۆ ژێر قورگم برد، بەڵام کتوپەر لە شوێنەکەم ڕاچەنیم، چونکە دەستم هەستی بە شلەمەنیەکی گەرم و لینج کرد کە مووی جەستەمی ڕاست کردەوە. خوێن، خوێن. دەستم لە چراکە نزیک کردەوە تا چاوم بە سوورایی خوێن کەوت. قیژاندم وتم: یوری، یوری، خوێن، منیان کوشتووە. جلەکانم لە خوێنی ژێر قورگم سوور ببوو. دیمەنێکی مەترسیداری پێبەخشی بووم. یوری بەدەنگی من لە شوێنەکەی بەرز بوویەوە و چونکە دوو وشەی خوێن منیان کوشتووەی بیستە بوو، تفەنگی بەدەستەوە گرت و بەرەولای من ڕای کرد. یوری لە ڕێگا دەستی بە کوشتنی هەندێک شت کرد کە سەرەتا نەمزانی چییە. ئەو بە قۆناغی تفەنگەکەی لە تاریکی هێرشی دەکردە سەر ئەم لاولاو ئەو باڵندانەی لە سەر زەوی نیشتە بوونەوە و یان لە هەوادا هەڵدەفرین. دەیکوشتن. من نەمدەتوانی لەسەر پێ بوەستم. سرم گێژی دەخوارد. زانیم خوێنێکی زۆرم لێ ڕۆیوە. لە بارودۆخێکی هاوشێوەی بێهۆشی یوری خۆی پێگەیاند وتی: سەرۆک، مەترسە، هیچ نییە، باش بوو لە خەوەستان. یوری بەپەلا بڕێک چیلکەوداری وشکی کۆ کردەوە لە چەند شوێنێک ئاگریدا. دواتر سەرقاڵی من بوو. دەرمانی لە قورگمدا و بەستی. کاتێک کەمێک باشتر بوومەوە یوری وتی: شەمشەمە کوێرەکانی ئەم ناوچەیە خوێنخۆر و مەترسیدارن. لەبیرم چوو پێتان بڵێم، تاوانی منە. ئاشکرا بوو کە شەمشەمە کوێرە خوێنخۆرەکان خوێنی لەشیان مژیوم، بەڵام شانسم بوو کە تەنیایەکێک لەوان لەسەر من نیشتە بوویەوە و ئەوانی تر بەرەولای گوێدرێژەکان ڕۆیشتە بوون. یوری و من بەرەولای گوێدرێژەکان ڕۆیشتین و بەوەمانزانی کە شەمشەمە کوێرەکان ئەوەندە خوێنی ئەو ئاژەڵانەیان مژیوە کە لە سەرەمەرگدان. یوری یەکێک لە داراگراویەکانی هێنا و شەمشەمە کوێرەکانی سەر گوێدرێژەکانی بڵاوە پێکرد. ئەژنۆی گوێدرێژەکان ئەوەندە لاواز ببوو کە نەیان دەتوانی لاشەیان ڕابگرن و هەر کام بەلایەک لە سەر زەوی کەوتن و دەمیان کراوە مایەوە. هیوام بە چاکبوونەوەی ئاژەڵەکان نەبوو. کاتێک هەوا ڕوون بوویەوە و خۆرهەڵاتی ئاسمان بوو بە زیوڕنگ، لە ڕێگەی دوور و ڕەنجی زۆرم بیر کردەوە و تێفکریم چۆن پاشماوەی ڕێگا بەبێ ئاژەڵ بپێوین. بەڵام یوری کە بەم جۆرە کارە ساتانە ئاشنا بوو، دەرمانی لابرین و شوێنی ددانی شەمشەمە کوێرەکان سوو. نزیک میوەڕەوە بە دژواری گوێدرێژەکان هەستان و بێ ئەوەی سواریان بینویان باریان کەین بەڕێکەوتین. ڕێگا سەخت و پڕدژواری بوو. یوری بەڕاستی پیاوەتی دەکرد و یارمەتی دەدام. ئێستا هەست دەکەم یوری نەبوو ئەو هەموو بارەی لە سەر شان و لە سەر پشتی خۆی دادەنا. من چیم دەکرد؟ چۆن دەمتوانی ئەو ڕێگا دژوارە بپێوم؟ بەیانی لە هەمان ساتی هەوڵ کە خۆر لە ئاسمان دەرکەوت تێگەیشتم کە ڕۆژێکی گەرم و ماندووکەرم لەبەردەمدایە. یوری پانجۆکەی دانابوو، تەنیا کراسێکی ناسک کە سینە و بەشێک لە بازۆکانی دادەپۆشی لەبەریدا بوو. لەگەڵەوەشدا عارەقی دەکردەوە. سرم سوورما بوو. چۆن لە 50 کیلۆمەتر دووری ئەم هەموو جیاوازی کەش و هەوایە بوونی هەیە. 50 کیلۆمەتر ئەولاتر لە سەرماندا ئاگرمان پێکرد و لەگەڵ هەڵکردنی ئاگر شەو نەمانتوانی بخەوین. بەڵام لێرە هەوا گەرمە کە هەست دەکەی لە دارستانەکانی ئەفریقادا ڕێدەکەیت. بە خۆشحاڵیەوە نزیک نیوەڕۆ گەیشتینە دارستانێک کە داری زۆری لێبوو. لەوێەوە تا سارابیگۆ کە ڕێگەی ئێمە لە ناو دارە گەرمەسێرەکانەوە درێژەی بوو، سێبەری دارەکان لە توندی گەرما و سووتێنەری هەتاوی کەم دەکردەوە. بەڵام لە جیاتی مێشولە گازگر و ژەهراویەکان و مارە مەترسیدارەکان هەر ساتێک هەڕەشەی مردنیان لێ دەکردین. یوری پێیوتم: سەرۆک، بۆەوەی لە ناو گژوگیاوە مار هێرش نەکاتە سەر قاچتان لە ناو ئاودانێن و لەوێەوە هەنگاو هەڵگرن. یوری خۆی لە پێشەوە دەڕۆیشت و ڕێگەی نیشان دەدا. زەوی لە قوڕ و چڵپا و داپۆشرا بوو. من بە پێشنیاری ئەو قاچم لە شوێنی قاچەکانی ئەو دادەنا و لە ناو قوڕ و چڵپاوەوە دەڕۆیشتم. گژوگیای دەوروبەری ڕێگاکەمان خشەخشیان دەکرد و دەنگیان لێوە دەبیسترا. ئەم دەنگانە وەک دەنگی پشیلە و جری وەجرێوی باڵندەکان بوو. ئەگەر کەسێک بێڕێ نیشاندەری ناوچەیی لەوێەوە تێپەڕیایە بۆ گرتنی سمۆرە و یان بینینی باڵندە خۆشڕەنگەکان دەستی دەبردە ناو گژوگیاکە. بەڵام یوری لەو کاتەدا پێی وتم: سەرۆک، ئاگادار بن، ئەم دەنگانەی دەیبیستن دەنگی مارە، نەکەی قاج لە گژوگیا بدەن و یان دەستی خۆتانی لێ نزیک بکەنەوە.
من ترسا بووم و زۆر لە سەرخۆ هەنگاوم هەڵدەگرت. هەندێک کات مارێکی گەورە لەم لاوە سەری دەردەهێنا و لەولاتر دەڕۆشتەوە. گژوگیا و شوێنەکەی لە سەر قوڕ و چڵپا و قەراق جادە بەجێدەما. من لە بینینی ئەم مارانە دەلەرزیم و دەترسام، بەڵام یوری نەدەترسا و وەک مناڵێک کە لە بینینی بوو کەڵا شادمان بێت شادمان دەبوو. یوری گەمەی لەگەڵ مارەکان دەکرد و دارەکەی خۆی لە پشت و ملیان ڕۆدەکرد. یوری تۆ بۆ بە من دەڵێیت دەست لە مارەکان نەدەم و نزیک نەبمەوە لەیان، بەڵام خۆت بەم کردەوە چاو نەترسانە گیانت دەخەیتە مەترسیەوە. یوری وتی سەرۆک، ئێمە لە مناڵیەوە دژی ددانی مار بە دوعا دەپارێزرین. کاتێک تازە لە دایک دەبین، دایک و باوکی ئێمە بە ئامادەکردنی دوعای دژەمار سەرقاڵ دەبێت. کاتێک ئەم جادووە ئامادەکرا و دەرخواردیان داین و لە ملمانیان بەست، ئیتر مار توانای گەستنی ئێمەی نییە. من کە باوەڕم بە دوعا و جادوو شتی لەم جۆرە نەبوو، دەمتوانی بە قسەکانی ڕازی بم و ویستم بنچینەی ڕاستەقینەی ئەم باوەڕە بدۆزمەوە. زۆر لە خوراافات و باوەڕەکان لای خەڵک هەیە کە ڕیشەیەکی زانستیان هەیە. ئەمەیش یەکێک لەو باوەڕانەیە کە هەست دەکەم ڕیشەی زانستی هەبێت. ڕێگەی ئێمە لە ناو دارە گەرمەسێرەکان بەردەوام بوو، تاوەی نزیک ئێوارەیە گەیشتینە شوێنێکی بەرز کە قاوەخانەیەک لە سەر بەرزی تەپۆڵکەکەی دەبینرا. چراکانی لە دوورەوە چاویان دادەگرت و گیانی منیان کە لە هیلاکی ڕێگا بە گیان هاتبوو بەرەو لای خۆیان ڕادەکێشا. یوری وتی سەرۆک، شەو لێرە بەسەر دەبین چونکە جەنگەڵ مەترسیدارە، بەڵام ئاگادار بن دانیشتوان نەزانن ئێوە ئەمریکاین. قسەم لەگەڵدا مەکەن و ئەگەر کارتان بۆ بینوسن یان بە ئیشارە بێڵن. لە یوریم پرسی ئەگەر بزانن ئەمریکایم چی دەبێت؟ مەگەر لە ئەمریکایەکان بێزارن؟ یوری وتی نا سەرۆک، هۆیەکی تایبەتی نییە، بەڵام چونکە ئەم ناوچەیە حەشارگەی دزەکان و ئەمریکایەکانیش بە دەوڵەمەندی بەناوبانگن، ئەگەری ئەوە هەیە لەبەر پارە هێرش بکرێتە سەر گیانی ئێوە. ناچار ڕازی بووم قسە نەکەین، بەڵام چۆن دەکرا 12 کاتژمێرێک بێدەنگ بم و زمان بۆ قسەکردن نەکەمەوە. ئەوێ قاوەخانەیەکی تەنگ و تاریک بوو، چرایەکی دەریایی کە لولەیەکی دووکەڵگیراوی بوو لە سەقفەکەەوە هەڵواسرا بوو کە بە دژواری دەوروبەری ڕووناک دەکردەوە. یوری منی بۆ ناو ئەو ژوورە نارد و خۆی گوێدرێژەکانی بۆ کردنەوە و بەستنەوەیان لە ئاخۆر بۆ تەویلە برد. لەو ژوورەدا بێجگە لە قاوەچی کە سمێڵێکی قەوی و چاوانی خوێناوی بوو کەسی تر نەدەبینرا. ئەویش لە سوچێکدا باوێشکی لێدەدا و لەگەڵ بینینی من لە شوێنی خۆی هەستا. نیگایەکی ژێرچاوی لە سەراپای من کرد و کە تفەنگە بەلجیکیە جوانەکەی منی بینی بە زمانی ناوچەیی بە خێراتنی کردم. من لەسەر یەکەم کورسی دانیشتم، بەڵام لەژێر چاوەوە چاودێری قاوەچیم دەکرد و دەمبینی چاو لە تفەنگ و جانتا و کۆڵە پشتیەکەی من هەڵ ناگرێت. بەتایبەت تفەنگە بەلجیکیەکەی من سەرنجی ڕاکێشا بوو، دەیویست بێتە پێش، تەنانەت بۆ یەک جاریش بووە بیکاتەشان و ئەم بارەوباری بکات. دەترسام بە دژواری ناڕەحەت ببووم، هەرچەندە ڕووی خۆم وەرگەڕاند و لەم لاولام ڕوانی سوودی نەبوو، قاوەچی چاوی لێ هەڵ نەدەگرتم. لەناو کتێب و گەشتنامەکاندا خوێندبووم کە قاوەچی ئەم جۆرە ناوچە گەرمانە پەیوەندیان لەگەڵ دزەکاندا هەیە و کاتێک گەشتیارێکی چەور ڕوویان تێدەکات دەست بەجێ دزەکان ئاگادار دەکەنەوە. منیش لەوە دەترسام قاوەچی لە شوێنی خۆی هەستا و لە ژوورەکەی ڕۆشتە دەر و دوای 1-2 خولەک گەڕایەوە. لای خۆم دڵنیا بووم کە ئەو لەو دەرفەتەدا کەسێکی بۆ ئاگادارکردنەوەی دزەکان ناردووە و لعنەتم بۆ خۆم دەنارد کە بۆ شەو هاتووم بۆ ئێرە و باشتر بوو لە ناو جەنگەڵدا دەمامەوە. قاوەچی گەڕایەوە و لە ڕووناکی کزی چرا دەریایەکە لە شوێنی خۆیدا دانیشت و چاوە سوور ڕەنگ و ناڕەحەتەکانی خۆی بڕیە من. بۆ یوری نایەت لە ئاخوردا چی دەکات؟ دەترسام قاوەچی قسەم لەگەڵدا بکات و نەتوانم وەڵامی بدەمەوە و ئەو کات تێبگات ئەمریکاییم. دڵم دەکوڵا و زۆر ناڕەحەت بووم. چەند جار بڕیارمدا لە شوێنەکەم هەستم و بڕۆمە ئاخۆر بە شوێنی وریدا، بەڵام پەشیمان دەبوومەوە و دەترسام ئەم جوڵەیە ببێتە هۆی ئەوەی قاوەچی زووتر قسە بکات. لە ناڕاحەتی زۆر قاچەکانم لە زەوی گیر دەکرد کە کتوپڕ دەرگا کرایەوە و پیاوێکی 4 شانە هاتەناو. پیاوە تازە هاتوو باڵایەکی بەرز، گردنێکی کێشرا و سمێڵێکی پان و ئەستوری هەبوو. پارچەیەکی ڕەنگاوڕەنگی بە شێوەی بەرازیلی و مەکسیکیەکان لەسەر شانی دانابوو. تفەنگەکەی سەرۆخوار لە شان کردبوو. ئەو پیاوە قیافەیەکی مەترسیداری بوو. هەرکەس لە جیاتی منیش وایە لە بینینی دەترسا، بەڵام من تا ئەو شوێنەی کرا توانیم خۆم ڕاگرم و هەوڵمدا سێری نەکەم تا هەستەکانی بەرانبەر بە من نەبزێنرێت. ئەو لەسەر سەکۆی قاوەخانە دانیشت و بەدەنگێکی گەڕ شیشەکانی ئەوەی دەجوڵان پرسیارێکی کورتی لە قاوەچی کرد و بێدەنگ بوو. لە هەموو تەمەنمدا کەمتر ئاوا ترسا بووم و ڕەنگم پەڕا بوو، بەڵام ئەو شەوە بەڕاستی ترسام. زۆربەی ترسی من لە قسەکانی یوری بوو. لە یوری هەواڵێک نەبوو، نەمدەزانی بۆ کوێ چووە و چی دەکات، بۆ ئەوەندە درەنگی کرد.
ئێستا ئەگەر ئەم دوو غولە بێشاخ و کلکە قسەم لەگەڵ بکەن چی بکەم و ئەگەر بزانن من ئەمریکاییم چ بەڵایەکم بەسەردێنن. گوێگرانی خۆشەویستم، لێرەدا هاتینا کۆتایی خوێندنەوەی بەشی دووەم. بۆ بەشی سێەم دەچینە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی سێهەم لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 26. لە یوری هەواڵێک نەبوو، نەمدەزانی بۆ کوێچووە و چی دەکات، بۆ ئەوەندە درەنگی کرد. ئێستا ئەگەر ئەم دوو غولە بێشاخ و کلکە قسەم لەگەڵ بکەن چی بکەم و ئەگەر بزانن من ئەمریکاییم چ بەڵایەکم بەسەردێنن. چەند کاتژمێرێک بە بێدەنگی تێپەڕی. من خۆم بە تەماشای ڕاگەیەنراوێک کە لەسەر دیوارەکە هەڵوەسرا بوو سەرقاڵ کرد و هەوڵمدا ڕووی خۆم بۆ لای ئەوان نەسوڕێنم. لەم بێدەنگەدا تەنیا دەنگی سینە و هەناسەی تازە هاتوو وەک غول دەبیسترا. ئەو وەک ورچ هەناسەی دەکێشا و سنگی بەهۆی کێشانی سیگار و مادە سڕکەرەکانی تر کە لەو دەوروبەرەدا باوە خشخشی دەکرد و وەک پەمپی هەوا دەنگێکی ئازاردەری بوو. تازە هات و سەرنجام لە شوێنەکەی هەستا و بەرەولایەکی تری قاوەخانەکە ڕۆیشت. من لەژێر چاو ئاگاداریم دەکرد، ترسم لەوە بوو نەوەک بەرەولام بێت و بەمشت بکێشێت بەسرمدا. دەستەکانی ئەوەندە گەورە و زبر بوو ئەگەر بەڕێکەوت مشتێکی لە مێشکم بدایە دەست بەجێگیانم ئەسپەردە دەکرد و پێویستی بە بەکارهێنانی چەک نەبوو. لولەی تفەنگەکەم بە بەهێزی لەدەستم داگرت بوو وام دانابوو بە هیچ جۆرێک تفەنگ کە تەنیا هیوای دڵخۆشی من بوو لەدەست نەدەم. لەم کاتەدا هەستم بەوە کرد تازە هاتوو سەرخۆشی شەو ڕەتەڵ دەبات و ئەم دۆزینەوە تازەیە زیاتر بووە هۆی ترسی من. لەم کاتەدا دەنگێک لە دەرەوە بیسترا و من زیاد لە ڕادە خۆشحاڵ بووم چونکە گومانم دەکرد یوری کاری خۆی لە تەویلەدا تەواو کردووە. سەرنجام هات، بەڵام کاتێک دەرگا کرایەوە وەک ئەوە بوو سەتڵێک ئاوی ساردیان بەسەرا کردبێتم چونکە بینیم غولێکی تر گەورەتر لەوەی پێشوو هاتە ژوور. ئەمەیان لەو دەرگاوەی من لێی هاتوومە ژوور و نزێکی دانیشت بووم هاتە ناو لە هەمان سەرەتاوە دەرفەتی بوو. لە سەراپای من بە وردی بڕوانێت. لەگەڵ یەکەمیدا قیافەی جیاوازی زۆری نەبوو مەگەر ئەوەی سمێڵی ئەو کەمێک لە سمێڵی یەکەمی گەورەتر و پانتر بوو. چاوی سوور و درەوشاوە بوو، دوو خەنجەری گەورە لە ڕاست و چەپی کەمەری دەبینرا. بەدەستی یەکێک لە خەنجەرەکان بە پەڕۆکۆنەیەکی سوور ڕەنگیان بەستە بوو کە هەستم کرد لە خوێنی گەشتیارانی وەک من سوور کراوە. دووەمی لەگەڵ هاتنە ناو ڕاستەوخۆ هاتە لام و بەرامبەرم وەستا و بەدەستی ڕاستی کڵاوەکەی لەسەر لابرد و سڵاوی کرد. هەڵبەت من هەستم کرد کە سڵاوی کرد بەڵام توانای ئەوەم نەبوو وەڵامی بدەمەوە. وەڵامی سڵاوی کەسەکان بە تایبەت ئاوا کەسێک نەدانەوەی بێئەدەبیە، بەڵام چۆن دەمتوانی بەدەست و پێی لەرزان لە شوێنەکەم هەستم و بە عاداتی دانیشتوانی ناوچەکە کوڕنوش بەرم و سڵاو بکەم. سەرنجام هەر چۆنێک بوو جوڵەیەکم بەخۆمدا، قاچەکانم لە زەوی گیر کرد و وەڵامی سڵاوەکەم دایەوە. لێرەدا پێکەنینێک لێوەپیس و قەوی و ڕەشەکانی ئەوی کردەوە. من وامزانی لە ڕێزی من خۆشحاڵ بووە، بەڵام دواتر تێگەیشتم ئەم پێکەنینە بۆ ئەوەیە کە چاوی بە تفەنگەکەی من کەوتووە و لەوە خۆشی هاتووە. دەستی دوو سێ جار بێ ئیرادە تەکانی خوارد و سەرنجام بەرەو لای من درێژ بوو بە دەنگێکی زیاد لە ڕادەترس ئەنگێز و مەترسیدار وتی تفەنگەکەت ببینم؟ ئەم ڕستەی بە زمانی ناوچەیی وت. من هەرچەندە ئەو زمانم نەدەزانی لە مەبەستەکەی تێگەیشتم و بێ ئیرادە تفەنگەکەم بەرەو لای درێژ کرد. تەنیا دڵگەرمیم ئەو تفەنگە بوو. ئێستا تێگەیشتم تفەنگەکە لە دەستم دەرچووە و ڕۆیشتووە. هیچ هیوایەکم بە گەڕانەوەی نەبوو چونکە نەمدەزانی، چونکە دەمزانی تفەنگ بۆ ئەوان لە هەموو شتێک گرانباییتر و پیرۆسترە. ئەو بە خۆشحاڵیەوە تفەنگەکەی لە دەستیدا هەڵسەنگاند. لەسەر و خواری ڕوانی لە بەرامبەر چاوە سەرسوڕماوەکانی من بە پشکنینی گەلەنگەدەن و قۆناغ و دەرزی و شتەکانی تر سەرقاڵ بوو. بەخۆم وت تفەنگێکی باشە، قەدری بزانە. تفەنگەکەی دایەوە دەستم. هەناسەیەکم بە ئاسوودەیی کێشا وەک ئەوە بوو دنیایان پێبەخشی بێتم، چونکە تەنیا شتێک بیرم لێ نەدەکردەوە هیوام پێی نەبوو ئەوە بوو تفەنگەکەم بۆ بگەڕێنێتەوە. ئەو تفەنگەکەی دا و ڕۆشتە سوچێکی تری ژوورەکە. من کەوتمە ئەو بیرەی ڕەنگە تفەنگەکەی دابێت تا باوەڕی من بەدەست بێنێت و دواتر بە خەیاڵێکی ئاسوودە سرم لە جەستە جیا کاتەوە. لەم بیرانەدا بووم کتوبڕ دەنگێکم بیست کە بە هەمان تۆنە و بەڵام بە ئینگلیزیەکی ڕاست و ڕەوان بە منی وت بەڕێز فەرمون دەستێک وەرەق. بەسە سوڕمانەوە ڕووی خۆم سوڕاند و بینیم ئەو دوو کەسە لە پشت مێزێک دانیشت بوون و دەستێک وەرەقی یاری لەبەردەم خۆیان دادا بوو. چاوەڕێی بوو بڕۆمە ناو یاریەکە. دڵم لەم پێشنیازە گوتی ئەو وتی یاری بکەین؟ چ جۆرە یاریەکی دیاری کردووە؟ ئەم دوو پرسیارە دەست بەجێ لە مێشکمدا نەخشی بەست و وەڵامم بۆ بەیان کرد. نەمدەزانی مەبەستی چ جۆرە یاریەکە، بەڵام گومانی لەوەدا نەبوو هەرچی هەیە دەیەوێت ڕوتم کاتەوە.
سەرەتا بە زمانی خۆش دەیەوێت پارەکانم ببات و دواتر ئەگەر بەم کارە ڕازی نەبووم ئاسایی ڕوتم دەکاتەوە و لەو کاتەی لە زانکۆ دەرسم دەخوێن لەگەڵ یاریە جۆراجۆرەکاندا ئاشنا بووم و شەوانە لە شوێن خەوی کۆلێژ دوور لە چاودێرانی زانکۆ کۆ دەبووینەوە و بە کارت قومارمان دەکرد. ئەوەندە لە زانکۆ قومارم کردبوو کە لە هەندێک لە یاریەکاندا بە تەواوی زاڵ بووم و دەمتوانی بە چاوی بەسترا و یاری بکەم، بەڵام ئەم یاریانەی زانکۆ بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئاواغولێکی بێشاخ و کلک بەس نەبوو. ئەو مەبەستی پارەکانی من بوو، ئەگەر نەیتوانیایە بیباتەوە بە زۆر دەیسەند، کەواتە چ سوودێکی هەیە یاری بزانم یان نە؟ ئەم فکرانە چەند ساتێک سەری منیان قاڵ کرد، بەڵام لەم کاتەدا چاو و نیگام کەوتە سەر ئەو لەبەر ڕووناکایی لەرزانی چرای دەریایی قاوەخانە ڕوخساری ترس ئەنگێزم بینی کە وەک ئاژەڵێکی خوێنخۆر سەرنجی لای منە و چاوە سوورەکانی لە ڕوخساری ترسا و نیگەرانی من هەڵناگرێت. خۆشبەختانە لەم کاتەدا بۆ یوری لە ئاخۆر هاتە دەر، هاتە ژووری بچووکی قاوەخانە و کاتێک گەشتە لای من کە ئەو کەسە دووبارە منی بۆ یاری بانگهێش کرد و بە زمانی ناوچەیی وتی فەرموون یاری بکەن. و بۆ ئەوەی لە مەبەستەکەی تێبگەم دەستەیەک کارتی یاری لە گیفان دەرهێنا و خستیە سەر مێزەکە و ئیشارەیەکی پێکرد و کورسیەکی چۆڵیشی نیشاندا. ئیرادی کار لەوەدا بوو من نەمدەتوانی وەڵامی بدەمەوە، بیرم دەکەوتەوە یوری وتبووی ئەوان نابێت تێبگەن من ئەمریکاییم. ئەی چی بکەم؟ چی بڵێم؟ لەم کاتەدا بۆ یوری هاتە پێش و بە زمانی ناوچەی چەند ڕستەیەک قسەی لەگەڵ کردن و دواتر هات بۆ لای من و وتی ئەم پیاوە دەڵێت مەبەستمان سەرگەرمی و یاریکردن بۆ بەسەربردننی کاتە و لەگەڵ ئەوەشدا دەڵێت دەزانم ئەم گەنجە ئەمریکاییە. کاتێک یوری قسەی لەگەڵ دەکردم ئەو پیاوە لە شوێنی خۆی هەستا، هاتە پێش و دەستی لەسەر شانم دانا و بە زمانی ئینگلیزی ڕوون دەستی بە قسەکردن کرد. جوان ناتوانم بۆ نیشاندانی ترسی خۆم چ وشە و ڕستەیەک بەکار ببەم کە خوێنەران لە مەبەستەکەم بگەن و ڕاستیەکانیان بۆ دەرکەوێت کە من چەندە ترسا بووم. لەو کاتەی کە بۆ یاریکردن دەمیز بڕیار بدەم حاڵی مەحکوم بە ئێعدامێکم بوو کە قەشەیش هاتبێت وەسیەتت لێوەربگرێت و بڕواتە بەردەم تەنافی دار. دەستم لە گیان و ماڵی خۆم شۆرد و تا مرۆڤ ئاوا حاڵەتێکی بەسەردانەیەت ناتوانێت دڵ و گیانی ئارام بکات. بەخۆمم وت وا هەز دەکەم کە هیچ شتێکم نییە، نە تفەنگ نە پارە نە جلوبەرگ. لە چی دەترسم؟ بۆ بەبێ هۆ خۆم ناڕەحەت دەکەم. خێراکە پیاو بە و بڕیار بگرە. ئەمەم بەدڵی خۆم وت، لە شوێنی خۆم هەستام و پێکەنینێکم لە ڕووی پاکی ناخ و ئاسوودەی خەیاڵ هێنایە سەر لێ و لەگەڵ ئەو پیاوە بەرەو مێزەشکاوەکەی ئەوان ڕۆشتم. لەژێر چاو سەیری یوریم کرد، دەمنکەی هەڵواسرا و لەم کردەوە چاونەترسانەی من زیاد لە ڕادە سەری سوورما بوو. ئەو هەستی کرد ئەگەر بە یاریکردن ڕازی نەدەبووم ئەوان نیان دەتوانی بە زۆر بۆ ئەم کارە ناچارم بکەن و ئێستا کە خۆم ڕازی بووم هەموو شتێک تەواوە و هەموو شتێکی خۆم لە دەست دەدەم. لەسەر مێزەکان دانیشتم و خۆم و دەستەیەک کارتم هەڵگرت و چەند جار بڕم لێکدا و کاتێک ئەوان ئامادە نەبوون پرسییم چی یاریەک دەکەن؟ پوکێر حەستان لێیە؟ من پوکێرم باش دەزانی و ئاشنایی نهێنی و فەنەکانی بووم، بۆیە بە بێترس یاریەکەم دەست پێ کرد. بە هیچ جۆرێ گومانم نەدەکرد ئەوان فێڵ و تەڵەکە بزانن و ئەمەش زیاتر بووە هۆی دڵگەرمیم لە یاریکردندا. شتێک کە منی دەترساند ڕوخسار و قیافەی وەحشیانەی ئەوان بوو، ناوچاوانی هاتووە یەک و ڕەش هەڵگەڕا و سمێڵ قەوی و لە هەمووی خراپتر دەستە بەهێز و پۆڵاینەکانی ئەوان و پەنجە قەویەکانیان بوو. چەند دەستی سەرەتای یاری بێشتێکی گرنگ تەواو بوو. ئاشکرا بوو ئەوان ڕکەبەرێکی بەهێزن و من لەم بابەتە خۆشحاڵ بووم، بەڵام کاتێک گەشتە دەوری 6 و 7 بارودۆخ گۆڕا و من پێشکەوتم. وەک ئەوە وابوو کە کەسێک لە کاتێکی دیاریکراودا ناچار بە فشەکردن بکات، کاتێک فشەم دەکرد ئەوان دەترسان و لە ئەنجامدا دەدۆڕان. بەم شێوەیە بڕێکی زۆر پارەم بردەوە تا ئەو شوێنەی پارەی براوەی من چەند بەرامبەری ئەو پارەیە بوو کە لە گیرفانمدا بوو. یوری بە پێچەوانەی ئەوەی لەم بابەتە و لە بردنەوەی من شادمان بێت زیاتر ترسا بوو. بەڕەنگی پەڕاو لای من دانیشتە بوو سەیری دەکرد. من سەرەتا سەرنجم بە هۆکاری ترسەکەی نەدا و بەرامبەری بەو ڕەشبینیش بووم، بەڵام کاتێک سەیری ڕوخساری ئەو دوانم کرد و لە ڕووناکایی کەم ڕەنگی چرا ڕوخساری تووڕە و چاوە خوێناویەکانی ئەوانم بینی، تێگەیشتم کە بردنەوەی من لە یاریەکەدا کاری گەیاندۆتە شوێنی ناسکو. هەر ئێستا لەوانەیە میل بێنێتەوە و سینەی من بکەنە مەبەستی گول لە گەرمەکانی خۆیان. لەژێر مێزەکەوە یوری قاچی لە قاچمدا و بەم شێوەیە تێگەیاندم دەبێت بدۆڕێم و منیش دەست بەجێ دەستم بە دۆڕان کرد. چەند جار بە ئەنقەز بڕێک پارەم دۆڕان، بەڵام دواتر یاری لە دەستمدا نەما و هەر چەندە هەوڵمدا ڕێگە لە دۆڕانی خۆم بگرم ئەگەری نەبوو. کەم ناڕەحەت و تووڕە دەبووم و چاوم لەو پارانەی لای منەوە دەبرایە لای ئەوان هەڵ نەدەگرت. هێشتا زۆر خەمم نەدەخوارد، وام دەزانی لە پارە براوەکاندا دەدۆڕێم، بەڵام کاتژمێرێک کە تێپەڕی زانیم ئێستا سەرەی دۆڕاندنی پارەکانی خۆشم هاتووە. هەرچەندە زیاتر دەم دۆڕاند زیاتر کۆنتڕۆلی خۆم لە دەست دەدا تا ئەوەی هەستم کرد هەرچەندە پارەم هەبوو هەموویم دۆڕاند. دەست و پێم دەلەرزی.
ئارەقێکی سارد کەوتە سەر ناوچاوانم و سات بە سات زیاتر گرفتاری ناڕەحەتی دەبووم. ئیتر پارەم بۆ یاریکردن نەبوو. یەکیان کە گەورەتر و بەهێزتر بوو سەیری تفەنگەکەی کردم و وتی تفەنگەکەت بە $100 دەکڕم. دەست بەجێ تفەنگەکەم دا و $100 لێ وەرگرت. هیوادار بووم بەم $100 پارە دۆڕاوەکانم ببەمەوە و هەرگیز بیرم نەکردەوە ڕەنگە ئەویش بدۆڕێنم. یوری وەک مردوویەکی بێڕەنگ و ڕوو لەوێ کەوتو بوو، توانای جوڵەشی نەبوو. ئەو زیاتر لەم نیگەرانی بارودۆخ بوو، دەترسا. یاری دەستی پێکردەوە و ئەم $100 لە نیو کاتژمێردا لەدەست چوو. نیوەشە و نزیک بووبوویەوە و ئەوان کە تێگەیشتن کە من ئیتر نەپارەم هەیە و نەشتێک بۆ فرۆش لە شوێنی خۆیان هەستان و بەدەست ماڵ ئاواییان کرد و لەولاتر لەسەر سەکۆی قاوەخانە دانیشتن و دەستیان بە خواردنەوەی قاوە کرد. من و یوریش لەو لاوە دانیشتین و خواردنێک کە بە هێلکە بۆمان دروستکرا بوو خواردمان. کاتێک لە خواردن بووینەوە قاوەچی لە 2 پیاڵی ناحەزی بە ئەندازە پیس قاوەی بۆ هێناین. قاوە ئەوەندە تاڵ و ناخۆش بوو کە ئەندازەی بۆ نییە، بەڵام ئەوەندە ناڕەحەت و پەرێشان بووم بەبێ گوێدان خواردم و بۆ ئارامکردنەوەی خۆم لەسەر سەکۆکە پاڵ کەوتم. لە زۆری خەفەت توانای قسەکردنم نەبوو. دڵم گوشرا بوو بۆ ئەوەی خۆم سەرگەرم کەم و لە بیرکردنەوە ڕزگارم بێت. ڕۆژنامەیەکی کۆنەم لە کیفەکەی خۆم دەرهێنا و دەستم بە خوێندنەوەی کرد. قاوەچی بۆ ئەوەی بتوانم ڕۆژنامەکە بخوێنمەوە چرایەکی نزیک کردەوە، بەڵام من چۆن دەمتوانی بخوێنمەوە؟ بیرم دەکردەوە بەبێ پارە لەم وڵاتە دوورە دەبێت چی بکرێت. بۆ کەربووم و قمارم کرد. لە هەموو گرنگتر بۆ تفەنگەکەم فرۆش. ئەم فکرانە منی شێت کردبوو نەمدەزانی چۆن خۆم سەرگەرم کەم. لەم کاتەدا دەنگی مرخەمرخی ئەوان بەرز بوویەوە. ئەو 2 نەفەرە بە هەمان جلوبەرگ و سلاحەوە لە کاتێکدا سیلاحەکانیان لە باوەش گرتبوو ئەوەندە مرخەیان کرد بیسەر هەستی دەکرد ورچێکی زر لەوێدا خەوتووە. هەرش دیم پێدەبردن. چۆن ئاسوودە خەوتون و منیش ناڕەحەتم. ڕووی خۆم بەرەو یوری سوڕان، بەڵام چاوم بە دیوار کەوت و ڕاگەندراوی سەر دیوارەکە سەرنجی ڕاکێشام. جوان ورد بوومەوە. قیافەی ڕسمێک بە دیوارەوە لەکێنرا بوو. ئاشنا هاتە بەرچاوم. ڕاگەنراوەکە پیاوێکی نیشان دەدا کە بە جلوبەرگی ناوچەیی و کڵاوی حەسیری تفەنگێکی لەدەستدایە و بابەتێک بە زمانی ئیسپانیۆلی نووسراوە کە من لێی تێنەدەگەیشتم. بەسەر ئیشارەم بە یوری کرد بێتە پێش و ئەو بڵاوکراوەیە بخوێنێتەوە. کاتێک نزیک بوویەوە و ئاشکرا بوو هاودەمەکەی من دزێکی مەترسیدار و ناودار بە ناوی کالوویە کە بۆ دەستگیری ئەو بنکەکانی پۆلیس چەندین دەوڵەت وەک بەرازیل، ئیکوادۆر، پیرۆ، کۆڵۆمبیا خەڵاتێکی بەرچاویان تەرخان کردووە. گەورەترین ژمارە خەڵاتێک بوو دەوڵەتی بەرازیل دیاری کردبوو کە زیاتر لە 10,000 بوو. کۆی خەڵاتەکان $30,000 بوو. جوان لە ڕسمەکە ورد بوومەوە بینیم کالووی دزی ناودار ئەو کەسە بوو لە سەرەتای شەوەوە یاریم لەگەڵ دەکرد. یوری تەواوی بڵاوکراوەکەی خوێندەوە و بە هێواشی لای من لەسەر سەکۆکە دانیشت و بە شێوەیەک دەنگی کەس نەیبیستێت وتی لە بڵاوکراوەکەدا نووسراوە ئەو بە کوشتنی 27 سەربازی بەرازیلی و 12 بازرگانی کۆڵۆمبیایی ئاگردانی دێیەک لە سنووری پیرۆ تۆمەتبارە. من لە ترس و سەرسوڕمان دەمم کرابووەوە و تازە تێگەشتم شانس لەگەڵم دایار بوو کە لەم قمارەدا گیانی ئازیزیشم لەدەست نەداوە. بۆ پارە لەو خولەکە بەدواوە خەم نەدەخوارد، چونکە ئەنگوستیلەیەکی ئەڵماسی گرانباییم بوو کە لە دایکم بە میرات بۆم مابوویەوە و دەمتوانی بە فرۆشتنی لە سارایاگۆ خەرجیەکانی گەشتەکەم دابین کەم. شادمان بووم لانی کەم گیانم پاراستووە. ئێستا ترسێکی تر منی داگرتە بوو. بیرم دەکردەوە ئەم پیاوە غول ئاسایە کە من یاریم لەگەڵدا کرد کالووی دزی ناودارە. ئەو بەو دەستانەی یاری دەکرد چەند خەڵکی بێتاوانی کشتووە و خنکاندووە. دەنجی مرخەمرخی ئەو دوانە لە ژوورەکەدا بڵاو بوویەوە و زیاتر بووە هۆی ترسی من. خەو لە چاوانم پەڕی بوو. دەترسام کە لە نیوەشە و یەکێک لەوان هەستێت و بەگومانی پارە سرم لە دەستە جیاکاتەوە. مرۆڤ کوشتن بۆ کەسێکی دڵڕەقی وا کارێکی ئاسانە. قاوەچی و یوریش خەوتن. ئیتر هیچ دەنگێک نەدەبیسترا و تەنیا من بە ئاگا بووم و کاتژمێرێک دواتر نەوتی چراکەش تەواو بوو. سوولەکەی وردە وردە بەرەو کوژانەوە ڕۆیشت تا بە تەواوی خامۆش بوو. تاریکی بوو بە فەرمانڕەوا. لەم کاتەدا دەنجێک بەرگوێم کەوت وەک ئەوەی کەسێک لە شوێنەکەیدا هەستا بێت. لە تاریکیدا چاوم هیچ شوێنێکی نەدەدی، بەڵام گوێچکەم بچووکترین دەنگی دەبیست. گومانم کرد کالووی یان هاودەستەکەی لە خەو هەستاون و دەیانەوێت سرم لە دەستە جیا بکەنەوە. مووەکانی دەستم گرژ ببوون و بە شێوەیەک لەم گومانەدا نوقم ببووم کە گومانم بوو بە دڵنیایی و دەمویست لە ترسا هاوار بکەم. بەڵام دەنگەکە دوور کەوتەوە. دەنجێک وەک خشەخش دەبیسترا و دواتر دەرگای ژوورەکە کرایەوە. ڕووناکیەکی کەم لە مانگ و ئەستێرەکان دنیای ڕوونا کردبوویەوە و کاتێک دەرگا کرایەوە لە ڕووناکی مانگەشەوی کەم ڕەنگ قیافەی قاوەچیم بینی کە لە دەرگا ڕۆیشتە دەر. هەستی فزولیم بزوێنرا. بیرم دەکردەوە بۆ کوێ دەچێت.
ئەگەر کارێکی بوو لەو دەرگاوە کە پێشتر هاتوچۆی لێ دەکرد دەڕۆیشتە دەر، ئەی بۆ لەم دەرگا کە بۆ کێو و کوێستان دەکرایەوە ڕۆیشت. ئەم بیرە وردە وردە بەهێز بوو تا ئەو شوێنەی ئیتر نەمتوانی ئۆقرە بگرم. لایتەکەم کە بە کیفێکی تایبەت لە کەمەرم بەستە بوو دەرهێنا و چەند خولەک دواتر لە قاوەچی لە دەرگا ڕۆشتمە دەر. نەسیمێکی فێنک هەڵی کردبوو کە لە هەمان سەرەتاوە ڕۆحێکی تازەی پێبەخشیم. لە دوورەوە سێبەری قاوەچیم بینی کە لە تاشەبەردێک سەر دەکەوت و لەولاوە سەرە و خوار دەبوویەوە. لەسەر نووکی پێ بە دوایدا ڕۆیشتم. ئەم کردەوە کارێکی جوان نەبوو بۆ گەنجێکی خوێنەوار و پەروەردەکرا و ناپەسەند، بەڵام وەک ئەوە وابوو دەستێکی بەهێز من بەرەو پێش دەبات تا بە شوێن قاوەچیدا بڕۆم. سەرنجام منیش گەشتمە تاشەبەردەکە، بەڵام لە جیاتی ئەوەی بەسەریدا سەرکەوم بە دەوریدا سوڕام. هێشتا 20 هەنگاو لەلایەکی تاشەبەردەکە دوور نەکەوتبوومەوە کە دەنگی و توێژی سەرنجی ڕاکێشام و خێرا پشتم بە بەردەکەوە چەسپاند و گوێم گرت. جوان لە زمانیان تێنەدەگەیشتم، بەڵام ئەوەندە زیرەک و وشیار بووم بزانم لەبارەی کاریوی قسە دەکەن و دەستگیری ئەو. قاوەچی وتی ئەم شەو بڕیار بوو بێتە ئێرە و هاتووە و ئێستا خەوتووە و کەسێکی تریشی لەگەڵدایە. کەسی تری لێ نییە؟ با دوو گەشتیاری تریشی لێیە، یەکێکیان ئەمریکایی و ئەوی تریان ڕێنیشاندەرێتی. سرم کێشا و بینیم 20 سوار لای تەپۆڵکەکە وەستاون و لە ڕووناکی ڕازاوی شەو بە جوانی دەبینرێن. دوو فەرماندەکەی ئەوان لە پشت تاشەبەردەکە لەگەڵ قاوەچیدا قسەیان دەکرد. کاتێک دەستور درا دەرگاکان لە دەرەوە ببەستێ کە نەتوانێت ڕابکات، من ئیتر درەنگکردنم بەڕەوا نەزانی و بە خێرایی بەرەو قاوەخانەکە گەڕامەوە. لە ڕێگا کەوتمە شەڕی نێوان عەقڵ و نەفس. پیاوەتی فەرمانی پێدەدام کالویی هەستێنم و لە ڕووداوەکە ئاگاداری کەمەوە، بەڵام عەقڵ پێی دەوتم ئەو دز و تاوانبارە و لە ویژدان دوورە، دەستگیر ئەکرێت و ئیعدام ئەکرێت. چەند چرکەیەک زیاتر گیرۆدەی دوودڵی و گومان نەبووم و سەرنجام نووری چراگیرفانیەکەی خۆم لە کالویی گرت و ڕۆیشتمە پێش تا ئاگای بکەمەوە. ئەو ترسا و دەمانچەکەی کێشا و ڕووی کردە من، بەڵام خێرا بە ئینگلیزی پێم وت مەترسە من لاوی ئەمریکایی هاوڕێتم و دەست بەجێ لە ڕووداوەکە ئاگادارم کردەوە. ئەو دەستی بەسەر شانمدا کێشا و هاوڕێکەی بە ئاگا هێنایەوە و دەست بەجێ لە شوێنەکەی خۆمدا خەوتم و چراگیرفانیەکەم لە بەرگە تایبەتەکەی خۆی دادانایەوە. هاوڕێی کالویی بە خێرایی لە دەرگای ژوورەوە ڕۆیشتە ئاخورەکە و هێشتا قاوەچی نەهاتبوو کە گەڕایەوە. بە کالویی وت قاچی ئەسپەکانم لە نمدا پێچاوە و ئامادەم کردووە، خێراکە. کالویی بەرەولام هات، هاوڕێیانە دەستی گوشیم و تفەنگەکەی پێدامەوە و بێ ئەوەی قسەیەک بکاتیان دەمی بۆ سوپاسکردن بکاتەوە و بە خێرایی ڕۆیشت و من ئیتر تێنەگەیشتم چۆن ڕایان کرد. کالویی و هاوڕێکەی ڕایان کرد و لەبەر ئەوەی قاچی ئەسپەکانیان بە نمدا پێچابوو دەنگی سمی ئەسپەکانیان بە هیچ جۆرێک بەگوێ نەدەگەشت. لەم کاتەدا قاوەچی گەڕایەوە، بەڵام چونکە چرای ژوورەکە کوژاوە بوو هەستی بە نەمانی کالویی و هاوڕێکەی نەکرد و بە هەمان شێوە کە دەستوری پێدرا بوو دەرگاکانی داخست. دەمزانی ئێستا چه هەرا و هۆریایەک دروست دەبێت و چ دەقەومێت، بەڵام خۆم کرد بە خەوت و چاوەکانم بەست. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی بەشی سێهەم. بۆ بەشی چوارم دەچینە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی چوارەم لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 34. دەمزانی ئێستا چه هەرا و هوریایەک دروست دەبێت و چی دەقۆمێت، بەڵام خۆم کرد بە خەوت و چاوەکانم بەست. چەند خولەک دواتر قاوەخانەیان گەمارۆدا و دووەفسەرەکە وەک دوو قارەمان هات نەژوور و بەدەنگی بەرز هاواریان کرد دەستان بەرزکەنەوە، نەجوڵێن، گیانتان لەدەست دەدەن. قاوەچی دەست بەجێ چراکەی ڕۆشن کرد، بەڵام کاتێک چراکە ڕۆشن بوو هەموو لە سەر سوڕماندا دەمیان کرایەوە. کاتێک چرا ڕۆشن کرا خۆم کردبوو بە خەوتو، بەڵام دەمزانی چه هەرایەک لە ناخیاندا دروست بووە. کالویی چی لە هات؟ بۆ کوێ ڕۆشت؟ ئەم پرسیارانە لە نیگا وەحشیەکان و سەرسوڕماوەکانی ئەوان دەخێنرایەوە. بۆ چەند ساتێک بێدەنگێکی قورس فەرمانڕەوا بوو. بێجگەدەنگی هەناسە کێشانی قاوەچی کە لە هەمووان زیاتر ترسا بوو هیچ شتێک بەگوێ نەدەگەیشت. قاوەچی لە بارودۆخی مردندا بوو. ترسێکی سەرسوڕهێنەر ئەوی داگرت بوو. لە ترسا چاوەکانی زەق دەمی کراوە و لێوەکانی وشک ببوو. ئەو گومانی دەکرد کالویی 100% دەستگیر دەکرێت، بۆیە ئاوا کارێکی پڕ مەترسی ئەنجام داوە. ئێستا کە دەبینێ کالویی ڕای کردووە، مردنی لە پێش چاوی خۆی دەبینی. ڕزگاربوون لە تۆڵەی کالویی بە باوەڕی ئەو ئەگەری نەبوو. بەڕاستی شوا بوو. لەم کاتەدا کتوپڕ ئەفسەری فەرماندەی سوارەکان قیژاندی و بە زمانی ناوچەیی کە من بە دژواری تێدەگەیشتم وتی ئەوان ئێستا ڕایان کردووە، بەدوایاندا بڕۆن. چەند کەس سوار بوون و ڕۆیشتن. من وام نیشاندا بە دەنگی ئەفسەرەکە لە خەوەستەم. چاوەکانم کردەوە و لە شوێنەکەی خۆمدا دانیشتم.
ئەفسەرەکە سەیرێکی منی کرد و دواتر زۆر بەوردی لە سەر تاپای یوری ڕوانی و بە خێرایی لە قاوەچی سەبارەت بە ئێمە زانیاری ویست. من لە شێوەی پرسیارەکانی هەستم کرد گومانی لێمان هەیە، بە گومانەوە سەیری دەکردین. بەڵام قاوەچی ڕوونی کردەوە وتی ئەمانیش ئەم شەو لە مەترسیدا بوون. کالویی پارەکانیانی بە قومار بردەوە، تفەنگی ئەو لاوە ئەمریکاییەی کڕی. بەڵام ڕستەکەی تەواو نەبوو بوو کە لەم کاتەدا چاوی بۆ تفەنگەکەی من کەوت کە لەسەر زەوی لای من دانرابوو. من لەو پەڕی کەم تەرخەمی تفەنگەکەم لای خۆم دانابوو خەوتە بووم. قاوەچی سەری سوڕما. ئەگەر کالووی تفەنگەکەی بیرچووە بۆ لای منە و ئەگەر بان قەسنەی بردووە گەڕاندوێتیەوە بۆ من هۆکارێکی هەیە. قاوەچی بە ئیشارە ئەفسەرەکەی بردە ژووری تەنیشت و چەند ساتێک پێکەوە قسەیان کرد و ئەو کات ئەفسەرەکە بە خێرایی گەڕایەوە و بێ ئەوەی مۆڵەت لە من وەربگرێت دەستی هێنایە پێش و چراگیرفانیەکەمی لە بەرگەکەی کە بە کەمەرمەوە هەڵواسرا بوو دەرهێنا و بەدەستی هەڵگرت. چەند جارێک ڕۆشنی کرد و کوژاندیەوە. دواتر چرای ژوورەکەی کوژاندەوە و چراکەی منی ڕۆشن کرد و دایە دەست یەکێک لە هاوڕەکانی خۆی و لە ژوورەکە ڕۆشتە دەر. من تێگەیشتم کاتێ هاتنی بەرەو قاوەخانە لە هەمان کادا کە چراکەم ڕۆشن کردەوە و کالویی بێدار کردەوە نوری چراکەی منی لە پشت پەنجەرەوە بینیوە و ئێستا بۆ تاقیکردنەوەی دووبارە ڕۆیشتنە دەر تا لێکۆڵینەوە بکەن. ئەنجام ئەوە بوو کە گروبان دەویست. من و یوری کە ئەسمان بە ئەنجامی کارەکە کرد ڕەنگ بە ڕوخسارمانەوە نەما و یوری وەکداری بی کەوتبێتە بەرهەڕە شەیبە دەلەرزی. هەوڵمدا خوێنساردی خۆم بپارێزم و لە هەمان کاتدا پەشیمان بووم بۆ ئاوا کارێکم کردووە. پەیوەندی بە منەوە بوو. بەڕاستی کارێکی قێزەوەنم کردبوو، بەڵام هەرچی بوو ئەنجام درابوو. هیچ ڕێگایەکم بێجگە لە قبولکردنی دوا هاتەکانی نەبوو. ئەفسەرەکە گەڕایەوە ژوورەکە وتی بەڕێز، من ئێوە بە ناوی یاسا و بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دزی ناودار کالووی و ئامادەکردنی کەرەستەکانی ڕاکردنی ئەو بازداش دەکەم. من تێگەیشتم کە چیوت، بەڵام یوری بۆ پاراستنی ڕووکەش و سەلماندنی ئەوەی من زمانی ئەفسەرەکە تێناگەم و وتەکانی بۆ وەرگێڕامەوە. من قیافەیەکی تووڕەم بەخۆ گرت و پرسییم بۆ لەبەر چی؟ هەرگیز بە فەرمانەکەتان ڕازی نابم. من گەشتیارێکی ئەمریکاییم، ئێوە حەقی بازداشتی منتان نییە. دەمە بەدەمەی ئێمە زۆری خایاند و سەرنجام کە بینیم هیچ چارەیەک بێجگە لە فەرمانداری ئەوم نییە و ئەگەر فەرمانی ئەفسەرەکە بەجێنەهێنم بە زۆر دەمبەن. بە تووڕەیەکی دەستکرد ئەستام و لە کاتێکدا جلەکانی خۆم ڕێک دەکردوتم بەم زوانە هەز دەکەن کارێکی زۆر ناشرینتان ئەنجام داوە. بازداشتی گەشتیاری دەرەکی لە دەسەڵاتی ئێوەدا نییە و تۆمەتەکانتان بە من ڕەوا نییە. ئەمڕۆ یان سبەی بە فەرمی داوایی لێبوردنم لێ دەکەن. ئەفسەر قسەکەمی بڕی و بە پەنجە دەرگای نیشانداوتی خێرا بەڕێکەون و کەمتر قسە بکەن، چونکە ناچار دەبم دەستبەن لە دەستان بدەم. ترسام، چونکە ئەفسەر وەک دانیشتوانی ئەو ناوچە و دیارە و دیوێکی بێشاخ و کلک پیاوێکی بەهێز و پەنجە قەوی بوو. بە دووری نەدەزانی دەستەکانی من بە دەستبەن ببەستێتەوە و ئەگەر خۆراگری بکەم و قسە بکەم فەرمان بە یەک دوو کەس دەدات لێم بدەن. ناچار بێدەنگ بووم و کەوتمەڕێ. تازە هەوا ڕووناک ببوویەوە کە لە قاوەخانە هاتینە دەر. قاوەچی گوێدرێژ و بارەکانی ئێمەی ئامادە کردبوو. دەست بەجێ سوار بوون و بەڕێکەوتین. هەرچەند زیاتر دەڕۆیشتینە پێش، زیاتر ترس بە سرمدا زاڵ دەبوو. پەشیمانیم لەو کردەوەی ئەنجاممدا بوو پەرەی دەسەند. بەخۆمم وت بەڕاستی کارێکی قێزەوەنم کرد. ئەم کالوویە جگەلەوەی پارەکانی منی بردەبوو منی ترساندەبوو. چ کەڵکێکی تری بۆ من بوو کە خزمەتێکی وام بۆ ئەنجامدا. چی بکەم؟ بیرم دەکردەوە لەگەڵ گەیشتن بە سارایەکۆ بڕۆمە قونسوڵگەری ئەمریکا و ڕووداوەکەیان بۆ باس بکەم و داوای هاریکاریان لێ بکەم. بەڵام یوری خێرا لە گومان دەری هێنام وتی تەنیا لە ناپۆ قونسوڵگەری ئەمریکا هەیە. ئەویش تەنیا لە ساڵێکدا 3 مان کراوەیە و قونسوڵ وەرزەکانی تر بەهۆی گەرمای زۆر دەڕواتە پشوو. لەگەڵەوەشدا ئێمە بۆ سارایەکۆ نابن. هێواش و بە ترس و لەرزەوە پرسییم ئەی بۆ کوێمانە بن؟ لە 15 کیلۆمەتری ئێرەدا بنکەیەکی پۆلیسە کە دەمانبەن بۆ ئەوێ. خوا فریامان کەوێت، چونکە بەدبەختێکی گەورە چاوەڕێمان دەکات. بە هیچ جۆرێک بەخشین و تێبینیکردن لە ئارادا نییە و ئەگەر تاوانی پیاو کوشتن و دزی و گەردنەگرتنمان لێ بدەن چاوەڕوانی بەخشین و کەمکردنەوەی سزامان نابێت ببێت. ئەوەندەی یوری لەم بابەتانەی باس کرد و شتگەی گەورە نیشاندا کە لە ترسا مووەکانی جستەم گرژ بوونەوە و لە دڵمدا جنێوم بە کەرێتی خۆمدا. لە تەپۆڵکە سەرەو خوار بووینەوە و کەوتینە باریکە ڕێگایەک کە قاوەخانەی لێوە نەدەبینرا. لەم کاتەدا
کە دوایین کەس لە تەپۆڵکەکە سەرە و خوار دەبوویەوە و من لە دەریای قوڵی خەمە بێزارکەرەکانم دەست و پێم لێدەدا. کتاوپڕ دەنگی گولە لە دەشتەکەدا بڵاو بوویەوە و هەمومانی لە شوێنەکەماندا چەقەن. ئەفسەر دەستی خۆی بەرز کردەوە و بەم ئیشارە جڵەوی گوێدرێژەکانی کێشا و وەستاین. دەنگی گولەیەکی تریش ویسترا و هاوارێکی دڵتەزێن بەگوێ گەشت و بێدەنگی هەموو شوێنێکی داگیر کرد. یوری سەری خۆی بەداخەوە تەکاندا و لە هەمان کاتدا پێکەنینێکی نامە و لاواز جوڵەیەکی ئەسپێنەکراوی خستە سەر لێوە قەوی ڕەشەکانی. من بە ئیشارەی سەر لێم پرسی کە چی تێدەگەیت. ئەو بەهێواشی وتی کالووی قاوەچی کوشت. ئەفسەر فەرمانی بەڕێکەوتنی دا و دەستەی سەربازان بێگوێدان بە قاوەچی کە گولەی بەرکەوتبوو مردەبوو درێژەیان بەڕێگای خۆیاندا. من هێواش گوێدرێژەکەم لە یوری نزیک کردەوە و پرسییم ئەگەر کالووی قاوەچی کوشت ئەی بۆ گرتنی ناگەڕێنەوە. یوری پێکەنی و بە هەمان هێواشی جاری یەکەم وتی سەربازان ئەگەر لەشکرێکیش بن نابنە حەریفی کالووی و کەسانی وەک ئەو. هیوایان تەنیا بەوەیە لە ناکاو گیری بکەن و یان وەک ئەوەی ئەمڕۆ بینیمان لە خەودا بیگرن و بازداشتی بکەن. من تازە زانیم دەسەڵاتی کالووی و مەترسی پیاوێک هاوڕێیانە یاری لەگەڵدا دەکردم چەندە. کاروانی ئێمە هێواش دەڕۆشتە پێش. لە دەشتێکی بەرز و نزم تێپەڕیمان کرد و لەناو دوو ڕیزیداری گەرمەسێر کەوتینە سەرە و لێژیەک کە گوێدرێژەکان بە دژواری و هەناسە بڕکێ دەڕۆشتنە پێش. هەتاو هەڵهاتبوو هەموو جێگایەکی ڕووناک کردبوویەوە. لەگەڵەوەشدا ڕۆژ هێشتا گەرم و بێزارکەر نەبوو. یوری بە ڕەنگی پەڕا و چاوی بڕی بۆ گوێچکەی گوێدرێژەکەی وەک مراوی گردنە درێژ و ڕەشەکەی دەجوڵاند و وەگەوە وابوو لەگەڵ سمی گوێدرێژەکە زیکرێکی دەست پێ کردبێت چونکە لێوەکانیشی دەجوڵان. من نوقمێ بیر و خەیاڵ بووم کە کتوپەر دەنگی چەند گولەی یەک لە دوای یەک بە گوێ گەیشت. ئەمجارە گولەکان بە ویزەویز لە چەپ و ڕاستی ئێمەوە دەڕۆیشتن و دەدران بەسەر زەویدا. من کە نەمدەزانی چی بووە لەسەر گوێدرێژەکە گێژ بووم و لە چەپ و ڕاستم دەڕوانی. دیار بوو ئێمە ئامانجی گولەکانین بەڵام تیرهاوێژ و تەقەکەرەکان بە هیچ جۆرێک نەدەبینران. لە لای چەپی ئێمە تاشەبەردێکی گەورە بوو کە بە گیای سەوز و گوڵە وەحشیەکاندا پۆشرا بوو. گوڵەکان لە کلێنی بەردەکانەوە سەریان دەرکردبوو. لە لای ڕاست چەند ڕیزداری کۆن و لە پشدارەکان هەڵدەرێکی قوڵ و سەرنجام کێوێکی کورد دەبینرا کە ئەوێش بەدار و سەوزەگیادا پۆشرا بوو. من لە گوێدرێژەکەم دابەزیم دەستم بەرەو تفەنگەکەم درێژ کرد بەڵام دەنگی یوری منی وەستان. یوری قیژاندی و خۆی بە من گەیاندەوەتی چی دەکەیت؟ سوار بە! سرم سوورما کە بۆ لەمپەرە لە بەرگریکردنی من. مرۆڤی عاقڵ بێ بەرگری نابێت تەسلیمی مردن ببێت. یوری سەری خۆی هێنایە پێشوتی کالوویە بۆ ڕزگارکردنی ئێمە هاتووە خەیاڵتان ئاسوودە بێت سوار بن. خەریک بوو لە شادمانیدا بقیژێنم بەڵام بەسەر خۆمدا زاڵ بووم. سوار گوێدرێژەکە بووم و لە دەوروبەرم دەڕوانی. دەنگی قیژەیەکی دڵتەزێن بیسرا و دوای ئەوە یەکێک لە سوارەکان وەک مانگایەک کە لە بەرزاییەوە بیدەن بە زەویدا لە گوێدرێژەکەی جیا بوویەوە و کەوتە سەر زەوی. هەرەوەندەی ئەو کەوت ئەوانی تر ئەنجامی کاری خۆیان زانی. سوار بوون و بە خێرایی ڕایان کرد. تەنیا من و یوری لە شوێنی خۆمان داماینەوە و جگە لە ئێمە لاشەی خوێناویە و سوارە چەند مەترێک ئەولاتر لە ژێر دارەکاندا کەوتبوو. هێشتا تفەنگەکەی لەدەستا بوو. چاوەکانی کرابووە و لە ئاسمانی دەڕوانی. تەپوتۆزێک هەستا بوو. دوایەوەی تەپوتۆز نەما سوارەکان نزیکەی 2 کیلۆمەتر لە ئێمە دوور کەوتنەوە. هەناسەیەکم بە سوودەیی هەڵکێشا و بە قۆڵی کراسەکەم عارەقی ناوچاوانم سڕی. لەم کاتەدا دەنگی قاقای پێکەنینێک بە گوێم گەیشت. لەسەر سوڕماندا دەمم کرایەوە چونکە ئەمە دەنگی ژنێک بوو پێدەکەنی. ژن ئەویش پێ بکەنێت یانی چی؟ زەق لە دەوروبەرم ڕوانی لەبەرەوەی نەمتوانی شوێنی دەنگەکە بدۆزمەوە. لە یوری کە ئەویش سەری سوورما بوو ڕوانیم. جارێکی تر دەنگی قاقای پێکەنین بەرز بوویەوە. چەند جارێکی تر ئەمە دووبارە بوویەوە و سەرنجام دەنگی شەخشی شاخە وشکەکان و گیاکان بیسترا و ساتێک دواتر قیافەی ژنێکی لە ڕادەبەدەر جوان لە پشت بەردی لای چەپ دەرکەوت. ژنێک بوو باڵابەرز قش خوورمایی بە چاوانی خۆڵەمێشی ڕوخسارێکی جوان و زیاد لە ڕادە جوان بوو. کراسێکی تەسکی لەبەر کردبوو کە یەخەیەکی کراوەی هەبوو. شەروالێکی شین ڕەنگی لە پێکردبوو کە چەند شوێنێکی پینەی ناجۆری پێوە بوو. جگە لەم جلو بەرگە و ئەو جوانیە سەر سۆرهێنەر و ئەو بەژن و باڵا ڕێکە
تفەنگ و چەند ڕیز فیشەکی ئەو سەرنجی منیان ڕاکێشا. من کە لە بینینی ئەو دەمم کراوە بوو، هەم بە جوانیە سەرسوڕهێنەرەکەی داگیر کرابووم و هەم گێژی بارودۆخی نائاسایی و سەرسوڕهێنەری ئەو. ئەم ژنە کێیە؟ لێرە چی دەکات؟ ئایا ئەو بۆ بڵاوی بە سوارەکان کرد؟ ژنە جوانەکە هەرەوەندەی دەرکەوت، سەیرێکی من و یوری کرد و دواتر وەک ئاسکێکی خەرامان و لە هەمان کاتدا وەک شێرێکی وەحشی بەرەو لاشەی سەربازە کوژراوەکە ڕۆیشت. تفەنگ و فیشەکەکانی هەڵگرت و دواتر بەرەو لای ئێمە هات و کاتێک گەیشتە لای گوێدرێژەکەی من بە نەرمێکی شیرین وتی: زۆر ترسان؟ یوری وتی: ئەم بەڕێزە گەورەی من ئەمریکاییە، ئینگلیزی دەزانێت. و دەست بەجێ ژنە جوانەکە بە ئینگلیزیەکی پاراو بە منی وت: دەتانەوێت بەرەو کەنارەکانی ئەمازۆن بڕۆن؟ من کە لە سەر سوڕماندا دەمم کراوە بوو، ئاوی دەمم قوت داوتم: بەڵێ، بۆ گەشت و لێکۆڵینەوەی زانستی. ئەو پێکەنینێکی مەستانە و شیرینی کرد و لە هەمان کات تفەنگی سەربازە کوژراوەکەی لەشان کرد، تاقی کردەوە. وتی: لێکۆڵینەوەی زانستی؟ سەیرە، بۆ تەنیا ئەمریکایەکان و ئەویش گەنجەکان بۆ لێکۆڵینەوەی زانستی دەڕۆنە کەنارەکانی ئەمازۆن؟ بۆ مەگەر ناکرێت لێکۆڵینەوەی زانستی لە شوێنێکی تردا ئەنجام بدرێت؟ ئەو سانیگایەکی پڕمانایی لە ڕوخسارم کرد و زیادی کرد. بڵێن بۆ دۆستایەتی لەگەڵ ژنانی ئەمازۆن و لەوانەیش سەر لەسەر ئەم ڕێگادانان. من و یوری هێشتا لەسەر سوڕمان ڕزگارمان نەبوو، زەق لەومان دەڕوانی. ئەو هەستی بە نیگانە ئاساییەکانی ئێمە کرد، وەگەوەی تازە هەستی بەم حاڵە کردە بێدوتی: ببورن، بێدەبیم کرد. هەرچەندە ئێمە وەحشی و بیابانگەڕین، بەڵام ڕۆژێک مرۆڤ بووین، وەک شارنشینەکان ژیانی شاریمان هەبوو. ببورن، من خۆم بە ئێوە نەناسان. من سینگوالا و ژنی کالوییم. ئەو خۆی بۆ کوشتنی قاوەچی و ئاگردانی قاوەخانەکە ڕۆشت و منی بۆ ڕزگاری ئێوە نارد. نازانم بۆچی سوور بوو کارچی زووتر ئێوە لە دەزەم سوارانە ڕزگار بکەم. سینگوالا ژنێکی جوان بوو، بەڵام نازانم چۆن جوانی ئەو وێنە بکەم. دەترسم بڵێم جوان نەبوو، چونکەوانەیەم کتێبە دەخوێنن و سینگوالایان بینیوە، ئیرادم لێدەگرن و بە کەسێکی بێزەوق و هەست ناوم دەبن، کەواتە سینگوالا جوان بوو. لەم کاتەدا دەنگی سمی چەند ئەستێک لە پشت سەری منەوە بیسرا. سینگوالا وەک سەگێک کە گوێچکەکانی خۆی هەڵدەخات و گوێ لە دەنگی بادەگرێت جوان گوێی گرت و چەند سات دواتر لێی بە بزە کرایەوە وتی: کالویە. کالوی و هاوڕێکەی کە لە قیافەدا دەستەکەمێکی لەو نەبوو گەشتنە ئەوێ و لە ئەسپ دابەزین. یوری دابەزی، منیش تێگەیشتم کە دەبێت دابەزم. بیابان ئیمپراتۆری بەربڵاوی دزەکانە، ئەوان لە بیابان بۆ هەر کارێک بەتوانن، بۆیە هەر کەس لە ئیمپراتۆری بیاباندا ڕوبەڕوویان دەبێتەوە ئەرکی سەرشانێتی ڕێزیان لێ بگرێت. دابەزینی من لە ئەسپ بۆ ڕێزلێنان لە کالویی کە ئیمپراتۆری بیابان بوو پێویست بوو. کالویی لەم جوڵەی من زیاد لە ڕادا شادمان بوو. پێکەنینێکی قوڵ لێوە ڕەش و قەویەکانی کردەوە و سمێڵەکەی درێژتر کرد. ددانە زەرد و پیسەکانی نیشاندا وتی: ئێوە تەندروستن؟ سپاس، هیچ زیانێکمان بەر نەکەوت. کالویی هاتە پێش و دەستی لەسەر شانمدا وتی: سینگوالا ناپرسێت بۆ ڕزگارکردنی ئەم بەڕێزە و نۆکەرەکەی پەلەم بوو؟ سینگوالا هاتە پێش، نیگایەکی ماناداری لە من کردەوەتی: نەدوت و ڕۆشتی، پێش هاتنی تۆم پرسیارم دەکرد. کالویی بە خۆشەویستیەوە جارێکی تر دەستی لە شان و پشتمدا وتی: بەڵێ، ئەم بەڕێزە منی لە مردن ڕزگار کرد. من تاماوم چاکەی ئێوە لەبیر ناکەم و بۆ قەرەبووکردنەوە 1 هەفتە لای خۆم ڕاتان دەگرم و تا قەراغ جەنگەڵیش دەبمە هاوڕێتان کە گیرۆدەی ئەم مناڵانە نەبن. مەبەستی لە مناڵەکان سەربازەکان بوو، ئەو هەمیشە بە مناڵ ناوی دەبرن و بەڕاستیش ئەوان وەک مناڵێک کە لە مامۆستایان باوکی دەترسێت لە کالویی دەترسان و لە هەر شوێنێک سێبەری ئەویان بدیایە ڕایان دەکرد. من میوانیەکەی ئەوم ڕەت کردەوە وتم: بەداخەوە ناتوانم لای ئێوە بمێنمەوە، چونکە بۆ گەشتن بە جەنگەڵ بە پەلەم و دەترسم پێش گەرمبوونی هەوا ناتوانم خۆم بگەێنماوێ. لەم کاتەدا بەڕێکە و چاوم بە سینگوالا کەوت. برۆکانی هێنا بۆ یەک و ڕوخساری لەلایەکی تر سەرنج پێدا بوو، بەڵام بە جوانی گوێ لە قسەکانی ئێمە دەگرت. ئەو کات تێنەگەشتم بۆ سینگوالا برۆکانی هێناوەتەوە یەک و گاز لە لێوە جوانەکانی دەگرێت، بەڵام دواتر زانیم بەداخەوە کاتێک تێگەیشتم کە زۆر درەنگ بوو. کالویی خەنجەری لە کەمەر دەرهێنا و بەنووکی خەنجەر نەخشەیە و ناوچەی لەسەر خۆڵە نەرمونەمدارەکەی ئەوێ کێشە. بێوەی قسەمان لەگەڵ بکات چەند ساتێک بەم کارە سەرقاڵ بوو.
لەم لاوە جادەی لە کوێستانەکان تێپەڕان تا دەگەشتە ناپۆ و لەلایەکی تر ڕێگەی کوێستانی کە لە ناو نەخشەی جوگرافیاییدا نەبوو. کالووی خۆی ئاگاداری بوو. کێشایی و دوای بەراوردکردنێک کە لای خۆی کردی هەستاوتی لەم ڕێگەوە بڕۆن بۆ سارایەگۆ، چەند ڕۆژ دواتر دەگەنە ناپۆ. یوری توانای وەڵامدانەوەی ئەم پرسیارەی بوو. هاتە پێشوتی یەک هەفتەی تر لە ناپۆ دەبین و 10 ڕۆژی تر دەگەنە جەنگەڵ. ڕاستە، زۆر باشە. من لە ڕێگەی کوێستانیەوە بە 3 ڕۆژ ئێوە دەگەیەنمە ناپۆ و 4 ڕۆژەکەی تر لای ئێمە بمێننەوە تا ڕاو بکەین و ڕابێرین. لەم وتوێژانەدا سینگوالا بەشداری نەکرد، بەڵام بە جوانی گوێگرت و هێشتا ڕوخساری دابوو بەیەکە. تێنەگەشتم کە چی بوو، چیان وت کە کالووی دەستی بر بۆ گیرفانی وتی ببورن بەڕێزی ئەمریکایی. دەترسم بڕۆنەوە ئەمریکا و بە ڕۆژنامە ئەمریکیەکان بڵێن کالووی دزێکی جوامێر نەبوو. من بەسەر سوورمانەوە پرسییم بۆ؟ وەڵامی دایەوە ئێوە چاکێکی قەرەبوو نەکراوەتان لەگەڵ مندا کرد، بەڵام هێشتا پارە و خەرجی گەشتەکەتان لە گیرفانی مندایە. ئەمە لە پیاوەتیەوە دوورە لە پاداشتی پیاوەتیەکەتان پارەکەتان بخۆم. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی خوێندنەوەی بەشی 4ەم. بۆ بەشی 5ەم داچینە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 5ەم لە ڕۆمانی 6 ساڵ لەناو ژنە وەحشیەکانی ئامازۆن، لاپەڕا 43. وەڵامی دایەوە ئێوە چاکەیەکی قەرەبوو نەکراوەتان لەگەڵ مندا کرد، بەڵام هێشتا پارە و خەرجی گەشتەکەتان لە گیرفانی مندایە. ئەمە لە پیاوەتیەوە دوورە لە پاداشتی پیاوەتیەکەتان پارەکەتان بخۆم. و دەست بەجێ دەستەیەک ئەسکەناس ئەو ئەسکەناسانەی لە منی بردبوویەوە لە گیرفانی دەرهێنا و دای بە من زۆر شادمان بووم، بەڵام وتم ئێوە لە یاریدا پارەی منتان بردوێتەوە، وەرگرتنی ئەو پارە لە ئەخلاقی منەوە دوورە. کالووی لەم قسە زۆر شادمان بوو، بەڵام پێداگرت و کاتێک پارەکەی خستە گیرفانم وتی بە هەڵەدا چوون، ئێمە پارەی ئێوەمان لە یاری و بەپاکی و ڕاستی نەبردەوە. کالووی بەبێ فێڵ یاری و قمارکردن نازانێت. نیگایەک لە نێوان من و یوریدا ئاڵوگۆڕ کرا. ئەم نیگا وەک ڕاوێژێک بوو کە دەمان کرد. یوری سەری خۆی وەک گوێنەدان لە قاند و بەم شێوەیە تێگەیاندم ڕازیبوون یان نەبوون پەیوەندی بە حەز و ئیرادەی خۆم هەیە. چەند ساتێک بیرم کردەوە دڵنیا بووم لەم جۆرە دزانە پیاوەتی زیاترە لە فێڵ. ئەگەر بیەوێت بمکوژێت لێرەدا دەمکوژێت و هەر چیم هەیە هەڵی دەگرێت و دەڕوات بۆ بەبێهۆ کاتی خۆی بە فیڕۆ بدات و مەودایەکی زۆر من لە شوێنی ئارام ئاسوودە دوور بکاتەوە. بەدوای ئەم فکرانە ئەنجامێکم گرت و بەسەر بە پێشنیازەکەی کالووی ڕازی بووم. کالووی جارێکی تر کێشای بە پشتمدا دوای قاقایەکی بەرز وتی هەڵ دەدەم ئەم چەند ڕۆژە ئەوەندە شەوانە خۆش بگوزارێت بۆ هەموو تەمەن بە زیندوی یادی بکەنەوە. سینگوالا پێشکەوت بەڕێگەوە ڕوخساری سینگوالا کرایەوە و شادمان بوو. برۆکانی کردەوە و ڕوخسارە خەمبار و خەماویەکەی نەما و درەوشانەوەی چەند سات پێشتری بەدەست هێنایەوە. سەرنجام بەڕێکەوتین، نەم دەزانی چی دەبێت و چی ڕوودەدات. خۆم دایە دەست چارەنووس و کاتێک بە دوای کالوویدا بەڕێکەوتم ماڵ ئاوایم لە هەموو شتێکی دنیا کرد. لەناو ڕێدا ئەم گومانم لا دروست بوو کە ئەگەر بە پێشنیارەکەی کالووی ڕازی نەبوومایە ڕەنگە تووڕە ببوایە و ئەم کاری منی بە جۆرێک لە بێڕێزی بژماردایە، منی دەکوشت. کەواتە ئێستا خۆم بە خۆشەویستی ئیلاهی و بەدەست قەزا و قەدەر و چارەنووس دەسپێرم، هەرچی دەبێت ببێت. کەم کەم بە تەڵقینکردن لە تونند و تیژی نیگەرانی خۆمم کەم کردەوە و چون بزوێنەرێکی نیەت خراپیم لەوان نەدی بە سیرکردنی دەوروبەری ئیشەکانی کوێستان سەرقاڵ بووم. سینگوالا لە پێش کاروانە 5 کەسەکەی ئێمەوە دەڕۆیشت و ئەسپێکی زۆر جوان و یاخی بوو. بە دوای دایوری و دوای یوری من و لە دواوەی کاروان کالووی و هاوڕێکەی بوون. ڕێگەی کوێستانی دەگۆڕا، هەندێک کات باریک و هەندێک کات پان و بەربڵاو، بەڵام لە هەر حاڵێکدا بووینایە سینگوالام دەبینی کە دەگەڕێتەوە سێری دواوە دەکات و هەر کە چاوی بە من دەکەوێت بزەیەکی جوان لێوە سوور ڕەنگەکانی دەکاتەوە. من هەرگیز گوێم بەو پێکەنینە پڕمانایانە نەدەدا. کاتێک هەتاو گەشتە ناوەڕاستی ئاسمان سینگوالا لەسەر ئەسپەکە بەرز بوویەوە و سەری بۆ دواوە سوڕاند و بەدەنگی بەرز وتی هۆ کالووی هۆ دەکوێ دابەزین لایکانی چارەکە کاتژمێرێک زیاتر ڕێگە نەماوە. چارەکێکی تریش ڕێگەمان کوتا و سەرنجام بە شوێنێکی زۆر خۆش کە داری کۆن و دیمەنی سەرنجڕاکێش و کەش و هەوایەکی زیاد لە ڕادەفێنک و دڵتەڕ گەشتین. سینگوالا لای کانی ئاو کە لە دڵی کێو دێتە دەر و لە چاڵێکدا کۆ دەبێتەوە و
لەولاوە لە بەرزیەکی 4 مەتری بە دەنگێکی دڵڕفێن دڕژایە خوار لە ئەسپ دابەزی. پێش هەر شتێک هەوساری گوێدرێژەکەی منی گرت بە مشت کێشای بە ئێسقانی قاچی مندا و بەگاڵتە و پێکەنینێکی دڵڕفێن وتی: ئای ئەمریکایی چاوباس، دابەزە، لێرەدا نان دەخۆین. لە هەموو ئەو سنوورەدا و لە مەکسیک و وڵاتانی تری ئەمریکای باشوور ئەمریکاییەکان بە کەسانێکی خۆشڕابێر و هەوەسدان دەناسن. پێشتر وابوو کە هەر ئەمریکاییەک بۆ گەڕان یان پیاسە و یان ئەنجامی هەر کارێک گەشتی بۆ ئەو ناوچانە کردبێت بۆ ئەوینی کچە چاوڕەشەکان قەوماندوویەتی. هەر بۆیە ئەوان ئەمریکایەکان بە یەک چاوسەیر دەکەن و بەگشتی بە خەڵکێکی هەوەسبازیان دەناسن. بۆیە کاتێک سینگوالا بە چاوباز بانگی کردم سرم سوڕ نەما، بەڵام سەرسوڕمانم بۆ ئەوە بوو کە گاڵتەی لەگەڵ دەکردم و لە هەموو گرنگتر بۆ بەمشت کێشای بە قاچی مندا. دووبارە گرنگیم پێ نەدا و دابەزیم. سینگوالا بەدەست کێشای بە سنتی کەرەکەی من و ناردیە لای یوری تا زین و بەرگەکەی بکاتەوە و ئاڵفی پێ بدات. من لای کانیەکە دانیشتم و دەموچاوم شۆرد و کالیوش لای من دانیشت و جزمەکانی داکەند و قاچی خستە ئاو. من و کالیوی دەستمان بە قسەکردن کرد. ئەو باسی جوانیەکانی ئەو دەوروبەرەی دەکرد و دەیوێت لەو کاتەوە من و سینگوالا گەیشتینە ئێرە و بڕیارماندا لەم کوێستانەدا ژیان بەسەربەرین. پیر نەبووین و دڵنیام ئەگەر مناڵەکان نەمان کوژن بەم زوانە بە مردنی سروشتی نامرین. دەمید بپرسم بۆ بوون بە دز و بۆ لە کۆمەلگا ڕاتان کردووە کە کتۆبڕ کەوتمە بیری چەند شەو پێشتر و چاو پێکەوتنی ناکاتمان لەگەڵ ماچووە. نازانم بۆ ڕەنگم پەڕا، وەک ئەوە وابوو دۆزینەوەیەکی گرنگم کردبێت. قیافەی ماچووە ئەو کاتەی سەبارەت بە هاوسەرەکەی و معشوقەکەی قسەی دەکرد کەوتە بیرم. زەختم لە مێشکم کرد و کتۆپڕ ناوی ئەوانیشم بیرکەوتەوە. ماچووە بە ئێمەی وت ناوی ژنەکەی سینگوالا و ناوی هاوڕەکەی کە لەگەڵ سینگوالادا ڕای کردووە کالویی بوو. چی بوو ئەمریکایی؟ بۆ ڕەنگت پەڕا؟ وەک ئەوەی لە من دەترسیت؟ بەپەلەوتم ناترسم. ئێوە کەسێک دین مرۆڤ لێتان بترسێت و هۆکارێکیش بۆ ترس لە ئارادا نییە. بۆ قەرەبووکردنەوەی زیادم کرد ئێوە پیاوێکی ئازان بەڵام بە هەمان ئەندازە پیاوەتیش و میهرەبانیتان هەیە، بۆیە من لە ئێوە ناترسم. ئەی بۆ ڕەنگت پەڕاوە؟ چارەیەک بێجگە لەوتنی ڕاستی نەبوو. لەلایەکی تر ئەگەر دەمویست بۆ درۆکردن بیر بکەمەوە ئەو پێی دەزانی کە من بەڵگەیەکی درۆینم بۆ ڕەنگپەڕانی خۆم هێناوەتەوە، بۆیە بێدرەنگ وەڵامم دایەوە کەوتمە بیری ماچوای داما و کتۆپڕ کالویی وەک ئەوەی هەورە بروسکەیەک لێی دابێت لە شوێنەکەی هەستا، خەنجەرەکەی لە کەمەرت دەرهێنا و بە چاوانی پڕ لە تووڕەیی و خوێن سێری کردم و لە کاتێکدا دەنگی لە تووڕەییدا دەلەرزی وتی: ها تێگەیشتم، تۆ منت لە دەست سەربازەکان ڕزگار کرد تا بمدەیتە دەست ماچووە؟ تۆ لە گانگێستەرەکانی ئەمریکاییت؟ تۆ پارت لە ماچووە وەرگرتووە؟ ئەوەندە بەرز قسەی دەکرد لەگەڵ دەنگی تافگە یوری و سینگوالا دەنگیان بیست. یوری بەرەولای من و سینگوالا بەرەولای مێردەکەی ڕای کرد. ژنی جوان خۆی خستە نێوان من و ئەو هەوڵیدا کارویی ئارام بکاتەوە، بەڵام پێش ئەوەی لەم کارەدا سەرکەوێت من بزەیەکم گرت و وتم: خوا لە ماچووە خۆش بێت. بە بیستنی ناوی ماچووە سینگوالا ڕووی لە من کرد و نیگایەکی پڕ لە گومانی لە من کرد، بەڵام من هەواڵی مردنی ئەوم دەدا و ئەم ڕستەیە ئەوانی ئارام کردەوە. سینگوالا خەنجەرەکەی کالویی گرت و بەرەولام هات و پرسی: ئێوە ماچووە لەکوێوە دەناسن؟ من مەبەستەکەی سینگوالا تێگەیشتم. ئەو دەیوێت تێم بگەێنێت ئەگەر بەڕاستی لەلایەن مێردەکەیەوە ڕاست پێدراوم درۆ بکەم، خۆم ڕزگار بکەم، درۆی لە دەمی من دەردەهێنا. بەڵام پێش ئەوەی شتێک بڵێم یوری بەزیرەکی تەواو و سیاسەتێکی عاقڵانە لە منی پرسی: گەورم ئەم ناوە ناوچەییە، ماچووە کێیە؟ دەمزانی یوری ئەو پیاوەی لە بیرە. وتم: ئەو پیاوەی لە ڕێگەدا بینیمان و لە خێوەتەکەمان دامایەوە و ڕۆژی دواتر کەوتە ناو دۆڵەکە. ئەم جارە دەنگی کارویی بیسترا بەسەر سوڵمانەوە دەیپرسی: کەوتە ناو دۆڵ؟ مرد؟ ئێوە ڕزگارتان نەکرد؟ من بەداخەوە ڕووداوی چاوپێکەوتنی ماچوان باس کرد و وتم: ئەو چیرۆکی عشقی خۆی بە سینگوالا و ڕاکردنی ئێوە دوو کەس بە دنیایەک فرمێسک و ئاخەوە بۆ ئەگەڕامەوە، بەڵام بەیانیەکەی کەوتە ناو دۆڵ و تیکە تیکە بوو. هەردووکیان کاروی و سینگوالا خەمبار بوون. دیار بوو باوەڕیان بە قسەکانی من کردووە، چونکە بە بیستنی مردنی ماچووە زیاد لە ڕادە خەمبار بوون. کالویی هاتە لام و جارێکی تر دەستی لەسەر شانم دا و بە دەنگێکی پڕ شەرمەزاری وتی: داوای لێبوردن دەکەم، خراپ تێگەیشتم، ببورن. بەڵام ماچووە هەرچی بوو هاوڕێم بوو، چەندین ساڵ هاوڕێتیمان بوو. حیف، زۆر بەداخم بۆی. سینگوالا لەوەی بینی کالویی جارێکی تر بەرامبەر بە من میهرەبان بوو، شادمان دەهاتە بەرچاو. جارێکی تر لای کانیەکە دانیشتین و کالویی قمقمەی شەرابی خۆی لە کەمەر کردەوە و بە منی دا. من قمقمەم لە لێو نزیک کردەوە و یەک دوو قمم خوارد. شەرابێکی خۆش و زیاد لە ڕادە بۆنی خۆشی تیا بوو کە هەیراکی ڕێگای لێ سندمەوە. کالویش یەک دوو قمی خوارد.
سەرەکەی بەست و لە بیست هەنگاویەوە هەڵیدا بۆ سینگوالە و قمقمەکە گەڕایەوە بۆ لای کالووی و ئەو تەکانی دا و هەستم کرد خاڵیە. سینگوالە هەموو شەرابی ناو قمقمەکەی خواردبوو. شەراب ئەوەندە زۆر بوو نەتەنیا بووە هۆی سەرسوڕمانی من، بەڵکو کالوویش سەر سوڕماوتی ئەو هیچ کات ئاوا شەرابی نەدەخوارد. چی بووە؟ دواتر کالووی بۆ دڵدانەوە دەستێکی خستە سەر شانم و وتی بۆم بگێڕەوە هاوڕێی ئەمریکاییم، ماچواچی پێوتن و چۆن مرد. من چۆنیەتی کەوتنە خوارەوەیم جارێکی تر گێڕایەوە. کالووی هەمان پرسیاری دەکرد. تێگەیشتم کە دەیەوێت دڵنیا بێت کە من درۆ بکەم یان نە. درۆزن هەر چەندە لە هاتوانە درۆ بکات توانای ئەوەی نییە بابەتێک دوو جار یەک جۆر باس بکات، بیسەر ئەگەر زۆر وشیار بێت خێرا تێدەگات. مەبەستی کالوویش ئەمە بوو، بەڵام چونکە درۆم نەکردبوو نەدەترسام و ئەگەر دەجاری تریش پرسیاری بکردایە دەمگێڕایەوە. ئەم جاریان چۆنیەتی بینین و مانەوەی لە خێوەتەکەی ئێمەدا بۆ گێڕایەوە و هەموو ئەو شتانەی لەبارەی سینگوالا و ئەو وتبووی باسم کرد. کالووی پیاوێکی زیرەک و مەترسیدار بوو. شتێک دەبووە هۆی ناڕەحەتی من سیرکردنی سینگوالا و بزەکانی بوو. لە خۆم پرسی یانی چی؟ ئەو بۆ پێدەکەنێت؟ بۆ لە یەکەم ڕوبەڕووبوونەوەدا گاڵتەی لەگەڵ کردم. هۆکەی ئەوەی کە زۆر بیرم لێ دەکردەوە ئەوە نەبوو کە دڵم دەیوت سینگوالا منی خۆش بوێت، بەڵکو لەم بابەتە دەترسام. لەو کاتەی تازە گەرمی شەراب خۆی دەردەخست و من و کالووی سەرقاڵی قسەکردن بووین. کتۆپڕ دەنگی هاوڕێی کالووی بیسترا کە دەیوت هۆی کالووی هۆ کەڵەکێوی سیرکە. وەک ئەوەی من چاوەڕوانی ئاوا ڕووداوێک بوو بێتم، تەنیا یەک ڕووداوی وا دەیتوانی من لە شەڕی قسەکردنی کالووی ڕزگار بکات. کالووی هەستا و منیش هەستام و بەرەو ئەو شوێنەی ئەو پیاوە بە دەستنیشانی دەدا ڕامان کرد. لە خاڵێک کە نزیکەی 2000 متر دووری لە ئێمە بوو، نزیک 10 کەڵەکێوی یەک بە دوای یەک دەڕۆیشتن. یەک لەوان لە پێشتر دەڕۆیشت و وەک ئەوە وابوو پارێزگاری ئەوانی لە ئەستۆدا بێت چونکە بە چاوە جوانەکانی سەیری دەوروبەری دەکرد، لە مۆزی دەبردە سەر و بۆنی دەکرد. کالووی بە هێواشی پرسی دەتوانین بیان پێکین. من بە ئەندازەی تفەنگەکەم سیرم کرد و وتم نا دەبێت بڕۆینە پێش. من و کالووی چەماینەوە و بە هەمان شێوەی چەمانەوە هەر کام لەلایەکەوە دەڕۆیشتین. یوری نەهات، بەڵام سینگوالا تفەنگەکەی خۆی هەڵگرت و هات. کەڵەکێویەکان هێدی لە کەلێنی کێوەکە دەڕۆیشتنە سەر و من بۆ ئەوەی تیرم بە هەڵەدا نەڕوات هەوڵم دەدا تا ئەو شوێنەی دەکرێت نزیکتر ببمەوە و ئەو کاتەقە بکەم کە لە 100% بیپێکم. بێ ئەوەی ئاگام لە پرسەری خۆم هەبێت ڕام کرد. لە پشت تاشەبەردێکی سەرسەوز کە گیای لە سەرسەوز ببوو حەشارم گرت و نێچیری سێمم نیشانە گرت و تەقەم کرد. کەڵەکێوی لە شوێنەکەی بەرز بوویەوە و کەوت. ئەوانی تر بڵاویان لێ کرد، بەڵام 2-3 چارەکە دواتر پەیوەستی یەک بووین و لە کێوەکە ڕۆشتی نەسەر و لەو لاسەرە و خوار بووینەوە. نێچیرێک کە بووە نیشانی گولەی من ئیتر لە شوێنەکەیدا هەڵنەستایەوە. بۆ بڕینی سەری ڕام کرد پێش ئەوەی بگەمە ئەوێ کالوویم بینی گەشتۆتە سەر نێچیرەکە و سەری بڕیوە. من ڕێگەی خۆم خوار کرد و بە دوای کەڵەکێوەکاندا ڕۆیشتم. هیوادار بووم یەک دوانێکی تر ڕاو بکەم و لەبەر ئەوەی بە خێرایی ڕام دەکرد هەستم بەوە نەدەکرد سینگوالا بانگم دەکات. دەخولێک دواتر بە هەناسە بڕکێ خۆم گەیاندە لووتکەی کێوەکە و لە پشت تاشەبەردێک کە دەیڕوانیە ئەو لای کێوەکەوە بە دوای نێچیرەکان داگەڕام، بەڵام شوێنەواریان لێ بەدین نەدەکرا چونکە لەو بەرکێوەوە بۆنی بارود بەلوود ناگات و دەنگ ناداتەوە. کەڵەکێویەکان ئارام دەگرن و دەست بە لەوەڕین دەکەنەوە. بۆی هێواش لە پشت تاشەبەردەکەوە هاتمە دەر و بەرەو ئەو لا شۆڕ بوومەوە و هەموو شوێنێک بە دوای نێچیرەکاندا دەگەڕام. سەرەوخواری ئەو لای کێو زۆر نەبوو. لەلایەکی تر بە درێژایی ڕۆژ زیاتر لە 1-2 کاتژمێر هەتاوی نەدەبینی، بۆیە لەو شوێنانەی خۆڵی لێبوو شوێنەواری نمی باران هەستی پێدەکرا و لەسەر ئەو خۆڵە نەرمونمدارانە شوێن پێی کەڵەکێویەکانم بینی و بە دڵگەرمی سەرەوخوار بوومەوە. زیاتر لە نیو کاتژمێر گەڕام، بەڵام هیچم دەست نەکەوت و لەبەر ئەوەی زۆر هێلاک بووم لە شوێنێکی پان لەسەر کێوەکە کە لەژێر تاشەبەردێکی گەورەدا جێگیر بوو دانیشتم و سیگارێکم دووکەڵ کرد و بە ئاسوودەیی ناخ دەستم بە کێشانی کرد و لە هەمان کاتدا لە بارودۆخی خۆم و ڕێگای بەردەم و ئەم ڕوبەڕووبوونەوە سەیرە بیریان قاڵ کردبووم. هێشتا سیگارەکە نەگەشت بۆنیوە. لە لای ڕاستمەوە دەنگێک دەبیسترا وام بزانی کەڵەکێویەکان لێم نزیک دەبنەوە. تفەنگەکەم هەڵگرت و خۆم کێشایە دووە تا ئاژەڵەکان نەترسن و 1-2 خولەک تێپەڕی. دەنگەکە نزیک و نزیکتر دەبوو. سەرنجام هەستم کرد دەنگی پێی مرۆڤە. لەم کاتەدا سینگوالام بینی دەم بە بزە لێم نزیک دەبێتەوە. نازانم بۆ ببینینی ئەو لە جیاتی ئەوەی خۆشحاڵ بم دەترسام. بێ ئیرادە لێدانی دڵم بەرز بوویەوە و ڕەنگم گۆڕا. نەم دەزانی چی بڵێم. دەمویست لەلایەکی ترەوە ڕابکەم و خۆم بگەێنمە کەسانی تر، بەڵام ئەم کارە پەسەند نەبوو. دڵم دا بە دەریا و دانیشتمەوە و دەستم بە دووکەڵکردنی پاشماوەی سیگارەکەم کرد. سینگوالا نزیک بوویەوە وتی بەڕێز ئەمریکایی کالووی لە ئێوە تووڕەیە. بە ترس و سەرسوڕمانەوە پرسییم بۆ لەبەر چی؟ ئەو پێکەنی وتی
ئێستا تێدەگەن من لەدەست ئەم شێتە چی دەکێشم و چی خوێناوێک دەخۆمەوە. ئەمە وەڵامی پرسیاری من نەبوو، لەلایەکی تر پەیوەندی بە منەوە نەبوو، بۆیە دووبارە پرسییم بۆ لێم تووڕەیە. وەڵامی دایەوە لێرە باوە کاتی ڕاو سەرەتا ئەو کەسەی گەورەترە تەقە دەکات و دواتر ئەگەر ڕێگەیدا ئەوانی تر تەقە دەکەن. ئێوە ئەم ڕێزەتان لێو نەگرت و زۆر تووڕەیە. من بەڕاستی تووڕە و لە هەمان کاتا ترسا بووم و دەمویست بڵێم مەگەر من نۆکەری ئەوم، بەڵام نەموت، تەنیا بێدەنگ بووم. سنگوالا لام دانیشت، تفەنگەکەی لەسەر زەوی دانا و قاچی ڕاکێشا. لەوێ کە بێجگە من و ئەو کەسی تری دێنەبوو بە جوانی لێی ورد بوومەوە. بەڕاستی جوان و ئەندامڕێک بوو، چاوی شین، قشی خورمایی و برۆ و پرژانگی ڕەش بوو. ڕەنگم پەڕا بوو، نەمدەزانی ئەم ڕەنگ پەڕانە لە ترسی تووڕەیی کالوویە یان لە تەنیابوون لەگەڵ سنگوالا لە سوچێکی چۆڵی کوێستان. هەرچی بوو ڕەنگ پەڕانی من سەرنجی سنگوالای ڕاکێشا و دوای ئەوەی چەند ساتێک بە چاوە جوان و خمارەکانی لە منی ڕوانی وتی بۆ ڕەنگت پەڕاوە؟ لە کالووی دەترسی یا منت خۆش دەوێت؟ لە پرسیارەکەی پشتم لەرزی، چۆن فکرەکانمی خوێندەوە. پرسیارێک ئەو لێی کردم هەمان شت بوو کە من بیرم لێ دەکردەوە، نەمدەزانی چی وەڵام بدەمەوە. بە هەمان ڕەنگ پەڕاوی چاوم تێبڕی و بە ناڕەحەتی وتم هیچ کام. ئەو ژنێکی وحشی و سەرکێش و کوێستانی بوو. کاتێک ئەم وەڵاممدایەوە هەستم کرد تووڕە دەبێت و چەند سرم سوڕما کە بینیم بەدەنگی بەرز پێ دەکەنێت. پاکەتە سیگارەکەی لێسەندم، سیگارێکی ئاگردا مژێکی توندی لێدا وتی درۆ دەکەیت، هەم لە کالووی دەترسی و هەم منت خۆش دەوێت. ئەو نهێنیەکانی دڵمی هێنایە سەر زمان و سیر ئەوە بوو بێشەرم و بێپەردە قسەی دەکرد. ئەو ڕاستی دەوت، چونکە من هەم لە کالووی دەترسام و هەم سنگوالام خۆش دەویست. بۆ خۆم هەڵخەڵەتێنم، ئەگەر ئاواژنێک لە ئەمریکادا ڕوبەڕووم ببوایەتەوە عاشقی نەدەبووم و دڵ و دینم پێ نەدەدۆڕاند؟ بۆنا لەگەڵ ئەوەشدا ڕوخسارم گرش کرد و وەڵامم نەدایەوە. مژێکی تری لە سیگارەکەی دا و سەری خۆی لە من نزیک کردەوە وتی گوێ بگرە، سەیری چاوەکانم بکە تا نەتوانیت درۆ بکەیت. کە من ڕووم تێ نەکرد، دەستی هێنایە پێش و بە پەنجە ناسکەکانی چەناگەمی گرت و ڕووی کردمە خۆی و وتی سەیری چاوەکانم بکە. دەلەرزیم و حاڵەتێکی سیر تا ئەو ساتە بۆم کەمیۆنە بوو، هەموو جەستەمی گراوی کرد. ئەم گەرمیە کاتێک زیاتر بوو کە لە ناو چاوەشین و جوانەکانیدا نقم بووم. ئەو وتی ئەگەر منت خۆش دەوێت لە کالووی مەترسە، گوێ بگرە تۆ یەکەم پیاوی لە یەکەم ڕوبەڕووبوونەوەدا دڵمت لەرزاند. زیاتر لە 40 کەس لە ڕێگای عاشقی مندا کوژراون کە بەلایانی کەم 15یان کالووی کشتوویەتی، بەڵام تۆ ئەگەر منت خۆش ئەوێت لە کالووی مەترسە، چونکە ئەو لە دەستمدا وەک مۆمێک وایە، گەرمی دەکەم نەرمی دەکەم و بە هەر شێوەیەک بمەوێت دەری دێنم. تێگەشتیت؟ سەیری چاوەکانم بکە و ڕاستی بڵێ. ئەو ئەم قسانەی دەکرد و منیش دەمویست باوەڕ بە قسەکانی بکەم، بەڵام چونکە خۆم پیاوم دەمزانی بە بێترس ناکرێت لەگەڵ بوونەوەرێکی وحشی و خوێنخۆردا گاڵتە بکرێت. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی پێنجەم. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی شەشەم لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 52. لەو کاتەی لە چاوەکانی سینگوالام دەڕوانی و جەستەم دەلەرزی، ئارەزوم دەکرد خۆزگە دەمتوانی بەبێ ترس خۆشم بوێت، بەڵام لە کالووی دەترسام. 1-2 سات بە بێدەنگی تێپەڕی و خۆیشم نەمزانی چی بوو کە بەبێ ئیرادە دەستیم لە دەستم گرت و وتم ئاخ سینگوالا، تۆ شێتم دەکەیت، ناتوانم ڕازی بم بەوەی هەرچی دەیڵێیت ڕاستە. هەڵبەت تۆ درۆ ناکەیت، بەڵام چی؟ یەک گوشە وەڵام بدەرەوە، کارەکانی تر لە ئەستۆی خۆم. چ وەڵامێکت دەوێت؟ دی بگەیت کە من تۆم خۆش دەوێت یان نا؟ ئەگەر مەبەستدەوەیە ناتوانم درۆت لەگەڵدا بکەم. بەڵێ تۆم خۆش دەوێت. سینگوالا هیچی نەوت، تەنیا بینیم چاوەکانی لە شادمانیدا پڕ بوون لە فرمەیسک. نەمزانی چەند خولەک و چۆن تێپەڕی. لە هەموو دنیا ئاسوودە و تەنانەت خۆیشم لەبیر کرده بوو کە ئەکتۆبەر دەنگی پێویسترا. هەردووکمان لە شوێنەکەماندا هەستین. من شڵەژا و پەرێشان بووم و نەمدەزانی چی بکەم، چونکە دڵنیا بووم دەنگی پێی کالوویە. ئەگەرەو ئێمەی لێرە پێکەوە دەدی و چەند قونچکەی جگەرەی دەبینی، دەست بەجێ منی دەکۆشت. نازانم چی لە سینگوالا دەکات، بەڵام کاری من تەواو بوو. چی بکەم؟ نزیک بوو لە ترسالەکی و لە بەرزایی 1000 مەتریەوە بکەومە خوار. کتۆپەر سینگوالا فریای ڕۆحی پەرێشانم کەوت. خێرا دەستی لە ملم ئاڵاند و
تفەنگەکەی وەک داردەستێک گرتە دەست و لە کاتێکدا پاڵی بە من دابوویەوە و تفەنگەکەی وەک داردەست بەکاردێنە و لەو کاتەی کالویی لە پشتا شەبەرد وەک هێرشێکی تووڕە دەرکەوت قاچێکی بەرز کردەوە و دەستی بەناڵاندن کرد. ئاخ ئاخ قاچم شکاوە. کالویی تۆ لەکوێیت؟ ئەم پیاوە داماوە هیلاک بووە. من دەلەرزیم، نازانم چۆن باسی ترس و لەرزی خۆم کەم تا خوێنەران تێبگەن چه حاڵێکم هەبووە. ڕەنگە گەر باشترین و شەو ڕستا بۆ باسکردنی ئەم حاڵەتە بەکار بەرم نەتوانم لە ئەستۆدەی بەربم. هەرکەس دەبێت یەک جار بکەوێتە بارودۆخێکی هاوشێوە تا بزانێت من لەو کاتەدا چیم بەسەر هات. سینگوالا لە دوایین ساتدا پشتی بە مەکری ژنانە بەست. ئەم گەمەی دەست پێ کرد و گەمەیەکی زۆر چاک بوو. جگەلەوە ئەگەری نەبوو بیانوێکی تر درەنگکردنی ئێمە لە گەڕانەوە و لای یەکبوون بەڵگەدار بکات. زۆر باش سینگوالا ئەم فێڵەی بەکارهێنا، بەڵام ئەگەر کالویی باوەڕ نەکات چی دەبێت؟ ترسی من لەوە بەڕێکەوت لە ساتی یەکەم کالویی بەدگومان بوو. چەند چرکەیەک وەستا لە هەردووکمانی ڕوانی، چاوی وەک چاوی گورگ بوو. بینیوتانە لە شەوێکی تاریک و سارد و سووتێنەری زستان لە ناوەڕاستی بیابان چاوی گورگ چۆن دەدرەوشێتەوە و نور دەدات؟ چ کاریگەریەکی هەیە و چۆن کاریکاتێریەک لە سەر بینەر جێدێڵێت؟ چاوی کالویش لەو کاتەدا بە هەمان شێوە دەدرەوشانەوە و وەک نێزەری ژاراوی لە دڵ و گیانی من ڕۆدەچوو. دەلەرزیم و بە خۆشحاڵیەوە لەرزینی ئەژنۆکانی من کەمێک گومانی ئەوی کەم کردەوە، چونکە وای دەزانی لەبەر هیلاکی زۆر قاچ و ئەژنۆکانم دەلەرزین. کالویی هێشتا زەق زەق لە ئێمەی دەڕوانی، زیاتر لە چەند چرکەیەک سەیری نەکردین. بەڵام بۆ من چەند ساڵ بوو. سینگوالا هەستی بە گومانی ئەو کرد، مەکری ژنانەی گەیاندە ترۆبک و خۆی خستە سەرزەوی و قۆڕەقۆڕ دەستی بە گریان کرد. دەنکەڕوونەکانی فرمێسک لە چاوە جوانەکانی جیا دەبوونەوە و لەسەر کۆڵمەکانی تلیان دەخوارد. لەم کاتەدا سینگوالا خۆی لەناو خۆڵدا خستە بوو، دەگریا و قاچی خۆی بەرز کردبوویەوە. بەدەم ناڵەوە وتی: ئاخ کالویی، چەندە بێڕەحەم بوویت، بۆ یارمەتیم نادەیت؟ ئەم پیاوە هیلاک بووە، زووکە، خێراکە. کالویی یەکسەر هەرچی گومانی هەبوو فڕیدا، هاتە پێش. تفەنگەکەی دایە دەستم و خۆی سینگوالای خستە سەر دوو دەست و بەڕێکەوت و منیش بەدوایاندا بە دووری دوو هەنگاو بەڕێکەوتم. کالویی وەگەوەی بێچوە پشیلەیەکی لە باوەش گرت بێت دەڕۆیشت و سەر و لێژی تند و مەترسیداری کێوی دەبڕی و بەجێی دەهێشت. دەبوایە بگەیشتینایە تەلووتکە و لەوێوە سەر و خوار بووینایەتەوە بۆ کانی. سینگوالا سەری و خۆی لە سەر بازوی ڕاستی کالویی هێنا بۆ دواوە دەگریا، بەڵام کاتێک لە چاوەکانی مڕوانی بەنیگا بە من پێدەکەنێت و کاتێک من لە هەموو ئەو زیرەکی و وشیاریەی ئەو سرم سۆڕما بوو پێکەنیم و چاوێکی داگرت و بێدەنگی کردم. سینگوالا بە سوودەیی تەواو لەسەر دەستی کالویی خەوتە بوو، سەر و لێژی کێوی بێدژواری بڕی. من لەو هەموو لێزانیەی بەکاربردنی مەکرد سرم سۆڕما بوو، بەڵام سەر سۆڕمانم زیاتر بوو کاتێک بینیم سینگوالا بە هێواشی لە پشت سەری کالویی دەستی خۆی بۆ من کردەوە و من لەبەری دەستیدا دوو قونچکەی سیگارەکەم دی. تازە تێگەیشتم بۆ سینگوالا لەوێ خۆیدا بارزدا و گریانی ئەو بۆ باوەڕهێنانی کالویی و خۆبارزدانی بە مەبەستی هەڵگرتنەوەی قونچکەی سیگارەکان بووە. ئەگەر کالویی قونچکە سیگارەکانی لەوێ دەبینی بە هیچ جۆرێک بەتایبەت لە من خۆش نەدەبوو، دەست بەجێ دڵمی بە خەنجەرەکە کون دەکرد. لە مەترسیەکی گەورە ڕزگار بووم و لە شکرانەیەم ڕووداوە کە بە خێرگوزەرا سوێندم خوارد لەمە بە دواگاداری خۆم بم و تا ڕۆژێک لای ئەوانم ڕووی خۆش نیشانی سینگوالا نەدەم، ڕەنگا و چاو لە من بپۆشێت. بەڵام ئەمە ئەگەری بوو. چەند خولەک دواتر گەیشتینە سەرکانی کە بابی کەڵە کێوی و شەرابمان خوارد و بەڕێکەوتین. کاتی خواردن من و کالوی و یوری قسەمان دەکرد، پێدەکەنین، بەڵام هەوڵم دەدا سەیری سینگوالا نەکەم. ئەو تووڕە دەهاتە بەرچاو، لەوەی من لە یەک دوو کاتژمێری ڕابردوودا قسەم لەگەڵدا نەکردبوو، بەدرۆ لە حاڵیم نەپرسی بوو. تووڕە بوو، بە تووڕەیی پاڵی بە تفەنگەکەی دابوو، بە ڕێگادا دەڕۆشت و وای نیشان دەدا کە کوترانی مەچەکی پێی بەڕۆیشتن و گەرمکردن نەرم کردووە و ئازارەکەی لادەبات. کاتێ بەڕێکەوتین کالویی لەسەر زیندای نیشاند و
یوری ڕاستپارد ئاگاداری ئەسپەکەی بێت. ڕێپێوانی ئێمە تا نزیک ئێوارێ و کاتێک زەردی خۆر لە سەر بەرزترین خاڵی کێوە دیارنەما لە دوور ڕووناکی چرایەک کە لەسەر کێوەکە دەهاتە بەرچاو و چارەکێک دواتر بەدێ کە ماڵێکی داری کوێستانی تا ڕادەیەک گەورە بوو گەشتین. کالووی سەرەتا ماڵەکەی خۆی نیشانداین. ماڵێک بوو لە دار و بەر دروستکرا بوو. دوو ژوور و ئەمبارێک بوو، بەڵام ژوورەکان دەرگایان نەبوو، بە پەردە لە یەکتر جیاکرابوونەوە. کالووی یەکێک لە ژوورەکانی دا بە من کە لە ماوەی مانەوەی 3 تا 4 ڕۆژیماندا لەوێ بژیم. من لێم پرسی کەواتە یوری دێتە لای من. کالووی وتی ئەو دەڕواتە لای پیاوانی من و تازە تێگەیشتم کە لە پشت تەپۆڵکەکە خانووی تریش هەیە کە 11 پیاوەکەی ئەو کە بەگشتی لە دزە خوێنخۆرە ناودارەکانن لەو خانوانەدا ژیان دەکەن. بێجگە لەو خانوانە ئەمبارێکی گەورەیان لەوێ دروست کرده بوو کە دەستکەوت و تاڵانیەکانیان تیادا دەناو. لەبەرەوەی لە ناویاندا ئاسایش و هاوڕێیەتی تەواو جێگیر بوو بۆ ئەمبارەکە کە زیاتر لە 1 ملیۆن دۆلار شتی بە نرخی تیاکەڵەکە کرابوو دەرگایان دروست نەکردەبوو. ئەمەش یەکێک لەو شتە سەرسوڕهێنەرانەی کە دزەکان لە ناو خۆیاندا ئارەزوومەندی ئاسایشن و ڕێزی لێدەگرن. من بە بیانووی ماندووی مۆڵەتم وەرگر بخەوم، بەڵام کالووی وتی زوو هەستە و لە جەژنی ئەم شەوی ئێمەدا بەشداری بکە. هاوڕێکان کۆ دەبنەوە و شەراب دەخۆن و بەیانی زوو بۆ ئەنجامدانی کار دەڕۆن تا هەفتە تا 10 ڕۆژی تر ناگەڕێنەوە. تەنیا کاتێک دەگەڕێنەوە کە پارە و سامانی زۆریان لەگەڵدا بێت. دواتر قاقایەکی بەرزی کێشاوەتی وا دیارە کارمان خراپ نییە، ئەم ئەمبارە کە دەیبینن هی هەمومانە. لەو ئەمبارەدا شتی زۆر هەیە، بەڵام بە هیچ جۆرێک کەڵکی لێوەر ناگیرێت. هەر شتێکی تایە بۆ ڕۆژی تنگانە بەکاردەهێنرێت. من بەسەر سوڕمانەوە پرسییم ڕۆژی تنگانە کامەیە؟ وتی بۆ نمونە یەکێک لە ئێمە دەستگیر دەکرێت، ئەوانی تر دەست بەجێ دەست بە چالاکی دەکەن و ئەوەندە لە سەرمایەی گشتی یانی کەلوپەلی هەنبار خەرج دەکەن، بەرتیل دەدەن، میوانی ڕێک دەخەن و میوانداری ئەفسەر و داوەرەکان دەکەن تا سەرنجام ئەو کەسە کە هاوڕێی ئێمەیە ئازاد دەکرێت، چونکە بەرتیل لە هەموو شوێنێک چەکێکی کاریگەرە. ئێمە هەمیشە لە ئەنجامی کارەکەمان سەرکەوتوین. دوایە موتوێژانە کالووی بەڵێنی لێسەندم پێش نیوە شەو لە خەو هەستم و لەبەرەی ڕابواردنی ئەواندا ئامادە بم. دواتر هاوڕێ لەگەڵ سینگوالا لە ماڵەکە ڕۆیشتنە دەر و لەوێ دوورکەوتنەوە. من وریم ڕاستپارد لەبەردەم دەرگادا بنیشێت و ئاگادار بێت. چاودێریکردنی من هۆیەکی تری جگە لە ترس لە کالووی و دزەکانی تر نەبوو. پەرێشانی خەیاڵی من بۆەوە بوو نەوەک سینگوالا دوای خواردنی چەند پیاڵەیەک شەراب بێت و ڕسوایی بەبار بێنێت و لە ئەنجامدا گیانی من لەدەست بڕوات. یوری بەڵێنی پێدام ئاگادار بێت و ئەگەر سینگوالا لە دوورەوە دەرکەوێت بێدارم کاتەوە. بم دڵنیاییە خەوتم، بەڵام خەوم لێ نەدەکەوت. ترسێکی سیر دەیلەرزاندم. چاوەڕوانی ڕووداوی مەترسیدارمە کرد. لە بیر و دوور و درێژدا نەقوم بووم و بە تێپەڕبوونی کات خولەکەکان و کاتژمێرەکان گوێم نەدەدا. هیلاک نەبووم، پێویستم بە خەویش نەبوو، بەڵام بۆی لەگەڵ سینگوالا نەبم لە مردن ڕزگارم بێت. هیلاکیم کردە بۆ بیان و لە ژوورەکەمدا مامەوە. بێئاگالەوەی بیان و هێنانەوە و مانەوە لە ژوورەکە زیاتر گومانی کالووی دەبزێنێت. نەمزانی یوری خەوتە بوویان بە ئاگایە، بەڵام هەرچی بوو هەستی بە سینگوالان نەکرد و کاتێک ئەوم بینی کار لە کار ترازا بوو. سینگوالا مەست و خەرامان هاتە ژوورە بێدەرگا و پەنجەرەکەی من. بەترسەوە لە شوێنەکەم هەستامەوتم سینگوالا چی دەکەیت؟ زۆر مەترسیدارە. کالووی! سینگوالا وەک شێری مێچکەی مەست کە شێری نێر لە چنگی ڕادەکات و پەنا بۆ قامی شەڵان دەبات خۆی لە من نزیک کردەوەوتی دەترسیت؟ لەکوێ دەترسیت؟ لە کالووی؟ ها؟ ئەو وەک دێوی درەندە وایە، هەیکەلی گەورەیە، بەڵام بێئەندازە خاڵیە و لەسەریشدا مێشکی تەواو بوونی نییە، وەک مناڵ بیرەکاتەوە. خۆ نابێت لەو بترسیت. دواتر تفی دەمی کە لەبەر مەسی زۆر وشک ببوو بە دژواری قوتداوتی گوێ بگرە، مەگەر بەڵێنت پێ نەدام فەرماندارم بکەیت قسە مەکە. لەو ساتانەی کە من و سینگوالا لە تاریکی ژوورەکەمدا سەرقاڵی قسەکردن بووین، کتۆپڕ لە دەرگای دەرەوەی ژوورەکە دەنگی یوری بیسترا. من بە بیستنی ئەم دەنگە کە نیشانەی ڕاگەیاندنی مەترسی بوو وەک تەرەقە لەسەر ئاگر دایدەنێن
لە شوێنەکەم هەستام و هەوڵمدا لە پەنجەرەکە و ڕابکەم، بەڵام لەم کاتەدا دەنگی ترسێنەری کالووی بیسراکەوتی: بەدبەختی خاین، بۆستە، بۆ کوێ دەڕۆیت؟ ئەو ڕۆژە منتان هەڵخەڵەتان، ئێستا چی دەڵێن؟ من لە ترسا لە شوێنەکەی خۆم چەقی بووم و هەرچی چێژم بردبوو وەک دەرزیەک کە لە ژێر نینۆکی دەکەن یان دەری دێنن لە دڵ و جەستە و ڕۆحەم دەرچوو. جێگەی خۆم بە بازارترین پەشیمانیەکانی دەورانی ژیانی مرۆڤ بەخشی. مەرگم لە پێش چاوی خۆم دی و نەمدەوێرا سرم بسوڕێنم. کالووی بە هەمان شێوە کە دەمانچەکەی لە دەستا گرتە بوو بە دەستەکەی تەرشقارتەی لێدا و چرای نەوتی ژوورەکەی داگیرسان. کاتێک ژوورەکە ڕۆشن بوو سینگالام بینی لە ترسا خۆی کۆ کردووەتەوە و توانای هەستان و تەنانەت جوڵانی نییە. لەو کاتەدا بە خۆمم وت ئەم ژنە مەگەرەوە نەبوو کە دەیوت کالووی بووکەڵی دەستی منە؟ ئێستا بۆ وا ترساوە؟ کالووی لە تووڕەیی زۆر ددانەکانی گیر دەکرد. چاوەکانی لە تووڕەیی و مەستی شەراب ببوون بە دوو کاسەی پڕخێن. لەقەیەکی بەهێزی لە قولاپەی سینگوالادا وتی: هەستە بەدبەختی نانەجیب، هەستە، حەیف بۆ خۆم فێڵی تۆم خوارد، هەستە سەرەتا مەرگی خۆشەویستەکەت ببینە و دواتر خۆت وەک سەگ بمرە. سینگوالا هەستا و لە سوچێکی ژوورەکە وەک پەیکەرێک لە مەڕمەڕی سپی وەستا. کالووی ددانەکانی خۆی گیر کرد و خەنجەرەکەی لە کەمەر دەرهێنا و بەرەو لای من هات. تیغی خەنجەر وەک ئاوێنە دەدرەوشایەوە و من بە خۆمم وت: خوایە، من دەبێت لێرەوە لەم خاڵە لە دنیادا بمرم. ئەم تیغەتیژە لە دڵمدا ڕۆچێت. چەند هیوا و ئارەزوو لە دڵمدا هەیە. هەموو ئەم هیوایانە دەبێت لەگەڵ خۆمدا ببەمە گۆڕ. مردن گەشتە بۆ یەک هەنگاوی من و لەو ساتەدا هیچ هیوایەکەم بەڕزگاری نەبوو مەگەرەوەی موعجیزەیەک ڕووی بدایە. ئەویش ئەگەری نەبوو لەم جۆرە ڕووداوە مەترسیدارانەدا موعجیزەیەک ئەویش بروسکە ئاسا دەتوانێت مرۆڤ لە مەترسی مردن ڕزگار بکات. ئایا ئاوا موعجیزەیەک ڕووی دەدا؟ هەرگیز. ڕزگاری تەنیا یەک ساتی کورد منی بەخۆیەوە سەرقاڵ کرد و زۆر زوو لێی هیوا بڕاو بووم، چونکە کالووی وەک ئاژەڵێکی دڕەندە نزیک دەبوویەوە و منیش هەنگاو دەڕۆشتمە دوا. ئارەزومەند بووم کالووی کەمێک عاقڵتر بووایە و ڕاستیەکەی لە زمانی منەوە دەبیست و داوەری دەکرد و ڕازی دەبوو. ئەمە گەورەترین بەختەوەری من بوو. بەڵام بەداخەوە کالووی پیاوی قسە نەبوو. ئەگەر قسەی شم بکردایە ئەو نەیدەبیست. بە گولە زیاتر وەڵامی نەدەدایەوە. چاوی بڕێ بۆ دەستی کالووی، چونکە چاوەڕوانی ئەوە بوو دەستی بباتە سەر و دەمانچە کەمەریەکەی خۆی دەربێنێت و سینەی و دڵی من کون بکات. ئەم چاوەڕوانیە زۆری نەخایاند و دەستی کالووی هاتە سەر و دەستکی سیلاحەکەی گرت. زمانم لە ترسا وەستا بوو. ئەو کاتەی بەرانبەرم وەستا و ویستی بمکوژێت، هەزاران دیمەن لەبەر چاومدا وێنەکران. گۆڕی خۆم دەبینی کە لەم کوێستانە دوورەدایە و دەستی من لە گۆڕەکە هاتووەتە دەرۆ لە ڕێبواران لەو خەڵکانی وەک کالووی ویژدان و عەقڵیان نییە دەپارێتەوە کە پەیامەکەم بگەیەنە دایکم. بەڕاستی گۆڕی خۆم بە چاوی خۆم دەبینی، بە تایبەت دەستم کە لە گۆڕەکە هاتبووە دەر. ئەولاتر خۆم بەرزگار بوو دەهاتە بەرچاو. چەندە بەختەوەر بووم لەم مەترسی ڕزگارم ببوو لەگەڵ سینگوالا ڕامان دەکرد. لەو کاتەدا خۆم سەرکۆنە دەکرد و بە خۆمم دەوت: ئەی بەدبەخت، ئێستاش سینگوالا لەبیر ناکەیت، وازی لێبێنە. هەموویم دیمەن و بیرانە بە خێرایی بروسکە و تەنیا چەند ساتێکی زۆر کورد مێشکی منیان سەرقاڵ کرد و بە خێرایی لەناو چوون، چونکە مەرگ نزیک ببوویەوە. دەنگی وەحشیانەی کالووی دەبیسترا کە دەیوت: بەدبەخت، خیانەت لە من دەکەیت و هاوسەرەکەم هەڵدەخەڵەتێنی، دەتوانی حاشای لێ بکەیت؟ دەنگی کالووی بەڕاستی ترس و ئەنگێز بوو. دەبوایە دوایین وزەی بەرگری لە من بسەندایە. بەڵام نازانم چی بوو، چه کاریگەریەکی بوو لە خۆمدا هەستم بە ئازایەتی کرد و بڕیارمدا لانی کەم بە زمان بەرگری لە خۆم بکەم. پێشەوەی دەمم بۆ قسەکردن بکەمەوە دەنگی سینگوالا دەبیسترا کە دەیوت: گوێ دەگریت؟ باوەڕ بە قسەی من دەکەیت؟ خەفە بە خاین، بێدەنگ بە بێ حەیە. دواتر قاچی بەرز کردەوە کە لەقەیەکی بەهێز لە ئەسکی سینگوالا کە هێشتا لەسەر زەوی بوو بدات. بەڵام قاچی خۆی لەسەر سکی ئەو ژنە جوانە نەهێنایە خوار و بە هێواشی لە جێگای خۆی داینایەوە و سەرنجی بۆ لای من ڕاکێشایەوە. بەم جوڵەیە تێگەیشتم لەگەڵ ئەمەشدا کالووی سینگوالای خۆش دەوێت و هێشتا قسەی دەتوانێت کاریگەر بێت. دووبارە دەنگی سینگوالا دەبیسترا کە دەیگوت:
تو دەتوانیت هێشتا باوەڕت بە قسەکانی من هەبێت چونکە ناتوانیت حاشات لەوە بێت کە هێشتا خۆشم دەوێت. کالووی ئەم جارەش قیژاندی بەڵام دەنگی لەسەر خۆتر لە جاری پێشوو بوو. سینگوالا وەگەوەی ڕووداوێکی گرنگ ڕووی نەدابێ بارامی تەواو لەسەر زەوی ڕاکشاوتی بقیژێنە دەتوانیت لە منیش بیت بەڵام دەبێت گوێ لە قسەکانم بگریت. دواتر بێەوەی چاوەڕوانی ڕەزامەندی کالووی بێتوتی ئەو بێگوناحە تاوانی منە جیاواز لەوەیش ئەوەندە نییە لای تۆ هاتووم. دەتوانیت بیر بکەیتەوە لەم ماوەکەمەدا خیانەتم لێ کرد بێتیت؟ بەڵێ قسە بکە لەدە چرکە یەک خولەک شیاوی ڕازی بوونە هیچ پیاوێک باوەڕ دەکات مەگەرەوەی وەک تۆ مەستیا شێت بێت. قسەکانی سینگوالا کەمێک لە توندی و تووڕەیی کالووی کەم کردەوە و لە ئەنجامدا کالووی دەمانچەکەی خستەوە بەرگەکەی. لەم کاتەدا سینگوالا بە زمانی ناوچەی وتی من نەبەستم هەیە تۆ چەندە ئەحمەقیت. کالووی بە خێرایی پرسی چ نەبەستێکت هەیە درۆ دەکەیت؟ کالووی وای دەزانی من لە زمانی ئەوان نازانم و لەم بابەتە شادمان بوو بەڵام سینگوالا لە ڕووی چرچەکانی ناوچاوم کە کەمکەم دەکرایەوە تێگەیشت کە من لە زمانی ئەوان تێدەگەم. کالووی بە زمانی خۆیان وتی تۆ دەتەوێت هەڵم خەڵەتێنیت؟ سینگوالا تەکانێکی بەخۆیدا لە شوێنەکەی هەستا وتی بووە تا ئێستا هەڵم خەڵەتان دەبێتی؟ دەزانی چییە؟ گەنج لە ئارادایە دەبێت بە فێڵ قسەی لێ بکێشیتەوە. ئەم درۆ سیر و پێکەنی ناویە. سینگوالا بە کەڵە گوەرگرتن لە خاڵی لاوازی کالووی دروستی کرد و وتی وا سەریشی گرت چونکە کالووی بێدرەنگ بزەیەکی گرت و وتی ئەگەر درۆت کردبێت من بکوژە و ئەم ئەمریکای ئەحمەقەش وەک سەگ بکوژە. سینگوالا بۆی بابەتەکە بە ئاسایی لە قەڵەم بدات درۆی کرد و جنێویشی بە مندا و چەند جار منی بە ئەحمەق و بەدبەخت ناوزەندە کرد بەڵام من بەڕووی خۆمدا نەیەنا کە لە زمانیان تێدەگەم. جیاواز لەوەش هەرچی دەوت لە مردن باشتر بوو. کالووی ساتێک بیری کردەوە و دواتر زەق لە چاوەکانی منی دەڕوانی و ئەو ساوتی من دەبێت لەم گەنجە تۆڵە بستێنمەوە هەرچی دوت قبول بەڵام دەبێت قامچی لەدەم. گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی خوێندنەوەی بەشی 6 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن. بۆ بەشی 7 دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی حوتەم لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 6. من دەبێت لەم گەنجە تۆڵە بستێنمەوە هەرچی دوت قبول بەڵام دەبێت قامچی لێدەم. سینگوالا فکری کرد و هەڵی سەنگاند و وەڵامی دایەوە. من بەبەستەکەی لەو وەڵامی دایەوە تێگەیشتم. ئەو لای خۆی وادانەبوو کالووی بۆیە باسی قامچی لێدان دەکات کە لە ڕاستی حەزی سینگوالا بەرامبەر بە من ئاگادار بێت. ئاساییە کە هیچ ژنێک ئامادە نییە خۆشەویستەکەی قامچی و تیهەڵتان بخوات. کالوویش دەیویست تێبگات ئایا سینگوالا بەرگری لە من دەکات یان نە. سینگوالا نیگایەکی پڕمانای لە من کرد و لە کاتێکدا شانەکانی خۆی بە نیشانەی گوێنەدان بەرز کردەوە وتی لێرە قامچی بۆ ئەمریکایە بەرەڵاو خۆشڕابێرەکان پێویستە ئەو دەبێت تامی قامچی کالووی بچێژێت. من بێ ئەوەی قیافەی خۆم لە بیستنی ئەم بابەتە ترس و ئەنگێزانە بگۆڕم گوێم لێ دەگرتن و هەوڵم دەدا تا ئەو شوێنەی دەکرێت گوێ پێ نەدەم. کالووی دوای بیستنی وەڵامی سینگوالا قانع نەبوو بۆ ئەوەی لە کردەوەدا ڕاستی و دروستی بۆ بسەلمێنێت دەستوریدا قامچی بێنن. دەستوری هێنانی قامچی بە ئینگلیزی و بە تایبەت بە جۆرێک گوتی من بترسم و ناڕەحەت بە میوری داما و کە چەند لەقەیەکی بەهێز بەرسەری کەوتبوو لە ڕێڕەوەکەدا کەوتبوو دەیناڵاند. یەکێکی تر لە دزەکان قامچیەکی بەرز کە 3 مەتر درێژی بوو وەک مەر لە بازی خۆی ئاڵاندە بوو هاتە سەرسەری من. سینگوالا لەولاوە وەستا بوو پێدەکەنی. من تێگەیشتم ناخی چەند پەرێشانە. لەو دوو دانیشتنەدا و لە هەر دانیشتنێک 2-3 خولەک وتوێژ لەگەڵ سینگوالا تێگەیشتم کە منی خۆش دەوێت. بۆیە ئێستا کە دەبینێ بێبەزەییانە قامچیم لێ دەدەن ناڕەحەت دەبوو بەڵام بەڕووی خۆیدا نەدەهێنا و پێدەکەنی. قامچی خواردنی من دەستی پێ کرد. کالووی لەولا وەستا بوو دەستی لە کەمەردا بوو سەیری منی دەکرد. دزەکانی تریژ لە من کۆبووبوونەوە و سەیری قامچی خواردنی منیان دەکرد. قامچی لێدان لەناو ئەواندا ڕێوڕسمی تایبەتی هەیە. بە هەر قامچیەک کە بەر پشتی من دەکەوت و وەک برینی شمشێر پشت و گۆشتی جەستەمی دەدڕی و ئاگیری دەدا ئەوان پێکەوە دەیانوت ئاهو. ئەم ئاها دەنگێکی تایبەت بوو کە قامچی وەشێن لێدانەکانی خۆی بەپێی ئەو ئاوازە ڕێک دەخست.
لەلایەکی تر تا کاتێک کالوی دەستی لە کەمەردا بوو لێیان دەدام و تەنیا کاتێک دەستی لە کەمەری هەڵگرتایە لێدانی من کۆتایی دەهات. ئەمانە بابەتێک بوون دواتر یوری بۆی باس کردم. بەرگەی ئازاری قامچیەکانی سەرەتام گرت بەڵام قامچی پێنجەم و شەشەم بەڕاستی بێزارکەر بوو، نزیک بوو بقیژێنم و بپاڕێمەوە. زۆرم لە خۆم کرد نەناڵێنم، بەڵام ئازار ئەوەندە زۆر بوو تاقەتمی دەکوشت. جارێک سرم بەرز کردەوە و بەڕێکەوت چاو بە ڕوخساری سینگوالا کەوت. ئەو بەجوڵەیەکی خێرایی لێ و چاو تێیگەیاندم دەبێت خۆراگری بکەم و ئەگەر نیگای ئەو بەو شێوەیە کاریگەری لەسرمدا نەنایە ڕەنگە بمناڵاندایە و بپاڕامایەتەوە. قامچی لەسەر گۆشتی جەستەمدا دەنیشت و لە شوێنەکەی خوێن دەهاتە دەر. بە جوانی هەستم بە دڵۆپە گەرمەکانی خوێن دەکرد کە لە پشت سینەمەوە دەهاتە دەر. تا 32 قامچیم بیرە و دواتر نەمزانی چی بوو. کەم کەم دنیا بە دەوری سرم دەسوڕا، بەرچاوم تاریک بوو لە هۆش خۆم چووم. کاتێک چاوم کردەوە خۆم لە ئاخوری ئەسپەکان بینی، لەولا ئەسپەکانیان بەستە بوویەوە و لەم لا منیان لەسەر تەختەیەکی پان و بەجەستەیەکی بریندار فڕێدا بوو ڕۆیشتبوون. بە خۆشحاڵیەوە یوری لام بوو، لەگەڵ ئەوەی خۆی لە ئازاری لەقەکانی کالوی دەیناڵاند و نەی دەتوانی بە جوانی دەست و قاچی بجوڵێنێت، دەست و قاچی منی دەشێلا تا بێمەوە هۆش. یوری بە بڕێک ئاو کە لە ناو سەتڵی ئەسپەکاندا بوو برینەکانی پشت و سینەی شۆردم. دواتر کراسەکەی خۆی دڕاند و برینەکانی بەست. لەگەڵ ئەوەی ئاوی سەتڵەکە پیس و پارچەیەکی وشکی بێدەرمان و چەوری لەسەر برینەکانم بەسترا بوو، کەمێک لە توندی ئازار و سوتانەکەی کەم کردەوە و چەند خولەکێک ئاسوودە خەوتم. لێرەشدا یوری ئەو پەڕی خۆشەویستی لەگەڵ دانواندم سەرمی لەسەر ئەژنۆی دانا تا ژێرسەرم نەرم بێت و بتوانم بخەوم. ئەو شەوە تێپەڕی بەیانی کالوی خۆی هات و وتی: ئامادە بە، دەمەوێت لەدارت بدەم، خیانەتی تۆ بۆ من سەلمێنراوە. ئەو ڕۆشت. دوای ڕۆشتنی ئەو بڕێک گۆشتی کوڵاو و نانیان بە من و یوری دا و لەسەر پەینەکان وێڵیان کردین و ڕۆیشتن. یوری بەڕووی کراوەی خۆی بەمنی وت: کالوی دوێنە شەوچاوی لە تاوانەکان پۆشی، بەڵام ئەمڕۆ کەسانی تر دەیبزوێنن، ئەم بزواندنەش بێمەترسی نییە، دەبێت کارێک بکەین. چی دەتوانین بکەین؟ فەرار. لەبارەی چۆنێتی هەڵاتن و چۆنێتی ئەنجامدان و چۆنیەتی ڕاکردن و دوورکەوتنەوە لەوێ من و یوری زۆرمان قسە کرد و کە بینیمان بەبێ سیلاح و پارە و شتە پێویستیەکانی تر ئەگەری ڕاکردنمان نییە، کاتی شەو کۆتاییمان بە وتوێژەکانمان هێنا. کاتێک هەوا تاریک بوو جارێکی تر دەنگی قیژە و پێکەنینی مەستانەی کالوی و هاوڕێکانی دەبیسترا. یوری لای پەنجەرەی تەویلەکە وەستا بوو سەیری دەرەوەی دەکرد و لەم کاتەدا بەپەلە هاتە لای من و وتی: گەورم ئەوان سەرقاڵی بەرزکردنەوەی دارەکانن. من بە یارمەتی یوری لە شوێنەکەی خۆمدا هەستام، خۆم گەیاندە پەنجەرەکە و سەیری دەرەوەم کرد. لەو پەڕی سەسوورماندا بینیم دواداریان لای یەک حەواداوە و لەو کاتەدا تەنافەکانی بەهێز دەکەن و گرەی لێدەدەن. بەبینینی ئەم دیمەنە نزیک بوو بێهۆش ببمەوە، بەڵام یوری ژێر بازوەکانی گرتم و هەردووکمان لەسەر زەوی دانیشتین و کەوتینە بیرکردنەوە. بێدەنگی و تاریکی هەموو شوێنێکی داگرتە بوو. لە ناکاو هەستم کرد کەسێک لە پەنجەرەی تەویلەکە پەڕیە ناوە و هەردووکمان ترساین و لە شوێنەکەماندا هەستاین. بەڵام تازە هاتوو کێشان خۆی گەیاندە ئێمە وتی: مەترسن، بێدەنگ بن. ئەمە دەنگی سینگوالا بوو. سینگوالا بێ ئەوەی قسەمان لەگەڵدا بکات لە تاریکی شەودا سەرقاڵی زینکردنی ئەسپەکان بوو. دوای ئەوەی بە خێرایی 2 ئەسپی زین کرد وتی: 2 تفەنگ و کەلوپەلی پێویستم لە پشت ئەو تەپۆڵکەی کە لای خۆر ئاوایە داناوە. خێرا سوار بن و ڕاکەن و دوای گەیشتن بە تەپۆڵکە تفەنگ و کەلوپەلەکانی سەفەر هەڵبگرن و بەرەو باشووری خۆر هەڵات بڕۆن، شەو بڕۆن و ڕۆژ بحەوێنەوە. خێراکەن. من لەو کاتەی کە لە سینگوالا زیاد لە ڕادەت و ڕەبووبووم و هەموو ئەو بەدبەختیانم بە عەشق یان هەوەسە شێتەکانی ئەو دەزانی، دەستخۆشیم لە ئازایەتی و لە خۆبردنی ئەو کرد. دڵنیا بووم کالوی بەرامبەر بە سینگوالا سەختگیریەکی ئاسایی هەبووە. ئێستا سینگوالا خۆی بە ئێمە گەیاندووە و هۆکارەکانی ڕاکردنمانی ئامادە کردووە. ئاشکرایە ئەم کارانەی ئازادانە ئەنجام نەداوە و لای مێردەکەی ڕای کردووە و گیانی خۆی خستۆتە مەترسیەوە تا هۆکارەکانی ڕزگاری ئێمە ئامادە بکات. سینگوالا پەلەی بوو کە ئێمە زووتر سوار بین و لەوێ دوور بکەوینەوە، بەڵام دەمویست دووربینی وێنەگرتن و تفەنگ و کەرەستەکانی ترم لەگەڵ خۆمدا ببەم. لەوێ دوورکەوتینەوە گەیشتینە تەپۆڵکەکە. یوری شتەکانی دۆزیەوە و یەکێک لە تفەنگەکانیدا بە من و تفەنگێکی تری کردە شانی خۆی. دوای ئەوە بوخچەیەک کەما بوو کردیە قۆڵی وەک هەڵۆ پەڕیە سەر ئەسپەکە و بێ ئەوەی قسەم لەگەڵدا بکات بەڕێکەوت. ئەگەر بە هەمان شێوە کە ئەم مەودایەمان بڕی بوو بە ئەسب غارمان بدایە ئارەقمان نەدەکردەوە، بەڵام بەدبەختانە ئەو چەند ساتە وەستان بۆ هەڵگرتنی تفەنگ و پێویستیەکانی تر بۆ هۆی ئارەقێکی سارد کراسە دراوەکەم بە پشت و سکمەوە بلیکێت. دڵۆپە سوێر و تاڵەکانی ئارەق وەک ئاو خوێ کە لە برینی بسون ئەڕۆیشتە ناو قڵشە خوێناویەکان کە قامچی لە پشت و سکی مندا دروستیان کردبوو دەیسوتانەوە. چ سوتانێکی گیانبڕ و کوژەر! هێشتا ئەو هەموو ئازار و بەدبەختیم لەبیر نەکردووە و ساڵانیش لە یادی ناکەم.
مرۆڤ دەبێت گیرۆدەی ئاوا حاڵەتێک بێت تا بزانێت بەدبەختی ئێمە چەندە گەورە و لە پێش خراپتر سوتانەوەی برینەکانی من تا چەندە گیان بڕ و بێزارکەر بوو. شوێنەواری قامچی و برینە خوێناویەکانی پشتم ئەوەندە دەسوتا دەمویست بقیژێنم و خۆم لەسەر ئەسپەکە فڕێدەم و پشت و سکم لە خۆڵی بیابان بسووم. ڕەنگە کەمێک ئارام ببمەوە، بەڵام چۆن شتیوە ئەگەری هەبوو لەو پێش گرنگتر لەکوێوە بزانم باشتر دەبوو دڵم ئۆقرەی دەگرت. ئەسب لە تاریکیدا دەڕۆیشتە پێش و منیش لەسەری دەمناڵاند. یوری دەنگی ناڵی منی بیست و لە هۆکەی پرسی و من بە کورتی باسی ئازارەکانم بۆ کرد. کتوپڕ یوری جڵەوی ئەسپەکەی کێشا و وەستا، منیش وەستام. ئەوەندە ناڕەحەت بووم کە لێم پرسی بۆ دابەزید. ئێستا کاتی درەنگکردن نییە. ئەو ڕۆشتە ژێرسکی ئەسپەکە کڵاوەکەی خۆی گرت و نازانم چی کرد، ئەسپەکە میزی کرد. دەستوری پێدام ڕوود ببمەوە و من کە نەمدەزانی ئەو دەیەوێت چی بکات ڕوود بوومەوە و ئەو میزە گەرم و بۆگەنەی لە برینەکەی من سوو. بیهێنە بەرچاو. من لەبەر ئازاری زۆر ئامادەی ئاوا دەرمانکردنێکی ئەحمەقانە بووم. کاتێک یوری میزی ئەسپەکەی لە پشتی من سووتاندنی برینەکانی من زیاتر بوو، بە شێوەیەک هاوارم بەرز بوویەوە. ئەگەر کەسێک لەو دەوروبەرەدا بووایە تا چەند سەد مەتری دەنگی هاواری دەبیستم. لە هەمان کادا بە تووڕەیی وتم بەدبەخت ئەمە چ کارێک بوو کردت؟ سووتام، تۆ منت کوشت. یوری دەستی لەسەر شانمدا وتی خێرا کراسەکەتان لەبەرکەن، خێراکەن، ئەم ئازارە کاتیە و تا چەند خولێکی تر ئارام دەبێتەوە و لە بیاباندا ئەمە تەنیا دەرمانێکە بۆ چارەسەر و دەرمانی برینە. من زیاتر لەسەر جار برینەکانی خۆم و کەسانی ترم بەم شێوەیە دەرمان کردووە و ئازارەکانیانم کەم کردوتەوە. خێراکەن. ئەمەی وت و لە لەبەرکردنی کراس و بەستنی فیشەک بەندەکەم یارمەتی دام. تازە تێگەیشتم ژیان لە بیابان یانی چی و ئێمە چەندە ناسک و ناسپەروەردە بار هاتوین و شار و شارستانیە تا چ ڕادەیەک بێبەرگری پەروەردەی کردوین. ئەوان یانی کەسانی وەک کالیوی و یوری و پیاوانی وەک ئەو بەڕاستی دەژین و زیندون کە لەگەڵ ئازار و دژواریەکانی بێخەستەخانە و دەرمانخانە و پزیشک و جەراح ڕوبەڕوو دەبنەوە و بەهێزی ڕاستەقینە نەخۆشیەکان دەبەزێن و لە ناوی دەبن. خولەکێک دواتر لە ڕێگادا بووین و ئەسپەکان کە کەمێک حەوابوونەوە سات بە سات خێرایی خۆیان زیاد دەکرد و لەبەر ئەوەی جادە ساف بوو خێرایی دەڕۆیشتن. وەک یوری وتبووی ئازارێکی زۆر کە لە ماڵینی میزی ئەسپەکان بە برینەکانی پشتم دروست ببوو زۆر خێرا ڕەنگە کەمتر لە 2 یان 3 خولێکدانەما و ئارامشێکی چێژبەخش دوای ئەو هەموو سووتانەوە کوشندەیە لە مندا پەیدا بوو کە چێژەکەی هیچ کات لەبیر ناکەم. بۆ ئەوەی ڕێزی لەش ساغی و تەندروستی بگرین دەبێت ئازارێکی بێدەرد و دەرمانمان گرتە بێت و لەو پەڕی بێهیواییدا بناڵێنین و ئەو کات کە ئازار ئۆقرەی گرت بۆ بەدەستهێنانەوەی سەلامەتی شکرگوزار بین. ئەمەی ژوانەیەک بوو یوری و سووتانەوەی برینەکان فێریان کردم و ڕەنگە هیچ مامۆستا و قوتابخانەیەک نەیدەتوانی ئەم وانە بەکەڵکەم فێر بکات. ئەو شەوە تا بەرەبەیان غارماندا و بەبێ وەستان ڕۆیشتینە پێش. کاتێک خۆرهەڵاتی ئاسمان زیوی ڕەنگ بوو یوری جڵەوی ئەسپەکەی کێشا و وەستا. منیش بە دوای ئەودا وەستام. یوری وتی دیار نییە لەکوێین، بەڵام لە هەر کوێ دابین باشتر وایە ڕۆژ بمێنینەوە و دووبارە شەو بەڕێ بکەوینەوە. پرسیارم کرد لێرەدا چی بخۆین؟ لە برسانە دەمرین. ئەو بوخچەی سینگوالای نیشاندا وتی ڕەنگە سینگوالا شتێکی بۆ دانابێتین. وەخێرا بەستەکەی کردەوە و چەند تیکەنان و کەمێک گۆشتی کوڵاوی دەرهێنا. من بێ ئەندازە برسی بووم و کاتێک چاوم بەنانی وشک و پلە خۆڵاویەکانی گۆشت کەوت وەک دڕندەیەکی برسی لە ئەسپەکە خۆم فڕێدا و بەستەکەم لە دەست یوری سند بە جوێنی نانی وشک و پلە گۆشتەکان سەرقاڵ بووم. لەوێشدا بیرم کەوتەوە کە لە ماڵەوە دایکم باشترین خواردنەکانی بە باشترین شێوە دروست دەکرد و بۆ منی دادەنا. من لە مناڵیەوە مناڵێکی کەم خۆر بووم، کەمێکم دەخوارد و دواتر وەک مناڵ یاریم بە خواردنەکە دەکرد و لەسەر مێزەکە هەڵدەستام. لەو کاتەدا خۆم سرم سوڕما بوو ئەم ئیشتیایم لەکوێوە هێنا و چی بوو کە گەدەی من بەنانی وشک و گۆشتی کوڵاوی سادە و بە بێتام و پیس ڕازی دەبوو. دوای کۆتایی هاتنی خواردن یوری نان و گۆشتەکەی لە بوخچەکە دانا، بەڵام کاتێک دەیویست بیبەستێت کتۆپڕ پارچە کاغەزێکی لەناو بوخچەکە دەرهێنا و وتی ئەمە چییە؟ من کاغەزەکەم بە پەلە وەرگرت و ئەم دێڕانەم خوێندەوە. دوای خواردنی گۆشتی کەڵەکێوی و نانی وشک بە دڵنیاییەوە تووشی تینوێتی دەبن و ئەم تینوێتیە دەبێتە هۆی ئەوەی پاشماوەی ڕێگا بە خێرایی ببڕن تا زووتر بگەنە شوێنی مەبەست. دەبینن ئەسپەکانتان برسین و پێویستیان بە ئاو هەیە. ئەگەر لە ڕێگادا نەوەستابێتن بەرەبەیان دەگەنە شوێنێک کە تا قەڵای نەگرێت کەمتر لە 4 کیلۆمەتر ڕێگا ماوە. ئەم ماوە تا دەرکەوتنی هەتاو دەتوانن ببڕن. خاوەنی قەڵاکە پیاوێکە بە ناوی نەگرێت. ئەو هاوڕێی کالوییە و کارێک بکەن نزانێت ئێوە لە کام ڕێگاوە هاتوون. ئاگادار بن، چاودێری خۆتان بکەن من بە خێرایی پەیوەستان دەبم. کە کاغەزەکە واژووی پێوە نەبوو، بەڵام سینگوالا دەیزانی پارەمان پێ نییە و ئەگەر پێشمان بێت ئەوەندە زۆر نییە 4 ئەسکەناسی ئەکویی لەناو کاغەزەکە دانابوو. من بە بینینی پارەکە زیاتر لە هەر شتێکی تر شادمان بووم، چونکە کاتێک مرۆڤ پارەی هەبێت دەتوانێت بۆ هەر شوێنێک بڕوات و خەڵک بەباشی میوانداری دەکەن. ڕەنگە کەس پێویستی بە پارەی ئێوە نەبێت،
بەڵام هەر ئەوەندەی زانیان ئێوە پارەدارن زیاتر ڕێستان لێ دەگرن و هۆکارەکانی حەوانەوەتان ئامادە دەکەن. من لە یوریم ڕوانی یوری لەم سیرکردنە تێگەیشت و وتی بەڵێ دەبێت بڕۆین، درەنگکردن ڕەوا نییە. ئەمەی وت و تفەنگەکەی کردەشان، بوخچەکەی لەسەر خورجینی ئەسپەکەدانا و پەڕیە سەر زین و بەڕێ کەوت. منیش پرستەری ئەو سوار بووم و بەڕێ کەوتم. نزیکەی کیلۆمەترێک ڕێگامان پێوا بوو کە لە تەپۆڵکە سەر و خوار بووینەوە، لەوێوە قەڵاکە دەرکەوت و من تێگەیشتم شەوی پێشتر زیاتر لەوەی سینگوالا بیری دەکردەوە. ڕێگامان پێواوە. کاتێک هەتا و سەر شاخەی دارەکانی قەڵای ڕۆشن کردبوویەوە، گەیشتینە پشت دەرگا و یوری بێ ئەوەی دابەزێت بە قۆناغی تفەنگەکەی لە دەرگایدا. دەرگا دەست بەجێ کرایەوە وەک ئەوەی نگرت لە پشت دەرگاوە چاوەڕوانی ئێمە بکات. نگرت پیاوێکی ناحەز بوو، وەک هەموو پیاوانی ناوچەکە کڵاوێکی خڕ و گەورە و سمێڵێکی قەوی و ڕوخسارێکی سوتا و پیسی بوو. دوو دەمانچی دەسکزیوی بە چەپ و ڕاستی خۆی هەڵواسی بوو. شتێک کە زیاتر سەرنجی منی ڕاکێشا قامچێکی درێژ کە دەستکێکی ئاسنی هەبوو. نگریت لە دەوری سکی ئاڵاندە بوو، دەستکەکەی بە جۆرێک دانابوو ئەگەر ڕای کێشایە قامچیەکە دەکرایەوە. ئەم جۆرە قامچیانە سادەترین و مەترسیداترین چەکی خەڵکی ئەم ناوچەیە و من کە لە ڕۆمانەکاندا خوێندە بوومەوە بەباشی دەمزانی چۆن لە قامچەکان کەڵک وەردەگرن. نگریت بێ ئەوەی قسەیەک بکەین دەرگای کردەوە وتی فەرموون لای کالوویەوە دێن؟ یوری بە زمانی ناوچەیی وتی نا، کالووی کێیە؟ نگریت ئیتر قسەی نەکرد و ئەسپەکانی گرتین و بردی بۆ تەویلە. کاتێک نگریت ڕۆیشت قیافەیەکی ئارامی بوو، بەڵام کاتێک گەڕایەوە چاوەکانی بێ ئەندازە خەمبار و پڕ بوو لە گومان. پرسی چەند ڕۆژ لێرە دەمێننەوە؟ یوری وەڵامی دایەوە ئێوارە دەڕۆین. نگرێت ئەم جارش هیچی نەوت، تەنیا ئێمەی بۆ ژوورێکی دوور لە دەرگای دەرەوەی قەڵاکە ڕێنوێنی کرد و خۆی ڕۆیشت. کاتێک دەیویست لە ژوورەکە بڕواتە دەر، لە سەرتاپەی من و یوری بە وردی ورد بوویەوە. ئەوسا دەرگای داخست و ڕۆیشت. دوای ڕۆیشتنی ئەو یوریش ڕۆیشتە دەر، بەڵام پێشتر بە منی وت ئاگاد لێ بوو چۆن سێری دەکردم؟ گومان دەکەم ئەسپەکانی ناسی بێتەوە چونکە پێشتر ڕوخساری ئارام بوو، بەڵام دوای گەڕانەوە لە تەویلە گۆڕا. من بە ناڕەحەتی پرسییم مەبەستت چییە؟ ئێوە دەڵێن دەتانەوێت بحەوێنەوە، بەڵام لە منی ببیستن باشترە نەخەون. من دەڕۆم بۆ تەویلە و دەگەڕێمەوە، دەبێت خێرا بڕۆین. یوری ڕۆیشت و من لە ژوورەکەدا بە دنیایەک گومان و ناڕەحەتی مامەوە. چەند خولەک دواتر یوری گەڕایەوە بە خێرایی و ناڕەحەتی تایبەت وتی قەڵا دەرگایەکی تری هەیە کە بەردەمەکەیان بە تەلی دەرکاوی گرتووە. لەلایەکی تر نگریت لێرە بە تەنیایە و دەڵێیت ئەوانی تر لە قەڵا ڕۆیشتونەتە دەر و هێشتا نەگەڕاونەتەوە. من دەرگای دواوم بێ ئەوەی نگریت پێ بزانت کردوتەوە و ئەسپەکانیشم زین کردووە. من وتم ئارەقی ئەسپەکان هێشتا وشک نەبووتەوە. ئیرادی نییە، ئەم ئاژەڵانە ڕاهاتوون، ئەسپی دز وەک وشتر دەتوانێت تا چەند ڕۆژ شقڵ بخوات و بەڕێگادا بڕوات. لەم کاتەدا دەرگا کرایەوە و نگریت بە سینیەک خواردن و شوشە شەراب هاتە ژوور و یوری پێیوت تکا دەکەم چەند شوشەیەکی تریش بێنن. نگریت ڕۆیشت و بە چوار شوشەی تر گەڕایەوە و یوری دوای ڕۆیشتنی ئەو دوو شوشەی لە گیرفانی شەرواڵەکەی خۆی جێگیر کردەوە و دوانی بە مندا تا لە گیرفانەکانی خۆمدا بیشارمەوە. دوو شوشە شەرابی یەکەم بە خێرایی خاڵی بوویەوە و تینوێتی ئێمە تا ڕادەیەک دامرکا، بەڵام بەداخەوە دەرفەتی حەوانەوەمان پێ نەبڕا، چونکە یوری سەرقاڵی ئاودانی ئەسپەکان و من پاڵمدا بە قەراق پەنجەرەکەەوە کە لە ناکاو لەسەر تەپۆڵکەی بەرامبەر چەند سوارێکم بینی کە بە خێرایی دێنە خوار. ئەوەندە بە خێرایی دەهات نەخوار تەپوتۆزیان وەک پەردەیەکی تاریک دەوروبەری داپۆشی بوو. نەم دەتوانی بزانم سوارەکان کالیوی و هاوڕێکانین یان پیاوانی قەڵا، بەڵام چونکە ڕێگاکەیان ئەوە بوو ئێمەی لێوە هاتبووین گومانم برجگە لە کالیوی کەسێکی تر نییە. لەم کاتەدا یوری خۆی خستە ژوورەوە تفەنگەکەی هەڵگرت و بە ترس و خێرایی وتی گەورم خێراکەن با ڕاکەین، کالیوی هات لەم ڕێگاوە. منیش بە خێرایی تفەنگەکەم هەڵگرت و پەڕیمە دەر و هەردووکمان بەرەو تەویلە ڕۆیشتین. یوری پێشتر هەموو شتێکی ئامادە کردبوو. ئێستا من دەستخۆشی لە هۆش و توانای یوری دەکەم، چونکە ئەگەر ئەو ڕۆژە کەسێکی تر لە جیاتی ئەو بواە بە دڵنیاییەوە هەردووکمان دەکوژراین و لەناو دەچوین. بەڵام یوری بە توانا و وشیار پێشتر دەرگای دواوی قەڵاکەی بەنهێنی بەکراوەیی بەجێ هێشت بوو، ئەسپەکانی زین و ئامادە کرده بوو. ئەگەر بە هەمان خێرایی سوار بووینایە و لە دەرگای دواوە ڕامان کردایە سوارەکانی کالووی ئێمەیان نەدەبینی و لە ئەنجامدا لێیان دوور دەکەوتینەوە. بەڵام کاتێک ڕۆیشتینە تەویلە کتوبڕ دەنگێک بیسترا کە فەرماندەرانە وتی دەستان بەرزکەنەوە و تفەنگەکانتان دانێن، ئەگەر بچووکترین جوڵەیەک بە پێشەوانەی فەرمانەوە بجوڵێن وەک سەگ دەتان کوژم. ئەمە دەنگی نگرت بوو، لە سوچێکی تەویلەکەدا وەستا بوو لە دەستێکی قامچیە سێمەتریەکە و لە دەستەکەی تریدا دەمانچەیەک بوو هەڕەشەی لە ئێمە دەکرد. بەبینینی نگرت بەو چاوەترز ئەنگێزانە و قیافەی مەترسیداری بەتایبەت ئەو قامچێ درێژەی دەستی دڵم داکەوت، وەک ئەوە بوو بە تیغێکی تیژ دڵم دەڕوشێنن و لەلایەکی تر هەستم دەکرد دنیایان بەو قورسی و گەورەیە لەسەر سەری من داناوە و زەختی لێ دەکەن. ئەمە چ بەڵایەک بوو لەسەر ڕێگاماندا سەوز بوو.
خۆیان دەبێت چی بکەین وە چۆن لەم بەڵایە ڕزگارمان بێت. ئەم ئەفکارە بوو بە خێرایی بروسکە لە مێشکمدا تێپەڕی و بە خێرایی دووبارە دەبوویەوە و بێ ئەوەی بزانم یا بتوانم بیر بکەمەوە کە بۆ لابردنی ئەم بەڵایە چ چارەیەک بدۆزمەوە. من زیاتر لە قامچەکەی دەستی دەترسام، وەک مناڵێک کە یەکجار بەدار لەیانی خواردبێت و بۆ چەندین ساڵی بەردەوام لەدار بترسێت. منش لە قامچی دەستی نەگرت بێ ئەندازە و زیاتر لە دەمانچەکەی دەترسام، چونکە هێشتا شوێنەواری برینەکانی قامچی لەسەر پشتم بوو ئازاری دەدام. یوری بەبێ گوێدان سێری کردم و وتی سوار بن. بەڵام پێش ئەوەی من و یوری بتوانین دەست بە ئەسپەکانەوە بگرین دەنگی ترس ئەنگێزی نەگریت دەبیسترا کە دەیگوت مەجڵێن وەگەرنە دەکوژرێن بکوژرێن چ ئیرادەیەکی هەیە. بیرێک بوو وەک بروسکە لە مێشکی دام و تێپەڕی. چی بکەم دروست بوو چونکە هەستم دەکرد ئەگەر لێرە و بەدەستی نەگریت بکوژین باشتر لەوەی کالی و هاوڕێکانی بێن بەنەنگەوە دوای لێدان بە قامچی و ئازاردان هەڵمان واسن. ئەم بیرە کاتێک بە مێشکمدا هات کە دەنگی کوترانی دەرگای قەڵا هات. بە خۆشحاڵیەوە کالویی دەرگای دواوی قەڵاکەی کە ئێمە کردبوومانەوە نەیدەزانی و هەر بۆیە هەستی دەکرد قەڵا تەنیا یەک دەرگای هەیە و لەو دەرگای ئەدا. بە بیستنی تەقەی دەرگا زیاتر هاتمە سەر حاڵ و بە پەڕینێک خۆم خستە سەر ئەسپەکە. بەڵام لەم کاتەدا دەنگی فشی قامچی بیسترا و چرکەیەک دواتر نوکی درێژ و مار ئاساکەی لە کەمرم ئاڵا و کراسەکەی دڕاندم. قامچی بۆ ئەوان چەکێکی باوەڕ پێکراوە. بە قامچی لە دووری 3 تا 4 مەتری بەرامبەر دەگرن و لە زەوی دەدەن. نەگرت قامچیەکەی بۆ هاوێشتم و قامچی دوای ئەوەی سووتێکی کێشا و هەوای بڕی وەک مار لە کەمرم ئاڵا و بەتوندی دەستەکان میگرت. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی 7. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی 8 لە ڕۆمانی 6 ساڵ لە ناو ژنەوەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 71. نەگرێت قامچیەکەی بۆ هاویشتم و قامچی دوای ئەوەی سووتێکی کێشا و هەوای بڕی وەگمار لە کەمەرم ئاڵا و بەتوندی دەستەکان میگرت. ئێستا کاتی ئەوە بوو نەگرێت بە جوڵەیەکی خێرا لەسەر ئەسپەکە دامبەزێنێت. ئەگەری دەرفەتی ئەم کارەی دەبوو چونکە دەستەکانی من بە قامچی بەسرا بوویەوە. بە مێشکمەوە دەدرام بە زەویدا و ڕەنگە دەست بەجێ گیانم ئەسپەردە کردایە. نەگرێت دیانەکانی جێر دەکرد و دەستی خۆی بەرز دەکردەوە کە دەستکی قامچیەکەی بە هەموو هێزیەوە بکێشێتە خوار. بەڵام یوری وە کەڵۆیەک خۆی بۆ لای من فڕێدا و نەمدەزانی چی کرد و چ فێڵێکی بەکار برد کە قامچی لە کەمەرم کرایەوە. ئێستا لای خۆمای دەبەڵگێنم کە یوری بە خێرایی منی بۆ ئەو لای ئەسب فڕێدا و هەرچەندە بە زەوی دادرام ئەو کەوتنە ئەو باشەی هەبوو لانی کەم کاری نەگرێتی پوچەڵ کردەوە و بە پێچەوانەوە ئەویدا بە زەویدا. من لەلایەکی تری ئەسپەکە کەوتمە خوار و نەگرێت لە بەردەم خۆیدا. یوری لەم کاتە گونجاوەدا دەرفەتی لەدەست نەدا و بە چەقۆ قامچیەکەی قرتان. کاتێک قامچی لە ناوەڕاستەوە بڕا بە خێرایی هەستام و دوای ئەوەی بە تەواوی قامچیەکەم لە کەمەرم کردەوە پەڕیمە سەر ئەسپەکەم. یوری یەک خولەک دوای من سوار ئەسب بوو. لەم یەک خولەکەدا یوری سەرقاڵی لێدانی نەگرێت بوو. لە کۆتایی ئەو خولەکەدا یوری توانی بە مشتێکی ئاسنین نەگرێت بخات و خۆی سوار بێت. دەنگی دەرگای قەڵا دەبیسترا و لەو کاتەی ئێمە سوار بەرەو دەرگای دواوی قەڵا دەڕۆیشتین دەدوت سەرقاڵی شکاندنی دەرگان چونکە بێجگە لە دەنگی چەکوش دەنگی تریش دەبیسترا. یوری سەیرێکی دواوەی کرد و وتی دەبێت ڕابکەین زۆر بە خێرایی و بەپەلە. نەگرێت بێهۆش نەبوو دەرفەتی ئەوەشمان نییە بیکوژین. دوای ڕۆیشتنی ئێمە دەرگای قەڵا دەکاتەوە و کە کالویی بزانێت لە کام ڕێگاوە هەڵاتوین بە دواماندا دێت. لەم کاتەدا گەیشتینە دەرگای قەڵا و چونکە بچووک بوودا بەزین و لی تێپەڕ بووین. لەو لای قەڵا مەزاری نەگرێت بوو بۆ ئەوەی ئاژەڵ کشت و کاڵەکەی نەشێوێنن دەوری مەزراکەی تەری دەرکاوی کێشا بوو. تەنیا یەک ڕێگا بوو کە ئێمە دەبوو بە سواری لێی گوزەربین. دوای هاتنەدەر لە قەڵا یوری دەرگاکەی داخست و ئاسنێکی لە ناو وەڵقەی کێلوونەکەدا دانا تا نەتوانن دەست بەجێ بە دواماندا بێن و لانی کەم 1-2 خولەک مەحتەل ببن. من لە پێش یوری ئەسپم غاردەدا. کاتێک گەیشتینە دوایینتە لە دەرکاویەکان و من سەرقاڵی دەرهێنانی کراسە دراوەکەم بووم دەنگی ویزەی گولەیەک دەبیسترا کە لای گوێچکەی من تێپەڕی و لە بەرامبەری سمی ئەسپەکەم کەوتە سەرزەوی. دەنگی گولە بێدەنگیە و بەشەی بیابانی شکاند و ئێمە کەوامان دەزانی لە مەترسی مەرگی کاتی ڕزگارمان بووە جارێکی تر خۆمان ڕوبەڕووی مردن بینیەوە. بە خۆشحاڵیەوە
یوری زۆر لێزان و وشیار بوو. ئەو وەک شەڕکەرێک کە چەندین ساڵ لە بیاباندا شەڕی کردبێت لە ئەسپەکەی خۆی فرێدایە خوار و قیژاندی وتی دابەزن تەقە دەکەن. دەترسام لە ئەسپەکەم دابەزم نەکە ئەسپەکان لە دەنگی گولە ڕەم بکەن و ئێمە بێسب لەو شوێنە لە بیاباندا بمێنینەوە. بەڵام لە ناوم فکرانشدا دووبارە دەنگی چەند گولەیەکی تر بیسرا و ویزەی گولەکان کە بە پەناگوێمدا تێپەڕ دەبوون بۆ هۆی ئەوەی منیش خۆم فرێدەم کە دابەزیم لەسەر زەوی ڕاکشام. هەستم کرد یوری داما و ڕنگ بە ڕوخساریەوە نەماوە، وەک گەچ سپی بووە و لێوەکانی لە ترسا دەلەرزێت. ئەو پیاوێکی ترسنۆک نەبوو، بەڵام لەو کاتەی من لەسەر ئەسپەکەم دانابەزیم تووڕە ببوو لە گیانی من دەترسا. حەقی بوو بترسێت، چونکە هەر ساد ئەگەری بوو گولە دڵی من کون بکات و لەولاوە دەرچێت. بارحاڵ من خۆم فرێدا و تفەنگەکەم ئامادەی بەرگری کرد. شوێنێک کە زیاتر لە هەموو سەرنجی ئەمەی ڕاکێشا دوو لای باکوور و باشووری قەڵا بوو. هەستم کرد لە پشت دەرگا و ئەو کونانەی لە دەرگاکەدایە تەقەمان لە یەکەن. بەڵام دوای چەند خولەک کە تێپەڕیزانیمان لە هیچ کام لەو شوێنانەوە مەترسیمان لەسەر نییە. بەردەوام گولە ویزەویز و بەرەولامان دەهات، بەڵام دیار نەبوو ئەوان لە کوێن و لە کوێوە تەقەمان لە یەکەن. یوری کێشان خۆی گەیان دەلای من و بۆ ئەوەی نەترسم وتی گەورم ئەمە دوایین قۆناقی مەترسیمانە. ئەگەر لێرە بە سەلامەتی دەرباز بین ئیتر گەشتن بە جەنگەڵ ڕێگا تەختە، ئاسوودە خاتر بن. من سەیرێکی دواوم کرد و وتم بە خۆشحاڵیەوە سپەکانی ئێمە لە سەد هەنگاویدا وەستاون و سەریان بەرز کردەوە و گوێیان هەڵخستووە و گوێ لە دەنگی گولەکان دەگرن. یوری بە چاوەورد و تیژەکانی خۆی لەم لەولای دەڕوانی و بەردەوام بە منی دەوت گەورم فیشەکەکان بە فیڕۆ نەدەن، تا دڵنیانە بن تیرەکەتان مەبەست دەپێکێت تەقە مەکەن. لێرە فیشەکێک یەکسانە بە گیانی کەسێک. منیش بە پێشنیاری ئەو تاوە شوێنەی دەمتوانی تەقەم ناکرد. تاوەی یوری کتوپڕ دووسێ هەنگاو خۆی فرێدایە ئەو لاوتی گەورم لە سەربانی قەڵاکەن دەیان بینن؟ من بە نیگایەک هێڵی ڕاستی قەڵاکەم لە چاو گوزەراند و لەگەڵەوەی خۆیان حەشاردا بوو، بەڵام لە دووکەڵ و ئاگریت فەنگەکانی یەکیەکی ئەوانم بینی و شوێنەکانیانم دەستنیشان کرد. ئەو کات تەقە لای ئێمە دەستی پێکرد. یوری زۆر جوان تیری دەهاویشت. نازانم تفەنگەکەی باش بوویان لە تەقەکردندا بەتوانە بوو. هەر گولەیەک لە تفەنگەکەی دەردەچوو ئەگەر مەبەستی نەپێکایە بە جیاوازی 1-2 سانتیمەتر لەوان دڵی دیوارەکەی دەبڕی و تەپوتۆزی هەڵدەستان. نزیکەی نیو کاتژمێر ئەم شەڕە بەردەوام بوو. تاوەی یوری پێی وتم گومان دەکەم فیشەکەکانیان تەواو بووبێ. تا ئێستا زیاتر لە 300 فیشەکیان تەقاندووە، مەگەر چەند فیشەکیان پێیە. دواتر بێدەنگ بوو. دوای چەند چرکەیە گوتی گەورم ئێستا کاتی هەڵاتنە، دەبینن ئەسپەکان لەوێن و بە خێرایی دەبێت هەڵبێن. ئەگەر 100 مەتر لەم خاڵە دەرچین ئیتر تیری ئەوانمان پێ ناگات. یوری ئەمەی وت و لە شوێنی خۆی هەستا و منیش بە دوای ئەو جەستەی شل و لاوازی خۆم لە خۆڵە گەرم و سووتێنەرەکە جیا کردەوە. یوری دووسێ هەنگاو لە پێش منەوە بوو، بەڵام هەوڵی بوو من پێش ئەو بگەم. بەرگریکردن لە من بگرێتە ئەستۆ و لە ڕاستیدا گیانی خۆی بکات بە قەڵغانی باڵای من. بۆم مەبەستە هەرچەند هەنگاوێک کە دەڕۆژ دەوەستا و تەقەی لێ دەکردن و تەقەی ئەو دەبووە هۆی ئەوەی ئەوان چەند ساتێک خۆیان لە پشت دیواردا شارن و منیش بتوانم چەند مەترێک زیاتر دوور بکەومەوە. ئەم کارە چەند جار دووبارە دەبوویەوە، بەڵام یەکێک لەم جارانە هەستم کرد لاتەنیشتم سووتا. وەگەوە بوو سیخێکی سوورەوە بوویان لە لای چەپم چەقاند بێت. شتێکی سووتێنەر ڕۆشتە ناو جەستەم. هاوسەنگی خۆم لەدەستدا و تفەنگەکەم کەوت و بەدەم و چاوەوە کەوتمە سەرتە لە دەرکاویەکان. بەڵام هێشتا هەستەکانی خۆم لەدەست نەدابوو، بەسەر دەمارەکانی خۆمدا زاڵ بووم. زانیم گولەم بەرکەوتووە، بەڵام نەمدەزانی گولە بەرکوێم کەوتووە و دەرچووە یان نا. کاتێک کەوتم تلێکم خوارد، خۆم خستە چاڵێک کە لە یەک هەنگاوی ئەوێدا بوو. بەم شێوەیە لە مەترسی دووبارە خۆم دوورخستەوە، بەڵام هەستم دەکرد تەنیا گولە بۆ کوشتنم بەس بێت. دەستی چەپم ناجوڵا، بەڵام دەستی ڕاستم جوڵاند و هێواش دەستم لە شوێنی بەرکەوتنی گولەکەدا. کونێک لە خواری دوایین پەراسوی چەپم دروست ببوو کە پەنجەمی تێدەچوو. خوێن زەوی تەڕ کرده بوو. لەژێر جەستەم گۆلاوێکی خلیسک و لکێنەری دروست کرده بوو کە زیاتر بووە هۆی ترسی من. بیرم دەکردەوە مەگەر جەستەم چەندەی خوێنتیایە کە هێشتا زیندوم. هێدی سرم قورس بوو، چاوەکانم ڕووی لە ڕەشنا. یوری لە دوو هەنگاوی چاڵەکە دانیشتە بوو تەقەی دەکرد. هەستم دەکرد دوایین ساتەکانی ژیانی خۆم تێدەپەڕێنم، بۆیە بە هێواشی سرم بەرز کردەوە وتم یوری تۆ ڕاکە،
من دەمرم وەرە و مەحتەل مەبە گیانت هەڵگرە و بڕۆ. بەڵام یوری بە تووڕەییەوە خێسەیەکی کرد و بە کۆمەکۆم لە چاڵەکە دوور کەوتەوە و لەو ڕێگایی هاتبووین لە دیوارەکە نزیک بوویەوە. من لە دڵەوە دەستخۆشیم لەو هەموو ئازایەتی یوری کرد، بەڵام نەم دەتوانی ئەم کارە بێهۆی ئەو پەسەند کەم. شتێکی ئاشکرا بوو یوریش دەکوژرێت، ئەو خۆی دەخاتە ناو دەمی تاریکی مردنەوە. یوریم بینی لە دیوارەکە نزیک دەبێتەوە و لە چاڵێکی یەکێک لە دیوارەکان کە دەڕۆشتە مەزراکە دانیشت و تفەنگی ئامادە کرد و ئیتر نەمزانی چی بوو. سرم قورس بوو، چاوەکانم ڕەش و سەرنجام لە هۆش خۆم چووم. بەڵام دوایین ساتیش بۆنی باروتم دەکرد و دەنگی گول لەم دەبیست. نەمزانی چەند کاتژمێر تێپەڕیوە و یوری چی بەسەر هات. کاتێک چاوەکانم کردەوە هەوا تاریک بوو. سەرەتا وامزانی مردوم، ئێرە ناوگۆڕە و ئەم هەموو ڕەش و تاریکیە پەیوەندی بە دنیایەکی ترەوە هەیە. بەڵام کاتێک دەستی ڕاستم کە دەمتوانی بیجوڵێنم بە درێژایی جەستم ڕاکێشا، بەڵام جگە لە خۆڵی تەڕ و زەوی دەستم بە هیچی تر نەکەوت. تەڕی خۆڵەکان فکرەی بۆ دروست کردم، لەوانەیە یوریش بەرکەوت بێت و مردووە و ئەوان بە گومانی ئەوەی هەردووکمان تەواو بووین بەجێیان هێشتوین و ڕۆیشتون و ئەم تەڕیە پەیوەندی بەو خوێنەوە هەیە کە لە ئێمە ڕۆیشتووە. سرم خستە سەر زەوی و ئەو هەموو ناتەواوی و لاوازیەی بە بێیووریم لە خۆمدا هەستم پێیە کرد. ناڵەیەک لە سینەمەوە دەرچوو کە تا ئەو ساتە هەرگیز وام نەناڵاندەبوو. نایشیکەم. دەموت بە بێیووری من بۆ زیندوو ماوم کە بە زەبر و ئازارەوە لەم بیابانەدا لە برسانە و لە تینوانە بمرم. بە ئیرادە قوڵپی گریانم قورگمی گرت و دەستم بە گریان کرد. لە هەموو تەمەنمدا تا ئەو شوێنەی بیرم بوو یەکەم جارم بۆ دەگریام. ڕەنگە یەک دوو جار لە شادمانیدا یەک دوو دڵۆب فرمێسک لە چاوم هاتبێتە خوار، بەڵام هیچ کات لە لاوازیدا دەستم بە گریان نەکردەبوو. بەخۆمم وت ئێستا کە هەوا تاریکە تا بەیانی لێرە دەمێنمەوە و بەیانی ئەگەر هەستم کرد زیندوو نامێنم، خۆم بە گولە دەکوژم. ئەمە موت و هەناسەیەکم هەڵکێشا. لەم کاتەدا دەنگێک بەرگوێم کەوت، وەگەوە بوو دەرگایەک بکرێتەوە. ئەمە چ دەنگێکە؟ لە ناکاو لە لای ڕاستی منەوە ڕووناکیەک دەرکەوت و دواتر دەنگی یوریم بیست کە دەیوت چراکەت هێنا؟ وام دەزانی بە هەڵەدا چووم. خۆیە ئەمە دەنگی یوریە، بڵێ یوری زیندوو بێت؟ ئەگەر ئەو زیندوو بێت من خەمم نییە، چونکە ئەو گەورەترین پشتیوانی منە. لەم کاتەدا چراکە هاتە ژوور، لە ڕووناکی ئەو قیافە خۆڵایی یوریم بینی کە لە لای پیرێژنێک کە چراکەی بەدەستەوە بۆ ڕاوەستاوە. لە خۆشحاڵیدا دەمویست بەقیژێنم، بەڵام یوری لە کاتێکا بزەیەکی لەسەر لێو بوو هاتە پێش و دەستی لەسەر سنگم داناوتی گەورم ئارام بگرن، بە دژواری خوێنەکەتان بەند بووە، ئەگەر بجوڵێن خوێنتان بەردەبێتەوە. من دووبارە سرم لەسەر زەوی دانایەوە. پیرێژن چراکەی لە سوچێکا دانا و من لە ڕووناکی چرا ژوورێکی داری بچووکم بینی کە بێجگە لە من هیچ شتێکی تریتیان نەبوو. منیش لەسەر خۆڵ کەوتە بووم. بە خۆشحاڵیەوە لە یوریم پرسی چی بوو؟ بۆ من زیندوم، بۆ بریندار نەبوویت؟ سپاس بۆ خوا. یوری وتی کاتێک ئێوەم لە خوێندا بینی ئەوەندە تووڕە بووم کە سنووری بۆ نەبوو. ڕۆشتمە پێش تا باشتر بیان بینم. مەبەستم ئەوە بوو یا بکوژرێم یان ئەوان بکوژم و بە خۆشحاڵیەوە سیان لەوانم کوشت و دوانەکەی تر کە یەکیان کالویی بوو ڕای کرد. من بەترسەوە پرسییم ئەوان بە دواماندا نایەن؟ ئێمە لەکوێین؟ یوری بزەیەکی گرتووەتی هەرگیز، چونکە 48 کاتژمێر لەو ڕووداوە تێدەپەڕێت و ئێمە ئێستا 40 تا 50 کیلۆمەتر لەوان دوور کەوتوینەتەوە. دەزانیت لەکوێین؟ نازانم. ئێرە کوێیە؟ ئێرە سەرەتای جەنگەڵێکە کە ئێمە بۆ بینینی ئەو هەموو ئازارەمان کێشا. ئێرە جەنگەڵی بارانە، تێدەگەن؟ و لە چەند کیلۆمەتری ئێمە مەبەستی ئێوە کێ دەزانێت؟ ڕەنگە هۆزی ژنانی ئەمازۆن لەم نزیکانە بێت. بە خۆشحاڵیەوە پرسییم ڕووبار لەکوێیە؟ ڕووباری ئامازۆن لێرەدایە. ئەگەر بێدەنگ بن دەنگی خرۆشانی ئاوەکەی دەبیستن. ئاگاداری لەم بابەتانە گروتینێکی تازەی پێبەخشیم و هێزێکی سەرسڕهێنەر لە خوێنبەر و خوێنهێنەرەکانی مندا ڕەوان بوو. دەگەشتە هەر شوێنێک ڕۆحی دەبەخشی و گیان و توانایی گشتی جەستەمی زیاد کرد. بێئیرادە بزەیەک کەوتە سەر لێوم. ئەمە
یەکەم بزەبوو لە هەموو تەمەنمدا لە دڵەوە بە ئاسوودەیی ناخم گرت بێتم. دەمویست یوری ئازیزم ماچکەم، ئەو ببوو هۆی ئەوەی لە مردن ڕزگارم بێت. ئەگەر ئەو نەدەبوو لە هەمان شوێنی بیابان دەمامەوە و پێش ئەوەی بێمە هۆش خۆم و بتوانم بەرگری لە خۆم بکەم، دەبوومە پاروی باڵندەکانی ئاسمان و ئاژەڵە وەحشیەکان و لاشەخۆرەکانی بیابان. ڕەنگە ئێستا قەلەڕەشەکان لەسەر کەل لەسەری من دانیشت بێتن و چاوەکانیان دەڕهێنابێتم. ئێستا کە سەلامەت و بەدوور لە هەر مەترسیەک لێرەم، دەبێت سوپاسی یوری بکەم. ئەو بۆ ڕزگاری کردم و گیانی پێبەخشیمەوە. زەختم لە خۆم کرد تا لە شوێنەکەم هەستم و لە شوێنی خۆم دانیشم. دەمویست دانیشم تا یوری ماچ بکەم و سوپاسی بکەم. بەڵام ئەم جاری یوری بەدەست شانەکانی گرتم و بە نەرمیەکەی برایانە منی پاڵ خستەوە و جارێکی تر لە ناو جێگەی خاکی و نمدارەکەی خۆمڕای کێشامەوە وتی: ئارام بگرن، مەجۆڵێن. هەرچەندە برینەکانتان زۆر کاریگەر نییە، بەڵام ئەم برینانەش پێویستیان بە چەند ڕۆژ حەوانەوە هەیە تا شوێنی گولەکە باش ببێتەوە. و بەم شێوەیە منی خەواندەوە و خۆی سەرقاڵی ئامادەکردنی خواردن و شتی تر بوو. ئەو شەوە تێپەڕی، بەیانی و دوو بەیانیش بەسەر چوو. هەموو ڕۆژێک یوری برینەکانی دەکردمەوە و دەرمانی دەکرد و دووبارە دەیبەستەوە. بەڵام هەر ڕۆژ کە تێپەڕی ئازارم باشتر و هێواشتر ببێتەوە. هەستم دەکرد لاوازیەک تایبەت بەسرمدا زاڵ دەبێت و ئەم لاوازیە ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکات. خۆم نەمدەتوانی شوێنی برینەکەم ببینم، نەمدەزانی لە چ بارودۆخێکدام و برینی تەنیشتم چۆنە. لە یوریم دەپرسی، بەڵام هەموو جارێک لە وەڵامدا دەیگوت: زۆر باشە، برینەکەتان ڕوو لە باشبوونەوەی و تا یەک دوو ڕۆژی تر دەتوانن بە ڕێگادا بڕۆن. ئەمە وەڵامێک بوو هەمیشە بە منی دەدایەوە، بەڵام دەمزانی ئەو بۆ بەهێزکردنی ڕۆحی من درۆوە کات و ڕاستی شتێکی ترە. یەک دوو ڕۆژی ترم بەم شێوەیە تێپەڕی و لەم یەک دوو ڕۆژەدا هەستم کرد ئازارم زۆر تونتر لە پێش بووە. بە شێوەیەک ناتوانم هەناسەی قوڵ هەڵبکێشم و سیەکانم لە هەوا پڕ و بەتاڵ بکەمەوە. ناچار بووم کورت و پچڕ پچڕ هەناسە بدەم و ئەم بارودۆخی هاتبووە پێش بۆ هۆی ئەوەی تووشی تەنگی نەفەس و توندی لێدانی دڵ ببم. ئێوارەی ئەو ڕۆژە پیرێژنی خانەخێمان هاتە ناو ژوورەکەمانەوە. پشتی تێکردین و ڕوخسارێکی مۆنی بە خۆیەوە گرت و لە ژوورەکە ڕۆشتە دەر و دەرگاکەی بە توندی پێوەدا. من لەمانەیە ئەم جوڵەیە نەگەیشتم. ئەو بۆ بەم شێوەیە لە ژوورەکە ڕۆشتە دەر. ئایا لە قیافەی من ترسا؟ ئایا من سرابوومەوە و قیافەم گۆڕا بوو؟ ئەوەندەم لەم پرسیارانم لە خۆم کرد کە شەو هات و هەوا تاریک بوو. یوری بۆ ئەنجامدانی کارێک لەوێ دوور کەوتبوویەوە و من دەمزانی زووتر لە کاتژمێر 8 ناگەڕێتەوە. من لەو ژوورەدا تەنیا دەمناڵاند و لە ناو بیر و خەیاڵە ئازاردەرەکانی خۆمدا نوقم بووم و هەر سات چاوەڕێی گەڕانەوەی یوریم دەکرد تاوەی یوری نزیک 9 شەو گەڕایەوە. یوری کە هاتە ژوور تێگەشتم بۆ ڕێگایەکی زۆر دوور ڕۆیشتووە و زۆر هیلاکە. کاتێک چراکەی ڕۆشن کرد و کەمێک خواردن کە بۆ منی ئامادە کرده بوو گەرمی کردەوە و پێیدام. باسی هاتن و ڕۆشتنی پیرێژنم بۆ کرد و پرسییم: هۆی ئەم جوڵەیە چی بوو؟ بۆ ڕاست ناڵێیت؟ ئاوێنەیەکم بۆ پەیا بکە تا ڕوخسارم ببینم. ئەگەری ئەوە نییە ئەم جارە بە قسە ڕازی ببم و لە بەدواداچوونی بابەتەکە پاشگەز ببمەوە. یوری وتی: ئامادەکردنی ئاوێنە کارێکی دژوار نییە، بەڵام دڵنیا بن هیچ گۆڕانێک لە ڕوخساری ئێوەدا دروست نەبوو و هۆکارێک نییە بۆ بڕینی گولەیەک مرۆڤ بسڕێتەوە. من زیاتر پێم داگرت و وتم: یوری، وا هەست دەکەم گولەی کالویی کاری خۆی کردووە کە نابێت هیوایەکم بۆ چاکبوونەوە هەبێ، بۆیە بڕیارم داوە خۆم بکوژم. مەگەرنا ئەوەی ڕۆژ بە ڕۆژ حاڵم خراپتر دەبێت. ئەمە چییە؟ یوری کە منی تام ئەندازەیە پێداگر بینی وتی: کەلەکەی ئێوە چڵکی کردووە و من هەر ڕۆژ چڵکی برینەکەتان دەشۆم. دەزانن کە لێرە دەرمان دەست ناکەوێت، منیش تەنیا بە ئاوی پاک برینەکەتان دەشۆم و بە جۆرێک گەڵای تایبەت کە دانیشتوانی ئەم ناوچەیە بەکاری دێنن دەیبەستم. بەڵام ڕۆژ ناچارم کە دوو جار چڵکە زیادەکان کە لە ناو کونی گولەکەدا کۆبوونەتەوە بشۆم تا 2-3 ڕۆژ پێش برینەکە ڕوو لە باشی بوو. بەڵام لەو ڕۆژە بەدواوە برینەکە چڵکی کرد و ئێستا کە بینیتان پیرێژن هاتە ژوور و بەو شێوەیە ڕۆیشتە دەر. لەبەرەوەی بۆنێکی ناخۆش لە ناو ژوورەکەدا پەنگی خواردووە و هەر کەس بێتە ژوور هەست بە بۆنێکی ناخۆش دەکات. برینەکەی ئێوە بۆنی کردووە، بەڵام ئەمە نابێت ببێتە هۆی دڵساردی ئێوە.
چونکە بەڵێنتان پێدەدەم تا چەند ڕۆژی تر ئێوە لەم ژوورەدا بگەڕێن بێەوەی بچووکترین دەرد و ئازارێک هەست پێ بکەن. زانیم کە یوری ڕاست دەڵێت، بەڵام سرم سوورما ئەو بۆ لەو بۆنە ناخۆشە هەست بە ناڕەحەتی ناکات. ئالوت و هەستی بۆنکردنی لەگەڵ کەسانی تردا جیاوازە، بە دڵنیاییەوە نا. یوری بۆ ئەوەی من لەم بابەتە ناڕەحەت نەبم بە بۆنی چڵکی برینەکەم ڕازی دەبوو، ناوچاوی گرژ ناکرد و هەر بۆیە من هەستم بەڕاستیەکە نەکردبوو. لوتی خۆم لە سەرەتای چڵکی برینەکە پڕ بوو، بۆنی ناخۆشی برینەکەم هەست پێ ناکرد. بارودۆخم خراپ بوو، نزیک بوو لە خەم و خەفەت بقیژێنم و سەری خۆم بە زەویدا بدەم. ئەگەر ڕوخساری ئارام و بێنیگەرانی وریم لە بەرچاوی خۆمدا نەدەدی، ئەگەر دەنگی گەرمی ئەو هێزی پێ نەدەبەخشیم، ڕەنگە لە داماویدا شێت دەبووم. زەختی زۆرم لە خۆم دەکرد تا لە هاتنە خوارەوەی چەند دڵۆپ فرمێسک کە لە چاوەکانمدا قەتیسما بوون ڕێگە بگرم و سەرنجام وتم: یوری، دەبێت چی بکەین؟ شیاوە من دوور لە دایک و باوکو لەم دیارە دوورە لەو پەڕی لاوازی و نەتوانیندا بمرم؟ ئایا باشتر وانییە خۆم بکوژم؟ یوری بەم بیرە مناڵانەی من پێکەنی، بەڵام زیاتر گەرمی بەدەنگی خۆیدا تا هێزی زیاتر بە من ببەخشێت. ئەو بەدەنگێکی بەرز قاقا پێکەنی و دوای خولەکێک کارام بوویەوەوتی: زۆر مناڵانە بیر دەکەن. ئایا مرۆڤی ڕاستەقینە ئەوەندە خۆی بەداما و هەست پێ دەکات کە خۆی بکوژێت؟ خۆکوشتن چەکێکە تەنیا لە دەستی کەسە نەزانەکان دانراوە. پیاوێک کە بۆ شەڕ لەگەڵ سروشت و برینی دڵی جەنگەڵە ڕەشەکانی ئامازۆن هەستاوە و ئەم هەموو ڕێگایی بڕیوە و لە پێنەکەوتووە، نابێت ئەوەندە لاواز بێت لە بەرامبەر برینێکی بچووک و کەمێک چڵکی سپی پشت بە خۆکوشتن ببەستێت. خۆزگەم قسەتان نەدەکرد، چونکە من هەرگیز چاوەڕوانی ئاوا قسەیەک لە زمانی پیاوێکی وەک ئێوە نیم. من بە بیستنی قسەکانی وری بە تەواوەتی گۆڕام، وەگەوە بوو هەر یەک لەو شەو ڕستەکان کە لە زمانی یوری دەهاتە دەر وەک پارچەیەک لە پۆڵا دەکشا بەسەر ڕۆحی مندا و لە ئەنجامدا ڕۆحی لاوازی منی بەهێز دەبەخشی و بەهێزی دەکرد. کاتێک ئارام بوو چەند خولەکێک بیرم کردەوە و ئەو ساوتم: ڕاز دەکەیت، بەڵام تاکەی من دەبێت لەم ژوورەدا کە دەڵێی کولانەی مریشکە زیندانی بم؟ دەبێت چی بکەین؟ چ فکرێکت کردووە؟ گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتینە کۆتایی خوێندنەوەی بەشی 8. بۆ بەشی 9 دەچمە لای هاوڕێم سۆران جەمال. بەشی 9 لە ڕۆمانی 6 ساڵ لەناو ژنە وەحشیەکانی ئامازۆن. لاپەڕا 8. ڕاست دەکەیت، بەڵام تاکەی من دەبێت لەم ژوورەدا کە دەڵێی کولانەی مریشکە زیندانی بم. دەبێت چی بکەین؟ هیچ فکرێکت کردووە؟ یوری سەری بۆ جەختکردنەوەی پرسیارەکەی من لە قاند و وتی: بەڵێ، ئەمڕۆ بۆ ئەنجامدانی کارێک ڕۆیشت بووم بۆ شوێنێکی دوور و ئێستا کە بینیتان بەسەر ڕوخسارێکی خۆڵاوی گەڕاومەتەوە سەرکەوتنم بەدەست هێناوە. بە شادمانیەوە پرسییم: چ سەرکەوتنێک؟ چی بووە؟ یوری پێکەنی و وتی: دانیشتوان بە منیان وێت لە 4 فەرسەخی ئێوە دەیەکە کە هێزێکی نیوە وەحشی تێدا دەژین. ئەوان جادوگەرێکیان هەیە، پزیشکە و قورسترین و مەترسیدارترین برینەکانی لە دەرمانی سەیر و سەمەرە چارەسەر دەکات. من بڕیارمدا بۆ هێنانی ئەو بڕۆمە ئەوێ، بەڵام دانیشتوان پێیان وتم جادوگەری ئاماژە پێدرا و لەناو هۆزەکەی خۆی دەرناچێت و ئەگەری نییە لەگەڵ تانابێتە ئێرە. ئێوە بەختەوەرن ئەگەر نەخۆشەکەتان بۆ چارەسەر وەربگرێت. من بەو پەڕی بێهیوایی بەڕێکەوتم، چونکە دەزانم ئەم خەڵکە نیوە وەحشیە باوەڕی وایان هەیە بە گیان و دڵ دەیپارێزن. ئەمڕۆ بەیانی بەڕێکەوتم و بە دژواری زۆر گەیشتمە ئەوێ و ڕۆیشتمە لای جادوگەر بە میهرەبانی وەریگرتم و لە قسەکانم کە بەهۆی یەکێک لە دانیشتوانی ئەوێ وەردەگیردرایەوە گوێی گرت و بەڵام بەداخەوە لە کۆتایی داوتی: من نەخۆشەکەی ئێوە تەنیا لێرە دەتوانم بشکنم و چارەسەری بۆ بکەم. هەرچەندە داوام کرد ڕەزامەندی نیشان نەدا، تەنانەت گریام و پاڕامەوە، بەڵام ئەو ڕازی نەبوو. وتی: هاتنە دەرەوەم لەناو ئەم خەڵکە شومە و ڕەنگە بەڵایەکیان لە ئاسمانەوە بەسەردا ببارێت. لە ئەنجامدا بەڵێنم وەرگرت هەموو هەوڵەکانی بۆ چارەسەری ئێوە بخاتەگەڕ و ئەو کات بەرەو مەبەست بەڕێکەوتم. پێم وت:
یوری چۆن جادوگەرێک دەتوانێت برینێکی مەترسیدار کە لە کەلەکەی مندا هەیە چارەسەر و دەرمان بکات، جادو ناتوانێت کاری دەرمانی پاکشکەرەوە ئەنجام بدات؟ ئەمە چ فکرێکە؟ جیاواز لەوەش من چۆن دەتوانم 4 فەرسەخ بەڕێدا بڕۆم؟ یوری بە خۆشحاڵیەوە وتی سەرکەوتنی منیش لەوەدایە، جادوگەر بۆ ئەوەی لە ڕێگا زیانمان بەرنەکەوێت 6 کەس لە ئازاترین پیاوانی هۆزەکەی لەگەڵ مندا نارد و چەند دەستورێکی بە یەکێک لەوان داوە کە پێش بەڕێکەوتن لەسەر برینەکەی ئێوە ئەنجامی دەدات. کەی بەڕێدەکەوین؟ هەر کات بە باشی بزانین. ئەو 6 کەسە لە دەرەوەی ژوورەکەدان قسەکانمان گەیشت بووە ئێرە لە ناکاو دەرگا کرایەوە و وەحشیەکی ڕوت و قوت بە باڵایەکی بەرز و سینەیەکی پان و ڕوخسارێکی ترس ئەنگێز لە کاتێکدا ئاگردانێک پڕ لە ئاگری لەدەستدا بوو هاتە ژوور ئاگرەکەی لای سەری من دانا. من کاتێک ئاگرەکەم بینی بەترسەوە پرسییم یوری چی دەکەن؟ ئەم ئاگرە بۆ چییە؟ یوری دەستمی لە دەست گرت و وتی دەبێت خۆڕاگر بن. ئازار هەر چەندە بەهێزتر بێت لە خۆکوشتن باشترە. تازە ئەو کات بوو تێگەیشتم دەیانەوێت چی بکەن و دەبێت بە چ بەدبەختیەکی گەورە ڕازی بم. بۆیە سرم خستە ناو 2 دەست و لە ترس و ئازار لە کاتێکدا دڵۆپە گەورەکانی ئارەق لە ڕوخسارم دەتکا، ڕوخساری خۆم داشارد و چاوەکانم بەست. وەحشیەکان بە تەواوەتی ڕوود بوون، تەنیا پارچەیەکی زۆر تەنک و باریک بۆ داپۆشینی شەرمی خۆیان بەستە بوو، لە لای ڕاست و چەپی خۆیان 2 خەنجەری درێژ و پان وەک قەمەیان هەڵواسی بوو. ڕەنگی جەستەیان قاوەیەکی سوتا و نزیک بەڕەش و پێستی ئەوان لە ڕووناکی ئاگر دەدرەوشایەوە و ڕووناکیەکی تایبەتی هەبوو. یەک لەوان کە دیار بوو گەورەی ئەوانی ترە هاتە پێش و بە وردی برینەکەمی پشکنی و دوای ئەوە سەیرێکی ڕوخساری کردم و گەورەی بازوو گۆشتی سنگمی تاقی کردەوە. من لەمە تێنەگەیشتم. وامزانی دەیەوێت لە گۆشتی بازوو یان سینەم بۆ پینەکردنی برینی کەلەکەم کەڵک وەربگرێت. بۆیە لە یوریم پرسی و بەترس و چاوەڕوانیەوە چاوەڕێی وەڵامم دەکرد. یوری بە زمانێک کە تێنەگەیشتم هەڵیت و پەڵیت چەند پرسیارێکی کرد و ئیشارەی کرد و دواتر بە منی وت ئەو بۆیە دەستی لە باز و سینەی ئێوەدا تا لە ڕادەی هێزی ئێوە ئاگادار ببێتەوە. ئەو دەڵێت ئێوە زۆر لاوازن و ناتوانن بەرگەی ئازار بگرن، بەڵام پێم وت لەگەڵ لاوازی جەستەیەکی بەهێزتان هەیە. کاتێک ئێمە قسەمان دەکرد ئەو سەرقاڵی کاری خۆی بوو، ڕمێکی لە ئاسنی ڕەش لە ناو ئاگردا دانابوو دەیسوڕاند تا لە هەموو لایەکەوە سوور بێتەوە. ڕمەکە بە ئەندازەی پانایی 2 پەنجەی مرۆڤ ئەستور بوو، بەڵام سەرەکەی تیشتر لە کۆتایەکەی بوو. من بە چاوانێکی زەق لێم دەڕوانی و هەر سات کە تێدەپەڕی ڕمەکە سوورتر دەبوویەوە. ترسی من زیاتر و دڵم خێراتر لێی دەدا. سەرنجام ڕمەکە سوور بوویەوە. یوری هات لای سرم دانیشت و 2 مەچێکی دەستمی بەهێزی گرت و ئەژنۆکانی خۆی خستە سەر شانەکانی من و فشاریدا. یوری دەستەکانی منی بە شێوەی خاج ئاسا گرتە بوو کە توانای جوڵم نەبوو. پیاوە وەحشیەکە بە ڕمە سوورەوە بووەکە نزیک دەبوویەوە. چوارەکەی تر لەوان لای ئاگرەکەەوە وەستا بوون و شتیان دەوت و ئاوازیان دەخوێند و یەکی تریان خۆی خستە سەر قاچەکانی من و قولاپەی قاچمی بەدەستی گرت و بەڕادەیەک زەختی دەکرد هەناسە لە سینەمدا توند بوو. کاتێک ئەو پیاوە ڕەشە بە مێڵە ئاسنیەکە نزیک دەبوویەوە وەلای من دانیشت، چاوەکانی خۆم داخست. ساتێک دواتر بۆنی گۆشتی سوتا و لە ژوورەکە هات و من قیژاندم و ئیتر نەمزانی چی بوو. ئازار ئەوەندە زۆر بوو کە بێهۆشی کردم، نەم دەزانی چەند کاژمێر بەو شێوەیە تێپەڕی. کاتێک هاتمە هۆش و چاوی خۆم کردەوە کە لەسەر تەختەیەکی پان بووم و سەرو خوار دەڕۆیشتین. وام دەزانی لەسەر عارەبانە خەوتوم و شاخ و گەڵای دارەکان لەسەر سرم زۆر نزیک بوو، بە شێوەیەک ئەگەر دەستم درێژ دەکرد دەمتوانی لقی دارەکانی جەنگەڵ بگرم. دەردی کەلەکەم هێمنتر بوو، تازە ئەو کاتبیرم هێنایەوە کاتی سووتاندنی برینەکەم بێهۆش بووم. بڕیارمدا سرم بەرز بکەمەوە و لە دەوروبەر بڕوانم، بەڵام لەم کاتەدا دەنگی یوریم بیست کە دەیوت سەرتان بەرز مەکەنەوە بخەون. و دەست بەجێ دەنگی چەند گولە بیسترا. زانیم لەسەر دەرگایەکی شکاو خەوتوم و لەسەر شانی 4 کەس لە ڕەشە وەحشیەکان دەگوێزرێمەوە. ئەی دەنگی گولەکان چییە؟ ئێرە کوێیە؟ یوری ئەمەیشی ئاشکرا کرد و وتی ئێمە بەناو جەنگەڵدا دەڕۆین، بەڵام بەدبەختانە کالی و هاوڕەکانی بەدوامانەوەن. هەر کەس بیەوێت بزانێت من لەو کاتەدا چ حاڵێک و چەند شیاوی بەزەیی بووم، دەبێت چەند خولەکێکی کورت چەند خولەک خۆی بخاتە شوێنی من تا بزانێت چیم بەسەر هات و چۆن ئەو خولەکە پڕمەترسیانم بەسەر برد. بە جەستەیەکی کون و سوتا و چکارێکم لە دەست دەهات. بەشێک لە جەستەی خۆم بە تەواوەتی نەم دەتوانی بیجوڵێنم و بەشەکەی ترم ئەوەندە لاواز بوو توانای هیچ کارێکی نەبوو. لەو چەند ڕۆژەدا ئەوەندە خوێنم لێ ڕۆیشت بوو کە وزەی ژیان و هەناسە کێشانم نەبوو. چ بگات بەوەی هەستم و یارمەتی یوری بێچارە، یوری ئەمەکدار و خۆشەویست کە هەمیشە وەک برایەک چاودێری دەکردم بدەم.
زۆر زەختم لە خۆم کرد تا بتوانم سرم بۆ دواوە بسوڕێنم و یوری ببینم. دوو تفەنگی پێبوو، یەکێ لە شان و یەکێ لەسەر دەست دانابوو تەقەی پێدەکرد، بەڵام فیشەکی بە خۆڕایی لە دەست نەدەدا و دەیویست لانیکەم بە یەک گولە یەک کەس بکوژێت. ڕەشەکان منیان لەسەر شان بوو دەڕۆیشتن وەک ئەوەی هیچ ڕووداوێکی شیاوی سەرنج ڕووی نەدابێت، خوێن سارد درێژەیان بەڕێگەی خۆیان دەدا. ئەوسا نەمزانی بۆ ئەوان لە دەنگی ترس ئەنگێز و ویزەی گولەکان ناترسن، بەڵام دواتر کە لێکۆڵینەوەم کرد زانیم ئەو مرۆڤەنیوە وەحشیانە کە تفەنگیان نەبینیوە و کاریان پێ نەکردووە. دەنگی تفەنگیان بە دەنگی ئاژەڵەکان دەشوبهاند و لەبەر ئەوەی لە هیچ ئاژەڵەی نەدەترسان لەویش نەدەترسان. یوری ڕووی لەلایەکی تر و پشتی لە من کردبوو لە هەمان کادا بۆ دواوە دەڕۆیشت و لەبەر ئەوەی دارستان چڕ و تێپەڕین لە ناو گەڵا و بەرگی دارەکان دژوار بوو، یوری هەمیشە دەهەنگاو لە ئێمە دوور بوو، هەندێک کات لە نێوان دارەکاندا خۆی دەشاردەوە و چەند سات دواتر خۆی بە ئێمە دەگەیاند و چاودێری منی دەکرد تا گولەی ترم بەر نەکەوێت. من بە ناوی خۆی بانگم کرد و پرسییم: یوری تەقەمەکە، ڕەنگە ونمان کەن. یوری ئەم فکرەی پەسەند کرد و خۆی لە پشت دارێکی پیردا حەشاردا و ئەوەندە وەستا تا ئێمە لەوێ دوور کەوتینەوە و کالیو و هاوڕەکانی نزیک بوونەوە. ئەمە فێڵێکی زۆر باش بوو. یوری بەکاری بەست. کالیو و هاوڕەکانی بە گومانی ئەوەی ئێمە سەرقاڵی تەقەکردنین لە پشت دارەکان سەنگەریان گرت و بەرگریان کرد. ئەم درەنگکردنەی ئەوان ڕێگەی بە ئێمەدا مەودایەکی زۆر دوورکەوینەوە. یوری بە هەردوو تفەنگەکەی تەقەی دەکرد و جۆرێک نیشانی دەدا کە ئەوان وا هەست بکەن منیش لای یوریم. من لەسەر تەختەکە و لەسەر شانی ڕەشەکان بووم. دەنگی گولەکانم بە جوانی دەبیست، بەڵام هەرچی زیاتر لە جەنگەڵدا دەڕۆیشتینە پێش، دەنگی تەقەکردن کەمتر دەبوو تا شوێنێک نیو کاتژمێر دواتر بێت کە لە دەنگی هەناسەدانی یەک دەنگی وەحشیەکان ئیتر هیچ دەنگێک بەرگوێم نەدەکەوت. ئەو نیوە وەحشیانە کە بە هیچ جۆرێک زمانی منیان نەدەزانی و منیش نەمدەتوانی بە زمانی خۆیان قسەیان لەگەڵدا بکەم، بێگوێدان بەو ڕووداوانەی ڕوویدەدا دەڕۆیشتن و منیشیان لەگەڵ خۆیان دەبرد. بەڵام کەم نیگەران بووم و ئەم فکرم لا دروست بوو بۆ هەواڵێک لە یوری نییە. فکر و خەیاڵێکی ئازاردەر هێرشی کردە سەر ڕۆحم، بۆیە بڕیارمدا بیان وەستێنم تا ئەگەر یوری زیندوو بێت و ڕێی ون کردبێت مان دۆزێتەوە. بەڵام هەرچەندە هاوارم کرد و مەبەستی خۆم بە ئیشارە لەوان گەیاند، ئەنجامی مەبەست بەدەست نەهات و ئەوان یان تێگەیشتن یان تێنەگەیشتن، بێگوێدان بەوەی من وتم درێژەیان بە ڕێگەی خۆیاندا و ڕۆیشتن. زیاتر لە یەک چارەکە کاتژمێر بە جوڵەی دەست و پێ تەکاندانی تەختەیەک لەسەر شانی ئەوان بوو. هەوڵمدا مەبەستی خۆمیان تێبگەێنم، بەڵام ئەوان وەک ئەوەی من هەر قسەم نەکردبێت یان گوێی بیستنیان نەبێت بە هەناسەدان و هنکردن، درێژیان بە ڕێگەی خۆیاندا. چارەکە کاتژمێر دواتر کە بە تەواوی لە وەستانی ئەوان بێهیوا بووم، بینیم سەر و کەلەی یوری لە دوورەوە دەرکەوت و بەڕاکردن بەرەو لامان دێت. یوری کاتێک گەیشتە لای ئێمە ڕووی کردە من و وتی: ئەوان ونیان کردوین و لە ڕێگەیەکی ترەوە ڕۆیشتون. ئەگەر یەک ڕۆژ لەناو جەنگەڵدا سەرگەردان بن، ئێمە مەبەستەکەی خۆمان ئەنجام دەدەین و دەڕۆین و ئەوان ئیتر دەستیان بە ئێمە ڕاناگات. دوای ئاگاداربوون لەم بابەتە شادمان بووم و هەناسیەکی ئاسوودەم هەڵکێشا و دواتر لە یوری سەبارەت بە فیشەکەکانم پرسیارم کرد. یوری وتی: نیگەران مەبە، هێشتا 20 مەخزەنی 20 دانەی فیشەکمان هەیە و ئەم بڕا بەشی 1 ساڵ گەشتی ئێوە دەکات بەو مەرجەی دەستی پێوە بگرن. من و یوری سەرقاڵی وتوێژ بووین کە لە دوور ڕووناکی ئاگر دەرکەوت و یوری وتی: لە هۆزی وەحشیەکان نزیک دەبینەوە. دواتر ئاخاوتنی ئێمە سەبارەت بە شێوەی چارەسەری جادوگەر کە بوونەوەرێکی نامۆیە درێژەی پێدرا و ئەوەندە لەم باسە نوقم بووین کە بە تەواوی کالووی و هاوڕێ مەترسیدارەکانیمان لەبیر کرد. بێئاگا لەوەی کالووی مەترسیدارترین دزی ئەو 4 وڵاتی دراوسێ چ پلانێکی بۆ داڕشتوین. کۆمەڵێک لە دانیشتوانی هۆز، ژن و پیا و پیر و گەنج و ڕوت و قوود لە کاتێکدا هەمویان بە نێزەیەک لە حەزەیران یان تیرروکەوان چەکدار بوون، بۆ پێشوازیمان هاتن و هەراوهۆریایەکی سەیریان ڕێخست بە شێوەیەک من و یوری قسەکانی خۆمان پچڕاند و ئەگەر بشمان ویستایە قسە بکەین بەهۆی ئەو دەنگە ئەگەری نەبوو. سەرۆکی هۆز لە پێشەوە و دەستێک لە گەورەکانی هۆز بە دوایدا دەڕۆیشتن و بەرەو لای ئێمە دەهاتن. قیافەی سەرۆکی هۆز سیر بوو. هەروەها دەوروبەرەکەی کە بەگشتی لە گەورەکانی ئەو هۆزە دەژمێدران خاڵی سەرگەرمی نەبوو. سەرۆک پیاوێک بوو، 4 شانە، باڵابەرز، ڕوخسارێکی ساف و درەوشاوی هەبوو. سەرقوڵم و ناوچاو و خوار ناوچاو و چەناگەی خۆی ڕەنگ کردبوو، چەندین هێڵی هاتەریبی لەسەر سنگ و ستیزری کێشا بوو. لەناو ئەو هێڵانە چەندین وێنە کێشرا بوو کە دەڵێن مانای تایبەتیان هەیە کە ئێمە لێی تێناگەین. سەرۆکی هۆز بوونەوەرێکی زل و مەترسیدار بوو، دەوروبەرەکەشی هەروە و کەمێک کاڵتر لەو خۆیان ڕازاندبوویەوە.
شتێک کە لە یەکەم ساداسەرنجی هەر بینەرێکی ڕادەکێشا ئەوە بوو هەمویان ڕوت و قوت بوون، تەنانەت دەژنی سەرۆکی هۆز کە هەمویان لەگەڵیدا بوون و دەهاتن. ژنانی سەرۆک هۆز جگە لە دانەیەکیان هەمویان جوان و جوانترینەکەیان کچێک بوو کە زیاتر لە 11 تا 12 ساڵی نەبوو. ئەو چوار کەسەی منیان لە سەرشان هەڵگرتبوو کاتێک گەیشتینە بەردەم سەرۆک، تەختەکان لەسەر زەوی دانا و بە کۆڕنوشکردن بۆ دواوە ڕۆیشتن و لە ناو قەرەباڵغیدا لە چاو ون بوون. سەرۆکی هۆز لە ناو بێدەنگی فەرمانڕەواییدا دووسێ هەنگاوی خێرایی بەرەو لای من هەڵگرت و لە یەک دوو هەنگاوی من داوەستا و زەق زەق لە ڕوخساری منی ڕوانی. چاوەسوور و زەقەکانی ئەو ترسی تیا دروست کردم، بەڵام لەبەر ئەوەی شتێک شیاوی ترس بێت لەبارەی ئەو هۆزەوە نەمبیستە بوو، دەمزانی ئەوان بێ ئازارن. دڵی خۆم ئارام کرد و لە بەرامبەر ڕوانینی ئەو بزەیەکم هێنایە سەر لێو، ئیتر نەم دەتوانی سەری خۆم بەرز ڕاگرم. هیلاک ببووم، ئازارێکی زۆرم لە شوێنی برینەکەدا هەست پێ دەکرد، سرم لەسەر تەختەکە دانا. سەرۆک چەند شتێکی لە وەرگێڕاکەی خۆی پرسی و ئەویش لە یوری پرسیاری کرد و سەرنجام دوای یەک دوو خولەک سەرۆکی هۆز لەگەڵ دەوروبەر و ژنەکانی خۆیدا ڕۆیشت و ڕێگەیدا من بچمە ناو هۆزەکە. دانیشتوانی هۆز بڵاویان لێ کرد و ڕۆیشتن، بەڵام کاتێک لای ئێمەوە تێپەڕین بە چاوانێکی پڕ لە سەرسوڕمانەوە لە جل و بەرگ و قیافەی ئێمەیان دەڕوانی و دوور کەوتنەوە. کاتێک ئەو ناوە چۆڵ بوو، ئەو چوار نەفەرە دەرکەوتنەوە و منیان لەسەر تەختەکە بەرز کردەوە و بەرەو شوێنی جادوگەری هۆز کە لە ناوەڕاستی هۆزدا بوو بەڕێ کەوتن. هێشتا لە قەراغ ماڵە قامیشەڵانەکان تێدەپەڕین کە لە ناکاو یوری خۆی بە من گەیاند و وتی: ئاخ چ بەدبەختیەکی گەورە. بە خێرایی و ترسەوە پرسییم: چی بووە؟ یوری وەڵامی دایەوە: ئێستا کالویم بینی هاوڕێ لەگەڵ 6 کەس لە پیاوانی خۆی لەلایەکی تر هاتە ناو هۆز و لەگەڵ سەرۆکی هۆز هاوڕێیانە دەستی بەو توێش کرد. من بێ ئەندازە ترسام، بەڵام نەم دەتوانی باوەڕ بکەم. وتم: ڕەنگە چاوت بە هەڵەدا چوو بێت و هەڵەت کرد بێت. چی دەڵێیت؟ ئەوت لەکوێ بینی تۆ کە لەگەڵ مندا بوویت؟ یوری لە کاتێکدا بەوردی لە پێش و دوای دەڕوانی وتی: من لە ناو دوو ڕیز لە ماڵەکان ئەوانم بینی و دڵنیام کالووی ئێمە لە سەرۆکی هۆز دەستێنێت و یان کارێک دەکات ئەوان ئێمە بکوژن. ئەم شتانە کە لە زمانی یوریەوە دەبیسترا زیاتر بووە هۆی ترسی من. دان بەوەدا دەنێم لە هەموو دەورانەکانی ژیانم کەسێکی ئازا و چاونەترس نەبووم و ئێستاش نیم، بەڵام جیاوازی ئێستا لەگەڵ کۆندا ئەوەیە ئێستا کەسێکی دنیا دیت و بە ئەزمونم، بەڵام لە کۆندا لاوێکی ترسنۆک بووم، بۆیە ناتوانم حاشا لەوە بکەم بە هەر بەیانوێکی بچووک دەترسام و دڵم دەلەرزی و زمانم دەگیرا. زیاتر لە هەر شتێک لەوە دەترسام بێتاوان بکوژێم و ئەگەر کالووی منی بکوشتە بەڕاستی بێگوناح دەمردم، چونکە خوا دەزانێت لە نێوان من و سینگوالا ژنە جوانە ناشەرعیەکەی هیچ جۆرە پەیوەندیەک نەبوو. من جارێکی تر دەستم لە گیان شۆرد و سرم لەسەر تەختەکە دانا. بەهۆش و نیوە بێهۆش بووم، نەمزانی چی گوزەرا. کاتێک چاوەکارم کردەوە لە ژوورێکی داری گەورە لەسەر تەختەیەکی بەرزدا بووم. ژوورەکە پڕ بوو لە دووکەڵ و بۆنی سەیر و بێوێنە، نە لە بۆنی چڵک دەچوو نە لە بۆنی گوڵ و بۆن. ئێستا کاتێک ئەو بۆنانە بیردێنمەوە زیاتر سرم سوڕ دەمێنێت، چونکە بە شێوەیە کاریگەری لەسەر دەمارەکانم کرد. بە هیچ هێز هیچ ڕستە و شەیەک ناتوانم چۆنیەتی و چەندایەتیەکەی باز بکەم. جیاواز لە بۆن و ڕووناکی و دووکەڵ قەرەباڵغیەکی سیر لە ژوورەکەدا دەبیسترا کە دەست بەجێ تێگەیشتم. دەنگی سەما و ئاوازی وەحشیەکانە. پێشتر لە سینەمادا بینی بووم کاتێک وەحشیەکان مرۆڤخۆرەکان دەیانەوێت گەشتیارێکی سپی بخۆن، چۆن بەدارێکەوە دەیبەستنەوە و لە دەوروبەریدا دەست بە سەماکردن دەکەن و دواتر بە چ شێوەیەک جەستەکەی دیکە دەکەن و بەکاڵی بەددان دەیفچڕن و دەیخۆن. لەو کاتەی چاوەکانم کردەوە و هاتمە هۆش، ئەم دیمەنانە لە بەرچاومدا وێنە کرا و دڵنیا بووم وەحشیەکان سەرقاڵی ئامادەکاریەکانی خواردنی منن و ڕەنگە یوری داما و ئێستا لە سکی ئەواندا بێت. بیهێنە بەرچاو چ حاڵێکم هەبوو. هێواش زەختم لە گەردنم کرد تا سرم بەرز بکەمەوە و دەوروبەرم ببینم، بەڵام هێشتا سرم لەسەر دارەکە بەرز نەکردبوویەوە کە کتاوپڕ دەستێکی بەهێز شانەکانی گرتم و دەنگێک بیسترا کەوتی: مەجوڵێن. بە دژواری چاوەکانی خۆم کردەوە سیرم کرد، بە خۆشحاڵیەوە یوری لەسەر سرم وەستاوە. ئەوەندە خۆشحاڵ بووم نزیک بوو بەقی ژێنم. یوری بەرەو لای چەپ هەنگاوێکی هەڵگرت تا لە من نزیکتر بێت و من بەبێ دژواری بینیم. جادوگەری هۆز ڕووبەندێکی ترسناکی لە ڕوخسار نابوو، سەری خۆی بە پەڕەڕەنگیەکانی باڵندەکانی جەنگەڵ ڕازاندبوویەوە. چەند هەنگاو ئەولاتر لای ئاگر سەری بڕای مرۆڤێک لەسەر مێڵەیەکی داری بوو. کۆمەڵێک ژن و پیاو لە دەوری سەربڕاوەکە سەمایان دەکرد و بەنێزە درێژەکان کە لە دەستیاندا بوو هەندێکا سەربڕاوەکانیان دەجوڵاند. ئەم سەمایە زیاتر لە نیو کاتژمێری خایاند و سەرنجام تەواو بوو. کاتێک وەحشیەکان هیلاک ببوون، ئارەقیان کردبوویەوە.
جادوگەر لە من نزیک بوویەوە و لەناو کونی قامیشێکی کورت کە سەرەکەی حەڵقەیەک گوڵی پێوە بوو چەند دڵۆپ گیراوەیەک کە نەمدەزانی چییە و چ کاریگەریەکی هەیە و چۆن ئامادەکراوە ڕۆشتە ناو کونی برینەکەی من و بە دەستە پیسەکانی خۆی دەستی پیا هێنا و دواتر بە ئیشارەیەک هەمویان ڕۆیشتنە دەر. کاتێک جگە لە من و یۆری کەس لە ژوورەکەدا نەبوو هێواش لە یۆریم پرسی لە کالویی چ خەبەر چی لێ هات قسە بکە چیمان بەسەر هاتووە. یۆری بێدەنگ بوو سەری خۆی خستە خوار. ئەم جوڵەیە کە پێچەوانی عادەتی یۆری بوو زیاتر بووە هۆی ترسی من و دووبارە پرسیارم کردەوە بۆ قسە ناکەیت. سەرنجام یۆری لێوی بۆ قسەکردن کردەوە و وتی کالویی لەگەڵ سەرۆکی ئەم هۆزە هاوڕێیە. هاوڕێتی ئەوان لەوێوە سەرچاوە دەگرێت کە کالویی یەک جار لە مردن ڕزگاری کردووە و ئێستاش کە کالویی ئێمەی لەو داوا کردووە سەرۆکی هۆز بێ چەند و چون ڕازی بووە ماداتە دەست کالویی. من بە پەلەو بەداخەوە وتم کارمان تەواو بوو کالویی دەمانکوژێت حەیف بۆ ئەو هەموو ئازاری کێشامان. یۆری وتی زۆر نیگەران مەبن و بەڵام چی بۆ قسەکە تەواو ناکەیت. بەڵام جادوگەری هۆز نێوەنجیگەری کردووە کە دوای باشبوونەوە ئێمە بداتە دەست کالویی. ئەوان کوشتنی دیل و بریندار بە شوم دەزانن و دەبێت ئەسیر باش ببێتەوە ئەوسا بکوژدێت لەبەر ئەوەی ئێستا ئێمە بەدیل دەژمێردین بڕیار دراوەکە من قسەکەیم پچڕاند و پرسییم من کەی باش دەبمەوە. جادوگەر نەیوت خۆزگە باشبوونەوەی من پێی بچێت. یۆری بە خوێنساردی وتی برینەکەی ئێوە 2 تا 3 ڕۆژی تر ساڕژ دەبێتەوە و دەتوانن بە قاچی خۆتان بڕۆن بۆ کوشتارگا. من پرسیارم کردەوە ئێستا ئێمە لە چ حاڵێک داین؟ لەم ژوورەدا زیندانین و دوان لە نۆکەرەکانی کالویی لە تەنیا دەرگای ئەم ژوورە کە زۆر بەهێزە پاسەوانی دەکەن. دیوارەکانی ژوور زۆر بەهێزە و لە قەدی داری قامیشی کە لەسەر یەک دانراوە دروست بووە و تێپەڕین دەی کارێکی ئاسان نییە. جەستەم لە ئارەقدا شل بوو کراسەکەم بە جەستەمەوە نووسا. ئەم هەواڵە ترس ئەنگێزە زیاتر نیگەرانی کردم ڕاستیەکەی وەک ئەوە وا بۆ شیشێکی سوورەوە بوو لە جیاتی ئەوەی کردبێت یانە ناو برینەکەی من لە دڵمدا ڕۆیان کردبێت. هەستم دەکرد خوێن لە دەمانەکانمدا بە دژواری هاتوچۆ دەکات و دڵم بە هێواشی لێدەدات. بە وردی سەیرێکی دەرگا و دیوار و سەقفم کرد. سەرنجام دوای ئەوەی هەموو شوێنێکی ئەو ژوورەداری و حەسیریم لە بەرچاو گوزەراند زانیم هەڵاتنمان لەوێ ئەگەری نییە. یۆری وەک ئەوەی بە نیگاکردن هەستی بە مەبەستەکەی من کردبێت کاتێک چاومان بەرچاوی یەک کەوت وتی بەڵێ ڕاکردن لێرە ئەگەری نییە بەڵام بە خێرایی پرسییم بەڵام چی یۆری تۆ پیاوێکی وشیاریت تۆ هەمیشە بۆ من فریشتە بوویت قسە بکە بەڵام چی بەڵام هیچ کارێک نائەگەری نییە دەبێت هیوادار بین. لەو پەڕی بە هیواییدا هەناسەیەکم هەڵکێشا و وتم یۆری تۆش بوویتە فەیلسوف لە مەبەستەکەی تێنەگەیشتم دەڵێ تۆش عەقڵە لەدەست داوە. یۆری بزەیەکی کورتی گرت و وتی ئێمە عادەتمانە هەمیشە لە دژواریەکاندا خوێنسارد بین. لەم ڕووداوانەدا تەنیا خوێنساردی دەتوانێت مرۆڤ لە مردن ڕزگار بکات. ئێمە لە مناڵیەوە وا عادەتمان دەدەن کە لە هیچ ڕووداوێک هەرچەندە گرنگ و پڕمەترسیش بێت نەترسین و کۆنتڕۆڵی بیر و دەمانەکانی خۆمان لەدەست نەدەین. تەنیا لە یەک شتدا بۆمان هەیە زوو تووڕەبین و دەست بەجێ پەچەکردار نیشان بدەین ئەویش ناموسە. وتم تۆ ئامۆژگاری دەکەیت یۆری ئێستا کاتی ئەم قسانەیە تۆ شێوەی ژیانی خۆتانم بۆ باز دەکەیت و ئێستا دەرفەتی ئەم باسانم نییە. یۆری ئەم جارش دەمە گەورەکەی خۆی بە پێکەنین کردەوە وتی بەڵام سەرۆک ئەوەندەش بێ هیوا مەبن ئەم جادوگەرە کەسێکی میهرەبانە و یارمەتیمان دەدات. من لە ناکاو لە شوێنەکەمدا هەستام. ئەم جوڵە خێراییە بووە هۆی ئەوەی ئازارێکی زۆرم پێ ببڕێت و یۆری بە نەرمی منی خەواند و وتی ئارام بن. وتم جادوگەر پیاوێکی میهرەبانە بەڵام نە ئەوەندە میهرەبان ئێوە لەبەر ئەو خۆتان لەناوبەرن و ببنە هۆی خوێنبەر بوون. ئەگەر ئەم شەو بە ئاسوودەیی بخەون بەیانی دەرفەتی بیرکردنەوەمان دەبێت. من دەستی یۆریم گرت و لە کاتێکدا لە ئازاردا دەمناڵاند و لە ئارەقدا تەڕ ببووم پرسییم یۆری هەست دەکەم پلانێکت داڕشت بێت و دەتەوێت کارێک بکەیت بڵێ وایە منیش ئاگادار بکە تا شادمان بم. یۆری بە هێواشی وتی سەرۆک شتێکی گرنگ نازانم بەڵام لە یەک شت سرم سوڕما و ئەوەش ئەوەیە کاتێک جادوگەر ناوی سینگوالای بیست باوەڕی گۆڕا و بەرامبەر بە ئێمە میهرەبان بوو. ئەگەر ئەو نەبووە ئێمە ئێستا لە دەستی کالوییدا بووین و ئەویش بە دڵنیاییەوە تا ئێستا ئێمەی کوشتە بوو لاشەمای لە جەنگەڵدا فڕێدا بوو ڕۆیشتە بوو. بەسە سوڕمانێکی زیاد لە ڕادە لە یۆریم پرسی تو هەست دەکەیت چ پەیوەندیەک لە نێوان سینگوالا و جادوگەردا هەبێت؟ گوێگرانی خۆشەویست لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشی نۆیەم. بۆ بەشی دواتر دەچمە لای هاوڕێم نەرمین عەبدوڵڵا. بەشی دا لە ڕۆمانی
6 ساڵ لە ناو ژنە وەحشیەکانی ئەمازۆن لاپەڕا 91. بەسەر سوڕمانێکی زیاد لە ڕادا لە یوریم پرسی: تۆ هەست دەکەی چ پەیوەندیەک لە نێوان سینگوالا و جادوگەردا هەبێت؟ نازانم سەرۆک، لە پەیوەندی ئەوان ئاگادار نیم. ئەوەندە دەزانم کاتێک جادوگەر ئاگادار بوویەوە نێوەجیگەری کرد و بەم شێوەیە لە بەدەستەوەدانی کاتی ئێمە بە کالویی ڕێگری کرد و ئێمەی لە مردن ڕزگار کرد. ئەمە جگە لە ڕێکەوت یان باوەڕێکی خورافی شتێکی تر هەیە؟ هەڵبەتە باوەڕ و ڕێکەوت ئەوەندە گرنگ نین. ئەم جادوگەرە بە حەز و پشتگەرمیەوە کاری کرد تا کارەکەی گەیاندەیەرە، بۆیە گومان دەکەم دواتریش هۆکارەکانی ڕزگاری یان لێخۆشبوونی ئێمە ئامادە بکات. ئەمانە باوەڕێکن هەر کەسێک لە بوونیاندا ئازادە و یوریش باوەڕی خۆی دەردەبڕی. ئەم بابەتانەی ئەو باسی دەکردنەی دەتوانی بێتە هۆی دڵگەرمی من بەبێ هیوایی سرم لە سەر مێزە چڵکنەکە دانا و کەوتمە بیر. لە پشت پەردەی ژوورەکە سێبەری دوو پیاوە چەکدارەکەی کالویم دەبینی کە لە پشت دەرگاکە پیاسە دەکەن و لە کاتێکا تفەنگەکانیان لەسەر شانە ئەم لاولا دەڕۆن. لە خولەک و کاتژمێرەکانی دواتر کە بە هێواشی تێپەڕیان دەکرد، من و یوری قسەمان نەکرد چونکە هیچ بابەتێکمان بۆ قسەکردن نەبوو. مردنمان نزیک و ئاسایی بوو. هەر کەسێکی تریش لە جێگای ئێمەدا بێت بێجگە لە مردن و چارەنووسی خۆی بیری لە هیچی تر نەدەکردەوە. من لەو ساتانەدا ماڵاواییم لە دنیا دەکرد و داخم دەخوارد بۆ ئێستا کە دەبێت بمرم ئەم هەموو ئازارم پێبڕا و جەستەی خۆم خستە بەردەست چزاندنی ئاسنی سوورەوە بوو. لە دڵمدا جنێوم بە سینگوالا دەدا و دەموت: خوا لەعنەت لەم ژنە پیس و بێ ئابڕوە بکات کە لەبەر هەوەسباسی ژیانی گەنجێکی وەک منی گیرۆدەی دەمارگیری و لە خۆڕازیبوونی شێتێکی وەک کالویی کرد. داخم دەخوارد بۆ کالویی لە ڕاستیەکان ناگات، بۆ نایەوێت باوەڕ بکات من لەگەڵ سینگوالا هیچ پەیوەندێکی ناشەرعیم نەبووە و بێگوناحم. ئارەزوومەند بووم کالویی پیاوێکی عاقڵ بووایە و باوەڕی بە قسەکانی من بکردایە و دەستی لەسەرمان هەڵگرتایە. خولەک و کاتژمێرەکان تێدەپەڕین و ئێمە لە بێدەنگیدا نوقم بووین و هەر کام بە جۆرێک لەگەڵ فکر و خەیاڵدا شەڕمان دەکرد و خۆمان سەرقاڵ. نەمزانی چ کاتێکی شەو یا ڕۆژ بوو کە کتوپڕ پەردەکە ڕۆشتە سەر و هەمان جادوگەر بە هەمان ڕووبەندی سیر و ترسێنەر هاتە ناو. یەکسەر هاتە لای من و سەیری برینەکەی کردم. جادوگەر دوای پشکنینی برینەکە لە ناو پێستی نارگیلێک کە لە دەستیا بوو بەڕێک گیراوەی بە پەنجەڕەش و چڵکنەکانی خۆی دەرهێنا لە برینەکەی سوو. ئەوسا بە زمانێک کە تێنەگەشتم دوعای خوێند و سەر و دەستی خۆی جوڵاند و دوای تەوابوونی ئەم کارانە ڕووی کردە یوری و وتی: دەبینی برینەکە بە شێوەیەکی موعجیزە ئاسا چاک بوویەوە؟ یوری بەرەو لای برینەکە نوشتایەوە و بە جوانی لێی ڕوانی. من خۆم نەمزانی چه خاڵێک هەیە و لەلایەکی تر نەمدەتوانی برینەکە ببینم. بەڵام لە کرانەوەی ڕوخساری یوری و وتەکانی جادوگەری هۆز نزیکە لە ڕاستی و برینەکەی من ئەگەر بە تەواوی سارێژ نەبووە زۆر باش بووە. جادوگەر دوایم کارانە بەرەو لای دەرگا ڕۆشت تا بڕواتە دەر. بەڵام پێش ڕۆشنە دەروەستا و بە هەمان قیافە و هەمان دەمامکی ترسێنەر ڕووی سوڕاند و بە یوری وت: ئایا خواردنیان بۆ هێناون تا بیخۆن؟ یوری بە زمانی خۆیان وەڵامی دایەوە: نا، هیچمان نەخواردووە، بەڵام برسیمان نییە. خۆزگە فەرمانتان دەدا چەکەکانمان پێبەنەوە. جادوگەر چەند ساتێک زەقزەق لە من و یوری ڕوانی و دواتر بێەوەی شتێک بڵێت لە ژوورەکە ڕۆشتە دەر. دڵم بێ ئیرادە تەپەتە بلەی دەدا و خۆیشم نەمدەزانی بۆ و لەبەرچی هەستێکی سیر لە ناخمدا پەیدا بوو، چونکە هیچ کات نەمتوانی و ناتوانم قسە لە دڵدا ڕابگرم و ڕووم کردە یوری و وتم: یوری، دەڵێی ئەم جادوگەرە جادوگەری پێشتر نەبوو. لەگەڵەوەی لەو کاتەدا بێحاڵ و بێهۆش بووم، جوان جوڵەکانی دەست و پێ و ڕوخساریم لەبیرە. ئەم کەسە ئێستا لای ئێمە وەستا بوو، ئەو نییە. یوری بە قوڵی لە ڕوخسار و چاوەکانی منی ڕوانی و دوای چەند ساتێک بێدەنگی وتی: ئەمە بابەتێکە نابێت بیهێننە سەر زمان. منیش هەستم پێ کرد بەرژەوەندی ئێمە لەوەدایە بێدەنگ بین. منی تر هیچ قسەیەکم نەکرد و بێدەنگ بووم. دووبارە بێدەنگی لە ژوورەکەدا بوو بە فەرمانڕەوە، بەڵام ئەم جارە بێدەنگی ژوورەکە زووشکە. چەند کەسێکی قول بڕێک گۆشتی کوڵاو و مەرکانەیەکی گەورە پڕ لە ئاوی فێنکیان بۆ هێناین و دوایەوەی لەبەردەم من و یوری دادایەنا ڕۆیشتنە دەر. هیچ کام لە ئێمە حەزمان لە خواردن نەبوو،
بۆیە گوێمان بە گۆشتە کوڵاوەکە نەدا و دەستمان بۆ نەبرد. تەنیا ئەومان خواردەوە و مەرکانەکەمان لەوێ بەجێهێشت، کاتژمێرێک زیاتر یان کەمتر تێنەپەڕی. کەمکەم بێدەنگی قورستر دەبوو. چاوەکانم خەودای دەگرت و پێڵوەکانم قورس ببوون. نزیک بوو خەو بمباتەوە. لە دەنگی پێی یوری کە لە شوێنەکەی هەستا و شیار بوومەوە و سەیرم کرد. یوری وەک پشیلەیەک کە هێواش بەرەو گۆشتەکە بڕوات و یان خۆی بگەێنێتە قەفەسی باڵندەیەک لە شوێنەکەی هەستا و دوای چەند هەنگاوی خێرا و هێواش لە سەرنووکی پێ خۆی گەیاندە گۆشتەکە و بە خێرایی هەڵی گرت و چەند پلێکی گۆشت لە ئێسقانجیا کردەوە و فڕیدا. من لە مانایم جوڵەی یوری کە بێئەندازە لام سیر بوو نەگەیشتم و گومانم کردی یوری شێت بووە، بەڵام یوری شێت نەبوو. یوری بەم شێوەیە چەند ساتێک گۆشتی ڕانی تیکە تیکە کرد و سەرنجام شتێکی سپی لێ دەرهێنا و بە خێرایی خستیە باخەڵیەوە. دواتر گۆشتەکەی بەجێهێشت و لە شوێنی خۆی دادانیشت. من لەژێر چاو سەیرم دەکرد. یوری وەک هەڵۆیەکی تیژبین سەرنجی بە دەوروبەریدا و لە ڕووناکی کەمڕەنگ و لەرزۆکی مەشخەڵ ڕۆنیەکان کە بە دیوارەداریەکەوە هەڵیانواسی بوو، بە جوانی شوێنێکی پشکنی و کە دڵنیا بوو کەس لە دەرەوە یان ناوەوە سەرنجی لای ئەو نییە، لە شوێنەکەی هەستا و خۆی گەیاندە من کە هەموو کەنارەکانی ئەوم بینی بوو بە هێواشی، بەڵام بە خێرایی لێم پرسی چی بوو یوری؟ چی دۆزیەوە؟ نامەیەک سەرۆک، نامە. من لە ناکاو لە شوێنەکەم هەستام و لەسەر تەختەکەم دانیشتم. ئێستا لە دوولاوە شادمان بووم. یەگەوەی ئازارم نەبوو. ئێستا کە بەم خێراییە لە شوێنەکەی خۆم هەستم بە ئازار نەکرد و ئەویتر ئەوەی لە ناو جلەکانی خۆی شتێکی سپی کە لە ناو گۆشتی کوڵاوی ڕان دەرهێنا بوو دەری کرد و من بەو پەڕی خۆشحاڵیەوە بینیم شتە سپیەکە نامەیە کە بە خەتی خۆش و ئینگلیزی لەسەری نووسراوە. دیار نەبوو کێم نامەی بۆ نووسیوین و لە ناو گۆشتە کوڵاوەکەدا دایناوە. بارحاڵ یوری سوچی کاغەزەکەی لەوێدا بینی بوو. نامە گرمۆڵە کراوەکەی دەرهێنا بوو. لەو نامەدا کەسێکی نەناسرا و نووسی بووی بە هیچ جۆرێک مەترسن. لە ناو مەرکانەکە کە وەک گۆزەی ئەو بۆ ئێوە هاتووە 2 خەنجەر هەیە. خەنجەرەکان هەڵگرن و کاتێک دەنگی فیکەیەکتان لە دەرەوە بیست ئامادە بن. بە شێوەیەک بجوڵێنەوە پاسەوانەکان گومانتان لێ نەکەن. دوای بیستنی فیکە تا 100 بژمێرن و ئەو ساڵە دواوە هێرش بکەنە سەر پاسەوانەکانی خۆتان و دوایەوەی ئەوانتان کوشت هێواش لای چەپ بە دەرگای ئەو ژوورەی تیایدان بسوڕێن و بڕۆنە ناو جەنگەڵ. لە پشت دیواری ڕۆژئاوا کەسێک چاوەڕێتانە و تا 2 کیلۆمەتری ڕێنوینیتان دەکات و لەوێوە دەگەڕێتەوە. خوا یار و یاوەری ئێوە بێت. من و یوری بە وەرگرتنی ئەم پەیامە نوقمی حەیرانی سەرسوڕمان بووین و لەبەرەوەی باوەڕمان بە ئاوا بەختەوەریەک نەبوو تووشی گومان بووین. ڕاوێژمان کرد وتم ڕەنگەم فێڵە کالووی ڕێکی خستبێت تا بمان کوژێت. بەڵام یوری دژایەتی باوەڕەکەی کردمەوەتی هەرگیز وانە، چونکە ئەگەر کالووی بیەوێت بمان کوژێت ئەم کارانە ناکات. ئەو سەبر دەکات و بەیانی هەردووکمانی بەدەستەوە دەدەن، بەو پەڕی ئاسوودەیی تیربارانمان دەکات. یوری 2 خەنجەری ناو مەرکانە ئاوەکەی دەرهێنا و لە ژێر جلەکانمانەوە دامان شارد. لەم کاتەدا دەنگی فیکە بیسرا کە یوری لە دڵدا دەستی بە ژماردن کرد. بۆەوەی باشتر بتوانین ڕابکەین من یەکێک لە مەشخەڵەکانم کوژاندەوە تا ژوورەکە تاریکتر بێت. بارودۆخێکی مەترسیدار هاتبووە پێش. مرۆڤ تا خۆی ڕوبەڕووی ئەم بارودۆخە نەبێتەوە ناتوانێت هەز بکات گرنگی ئەم کارە چەندە. ئێمە 2 نەفەر کە لەم خاڵە مەترسیدارەی دنیا کەسمان جگە لە خوا و بەزەیەکانی ئەو نەبوو دەمانتوانی چی بکەین مەگەرەوەی بە پەیامی جادوگەر ڕازی بین. ئێوەی خوێنەر کە ئێستا سەرقاڵی خوێندنەوەی ئەم دێڕانن خۆتان بخەنە جێگای ئێمە و گومان بکەن لە بەردەم قاپی مەرگدا ئاوا پەیامێکی پڕ هیواتان پێگەیشتووە. چی بکەین؟ ئەگەری ئەوە هەیە لەبەر چاوی نەگرن و چاوەڕوانی مەرگ بین. هەرگیز. من لە چاوەڕە شووردەکانی یوری کە لە چاوی هەڵۆ دەچوو نەبوونی باوەڕم دەخوێندەوە و ئەویش کە کەمێکی وشیار و زیرەک بوو لە جوڵەکانی هەستی بەمە کرد. دەرفەتی وتوێش قسەی زۆرمان نەبوو، بەڵام لە سیرکردنی یەکتر تێگەیشتین چی دەڵێن و چی دەبیستین. وەک پێشتریش ئاماژەم پێدا هەردووکمان من و یوری کەوتینە ئەو بیرەی ڕەنگە ئەم نامەیە دروستکراو بێت و لەلایەن کالوویەوە بۆ ئێمە نێردرابێت کە بەبێ زەحمەت و بێمنەتی سەرۆکی هۆز بمان باتە ناوەڕاستی جەنگەڵ و
لەوێ بمان کوژێت و یان ئەگەر زۆری پەلە بێت لە کاتی شەڕ لەگەڵ پاسەوانەکان بمان کوژێت. بەڵام لە هەمان کات دابیرێکی ترم بۆ دروست بوو کە ئێستا بڕیارە بمرین، باشترە پیاوانە بمرین و وەک سەگ بەدەست کالوویی نەکوژرین. ئەمە فکری من بوو، یوریش هەروەها، و سەرنجام بەدوای ئەم بیرانە لە گەڕان بەدوای کەمترین شانسی ڕزگاری کە لەم کردەوە مەترسیدارەدا بوو دەست بەکار بووین. کاتێک یەکێک لە مەشخەڵەکانم کوژاندەوە ژوورەکە دار و گیایەکەی وەحشیەکان کەمێک تاریک بوو. من سێبەری دوو حەرەسەکەی کالوویم بینی کە لە بەردەم دەرگای ژوورەکە وەستا بوون. یوری ئیشارەیەکی لێکردمەوەتی مەحتەلی چین، دەبێت بڕۆین. ئەمەی وت و هێواش خۆی گەیاندە پشت پەردەکە وتی کەسێک یارمەتیم بدات، دەمەوێت بریندارەکەم ڕابگرم. دەست بەجێ تێگەیشتم یوری چ پلانێکی داڕشتووە، بۆیە بە خێرایی خۆم کێشایە دواوە و لە پشت دەرگاکە خۆم حەشاردا. یوری لەولا بوو، من لەملا. یەک لە پاسەوانەکان تفەنگەکەی ئامادە کرد و پەردەکەی لابرد و هاتە ژوور تا یارمەتی یوری بدات، بەڵام هێشتا بە جوانی سێری هەموو ژوورەکەی نەکردبوو. دەستی یوری بە خێرایی بروسکە ڕۆشتە سەر و بەتوندی بەو پەڕی هێز هاتە خوار و خەنجەری لە کەلەکەی چەپی پاسەوانەکە ڕۆ کرد. ئەم لێدانە ئەوەندە خێرا بوو دەتوانم بڵێم زیاتر لە دووسێ چرکەی نەخایاند و پاسەوان نەیتوانی بەرگری بکات، تەنیا دەمی کردەوە بقیژێنێت. بەڵام دەستی چەپی یوری بە هێزێکی زۆرتر دەمی گرت و لە قیژاندنی ڕێگری کرد. تفەنگەکە لە دەست پاسەوانەکە کەوتە خوار. لەو قڵشەی کە لە کەلەکەی چەپی دروست ببوو خوێن فوارەی دەکرد، بەڵام یوری هێشتا دەمی بەرنەدا بوو تا کاتێک بە جوانی و ئارامی لەسەر زەوی درێژی کرد و دڵنیا بوو کە مردووە، دەستی لە دەمی نەکردەوە. لەگەڵەوەی لەم ماوەدا بینەری کارەساتی زۆر و ڕووداوی خوێناوی بووم، دەبوایە وەک چۆن دەڵێن چاو و گوێم کرابێتەوە. هەستم دەکرد بە بینینی مەرگیە و پاسەوانە گۆڕاوم و دڵم بۆی دەسووتێت. خوا لەعنەت کات ئەو دایک و باوکانەی مناڵەکانیان ترسنۆک و دەست و پێسپی پەروەردە دەکەن. مافیەوەم نییە لەعنەت لە دایک و باوکی خۆم بکەم، ئەوان زەحمەتی زۆریان بۆ پەروەردەکردنم کێشا، بەڵام لەگەڵەوەشدا نایان بەخشم چونکە منیان بێ ئەندازە ترسنۆک گەورە کردەبوو. لە مناڵی لە سەربڕینی مریشک و کەڵەشێر دەترسام و ئێستا کە ببوومە پیاوێکی شەڕکەر و ڕوودا و خواست بە بینینی ئەم ڕووداوانە موچڕک بەجەستەمدا دەهات. بینینی گیاندانی پاسەوانەکە کاریگەری زۆری لەسەردانام و ئەگەرچەکانێکی توندی یوری نەبوایە بە هەمان شێوە لە شوێنەکەمدا دەمامەوە. یوری منی بەڕەنگ پەڕاوی و ماتی بینی، بە شێوەیەک بازی گرتم و ڕایچڵەکانم نزیک بوو بکەوم. کاتێک هاتمە خۆم و هەستم بە بارودۆخە مەترسیدارەکەی خۆمان کرد کە پاسەوانی دووەم لە درەنگکردنی هاوڕێکەی نیگەران بوو بۆ ئاگاداربوون سەری هێنایە ژوورەوە. بەڵام لەبەرەوە مەشخەڵەکەی تریشمان کوژاند بوویەوە چاوی بە جوانی هیچی نەدەدی. ساتێک وەستا تا چاوی عادەت بە تاریکی بکات و لەم کاتەدا بە تووڕەییەوە و بەتوندی وتی ئەی ئەحمەقینە، بۆ مەشخەڵەکانتان کوژاندۆتەوە. ڕستەیەک کە دەیویست هاوڕێکەی بانگ بکات لە دەمی دەرنەچوو، چونکە یوری وەک هەڵۆیەک کە خۆی بخاتە سەر نێچیرەکەی لە حەشارگەکەی هەستا و لە کاتێکە خەنجەرە خوێناویەکەی بەدەم گرتبوو بە دوو دەست گردنی پاسەوانی گرت و بە خێرایی و هێزێکی سیر کێشایە ناو ژوورەکە. پاسەوان کەمێک پەلەقاژی کرد و سەرنجام چونکە یوری پیاوێکی بەهێز بوو نەیتوانی خۆڕاگری بکات و بە هەمان خێرایی کە ڕادەکێشرا هاتە ناو ژوورەکە و بەدەمەوە درا بە زەویدا. لەوانەیە بپرسن بۆ پاسەوان نەیقیژان. ئەمە شانسی ئێمە نەبوو، چونکە پاسەوان دوای ئەوەی گردنی لە ناو دەستی بەهێزی یوری دابینی نەیتوانی لە تفەنگەکەی کەڵک وەربگرێت. دەمی بۆ هاوارکردن کردەوە، بەڵام بێجگە لە ناڵەیەکی کەم هیچ دەنگێکی لێوە نەهات. یوری کە شەڕکەر و زیرەک بوو لە هەمان چرکەی سەرەتا کە پاسەوان کۆنتڕۆڵی بیری لەدەستدا بوو بە شێوەیەک ملی بادا دەنگ لە قورگیدا خنکا و هەرچەندە هەوڵیدا نەیتوانی بقیژێنێت. کاتێک کەوتە سەرزەوی و تفەنگەکەی لەدەست بوو، من تفەنگەکەم هەڵگرت و یوری بە هەمان زیرەکی نیشتە سەری و بەلەقە لە سەر و ملیدا. پاسەوان دووسێ جار سەری بەرز کردەوە بقیژێنێت، بەڵام هەرجار بەلەقەیەک ڕوخساری دەدرا بە زەویدا و لە جیاتی هاوار دەنگێکی بچووکی لێوە هات و سەرنجام جاری سێم و چوارەم لە هۆش چوو بێجوڵە لە شوێنەکەی دامایەوە. ئێمە گومانمان دەکرد مردووە یان بێهۆش بووە، بەڵام پاسەوان کە گیانی خۆی لە مەترسیدا دەبینی بەرژەوەندی خۆی لەوەدا بینی بوو
بۆ چەند ساتێک خۆی بێهۆشکات تا ترسی لە مردن نەمێنێت و ئەو کات بە چەند هاوارێک هەمووان لە ڕاکردنی ئێمە ئاگادار بکاتەوە. ئێمە بێ ئاگا لەم ڕووداوە و لەم فێڵە فیشەکی پاسەوانی یەکمان کردەوە و بەو دوو تفەنگەی بەدەستمان هێنابوو لە دەرگای ژوورەکە ڕۆیشتینە دەرۆ لە هەمان ڕێگا کە نیشاندرابوو لە نامەکەدا ئاماژەی پێدرابوو بەڕێککەوتین و هەموو شتێک تاریک بوو. کاتێک ئێمە لە پشت دیواری داری ژوورەکە تێپەڕین هیچ ڕووناکیەک لە ڕێگاکەمان کە لە جەنگەڵ گەشت بوو نەدەبینرا. تەنیا 50 مەترە وڵاتر کە بنکەی هۆزی وەحشیەکان بوو ئاگرێک هەڵای سابوو. تاقمێک لە دانیشتوانی هۆز بە نێزە درێژ و تیر و کەوانەوە لە دەوری ئاگرەکە کۆببوونەوە. سەرقاڵی ئاواز خوێندن بوون. ئەم ئاگرە لە 500 هەنگاوی لە پشت سەرمان بوو. بەڕێگای ئێمە لە بەردەمماندا بوو. لەوێ دوور دەکەوتینەوە، بەڵام ئەو ڕووناکیە ڕێگەی جەنگەڵی ڕووناک نەدەکردەوە. لەگەڵ تاریکی زۆر و چڕی جەنگەڵ چونکە ژیان و مردن لە ئارادا بوو. بەباشی دەڕۆیشتینە پێش و بێگوێدانەوە مەترسیانەی کە لە پێش و دواوەی ئێمە بوو. هەنگاومان لەناو چقڵ و گیای وشک و تەڕ و هەندێکات لیتاوی زەوی هەڵدەگرت و لەگەڵەوەشدا بۆ ئەوەی لە تاریکیدا یەکتر ون نەکەین من و یوری دەستی یەکمان گرت بوو. بڕیارماندا بوو چەند دەمەترێک ئەولاتر بە کەسێک لە دانیشتوانی ناوچەکە کە چاوەڕێی دەکردین پەیوەست ببین و بەڕێنمایی ئەو لەوێ دوور بکەوینەوە. لەو خاڵە کە هێشتا لە شوێنی ڕێنیشاندەرە ئاماژە پێدراوەکە دوور بووین یوری دەستی منی کێشا کە وەستام و وتی سەرۆک دەزانن ئێستا ڕزگارمان بووە، با بڕۆینە لای ئەو کەسە و لەگەڵ ئەودا ڕابکەین. کێ دەڵێت ڕسوامان ناکات؟ لەگەڵەوەشدا مەگەر من خۆم ڕێنیشاندەر و دانیشتووی ناوچەکە نیم؟ من کە لە مەبەستی یوری گەیشتم و پێشنیازەکەیم پەسەند کرد بەڵام نەیتوانی قسەکەی تەواو بکات چونکە لەم کاتەدا لە ناکاو دەنگی هاوارێک بیسترا و دەنگی ئەو پاسەوانەی خۆیدا بوو لە بێهۆشی دەگەشتە گوێ کە بەدەم هاوارەوە دەیوت ئاخ ڕایان کرد کالوی فریامان کەوە ئەوان ڕۆیشتن و ئێمەیان کۆشت. دەنگی هاواری ئەو بێدەنگینی وەشەوی جەنگەڵ و هۆزەکەی شێواند و من و یوری کە هێشتا لە سنووری هۆزەکە زۆر دوور نەکەوت بووینەوە دەنگی هەلهەلە و هاواری وەحشیەکانمان بیست و سێبەری ئەوانمان بینی وەحشیانە لە ژوورەکانی خۆیان دەهاتنە دەر و بەم لاولادا ڕایان دەکرد. بە بیستنی ئەم هاوارانە ئەژنۆم کەوتە لەرزین. لاوازیەکی سەیر سەراپایداگرت بە شێوەیەک توانای ڕاکردنم نەبوو وەک چۆلەکەی ڕۆبەڕووی مار ببێتەوە و لەژێر کاریگەری نیگای مار هیپنۆتیسم ببێت و نەتوانێت بجۆڵێت. منیش دڵم دەیویست ڕابکەم بەڵام بە شێوەیەک ترسابووم تەنانەت نەم دەتوانی دەست و پێم بجۆڵێنم چ بگات بەوەی بە خێرایی لەوێ دوورکەومەوە. یوری وەک ئاژەڵێک کاسی بە مەترسی کردبێت گوێکانی خۆی هەڵخات چەند ساتێک بە جوانی گوێ لە دەنگەکان گرت و لە دەوروبەری ڕوانی و ئەو کات بە جۆڵەیەکی خێرا دەستی ڕاکێشامەوەتی باڕاکەین بۆ وەستاون ئێستا دێن. وەک ئەوە بوو من بێ ئیرادە لە ترسی گیان قاچەکانم وەک ئامێرێک دەجۆڵانەوە و هەنگاوم هەڵدەگرت بەڵام مردوو نەیدەتوانی ئەم کارە بکات. لەگەڵەوە یوری بە خێرایی منی ڕادەکێشا و دەیبردم لە شوێنەکەی خۆمدا دەمامەوە و هەندێکات لەبەر سستی ئاژنۆکانم دەستی یوریم ڕادەکێشا و یان دەستی لە دەستم بەردەبوو. ئەو لە من دوور دەکەوتەوە و کە دەیبینی وەستاوم دەگەڕایەوە و دەستی دەگرتم و دەیبردمەوە. لەم کاتەدا ئێمە بە خێرایی دەڕۆیشتینە پێش و لە دڵی تاریکی و بێدەنگی جەنگەڵ خۆمان دەشاردەوە. دەنگی تەپڵەکانی هۆز بەرز بوویەوە. گام 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 بوو گام بوو گام گر گر گر. ئەمە دەنگی سێ جۆر تەپڵ بوو لە دوورەوە دەبیسرا بەڵام ئێمە لە هۆز دوور دەکەوتینەوە و هەر سات چڕ و مەترسیدار بوو. هەر سات ئەگەری ئەوە هەبوو مارە مەترسیدارەکانی بووە کە گامێشێک بەهێزی خۆیان وردەکەن هێرشمان بکەنە سەر و یان دوور نەبوو درندەکان بێنە سەرمان و جەستەمان تیکە تیکە بکەن. بەڵام ئێمە کە لە دواوە لەلایەن وەحشیەکانەوە مەترسیمان لەسەر بوو هەرگیز بیرمان لەم مەترسیانە نەدەکردەوە. پێشتر لە فیلمە سینەماییەکاندا بینی بووم کاتێک وەحشیە مرۆڤ خۆرەکانی جەنگەڵە ڕەشەکانی ئەفریقا دەیانەوێت هێرش بکەنە سەر سپی پێستەکان و یان هۆزێکی تر تەپڵ لێ دەدەن و هەلهەلە دەکێشن و هێرش دەبن. ئێستا بەگوێی خۆم دەنگی تەپڵەکەیانم دەبیست و بانگی هەلهەلەی ئەوان بەباشی بەگوێم دەگەیشت.
شتێکی ئاشکرا بوو ئێستا هێرش دەبەن و گەمارۆمان دەدەن. یوری هەمیشە چەند هەنگاوی لە پێشتر بوو، ڕێگای دەکردەوە و لە پێچ و پەنایی دارە چڕەکانی جەنگەڵ تێدەپەڕی و ڕێنوێنی منی دەکرد. ئێستا بیر دەکەمەوە ئەگەر یوری نەبووایە لە جیاتی یوری ڕێنیشاندەرێکی ترسنۆکی وەک خۆم تەممەڵ و دەست و پێسپیم لەگەڵدا بووایە چی دەبوو؟ چۆن دەمتوانی لە جەنگەڵ تێپەڕبم؟ هەرچەندە و بە ئازایەتی خۆی نەیتوانی ڕێگە لە ڕووداوە ناخۆشەکانی دواتر بگرێت، بەڵام هەرچی بوو هێزی ڕۆحی ئەوە لە بەرگەگرتنی دژواریەکان بۆ هۆی ڕزگاربوونی من لە مردنێکی ئاشکرا و من دەبێت زیاد لە ڕادە سپاسگوزاری بم. دووریەکی زۆر بەم شێوەیە لە تاریکیدا ڕۆیشتینە پێش، بێوەی بزانین بۆ کوێ دەڕۆین و چیمان بەسەر دێت. دەنگی هەلهەلەی وەحشیەکان و تەپڵەکەیان بە جوانی دەگەیشتە گوێ و ئێمە هێواش هیلاک بووین و هەناسەدانمان کەوتە ژمارە. کاتێک مرۆڤ هیلاک دەبێت هەر هەنگاوێک بە کیلۆمەترێک دەزانێت و ئەو هەنگاوە بە ئەندازەی 1 کیلۆمەتر لە کاتی ئاساییدا هیلاکی دەکات. لەگەڵ ئەو هەموو هیلاکیەدا تینوێتی ڕووی تێکردین. من دەستی یوریم گرت و لە کاتێکە هەناسە بڕکێم بۆتم بۆستە، ئەوان لە ئێمە دوورن، مەگەر نایبیستیت؟ دەنگی ئەوان لە دووریەکی زۆرەوە دەبیسرێت. بۆستە با تۆزێک بەحەسینەوە و دواتر درێژە بەڕاکردن بدەین. یوری وەک ئەوەی ڕوبەڕووی شتێک بوو بێتەوە دەستی گرتم، بەتوندی بۆ پێشەوەی ڕاکێشامەوەتی سەرۆک مەگەر شێت بوویت دەنگی تەپڵەکەیان نابیستیت؟ بەڵێ، شێوەی ئەوان لە هێرشدا ئەوەیە هەمیشە ئاخرین دەستە کە لە دواوەی هەمویان دەقیژێنن و هاوار دەکەن و دەستەکانی پێشەوە کە ڕاستپێردراوی هێرشن بێدەنگن، بەڵام خێرا دەڕۆنە پێش. ڕەنگە ئەوان ئێستا لە چەند مەتری پشسەرماندا بن، لەلایەکی تر دەنگی تەپڵەکەیان دەبیستن. ئەوان بە تەپڵ هۆزەکانی دەوروبەر ئاگادار دەکەنەوە کە دوو نەفەری سپی پێس ڕایان کردووە و دەستور دەدەن بمانگرن. من بە تەپڵ هەرچی دەڵێن باش تێدەگەم. بەزانینی ئەم بابەتە تەسلیمی یوری بووم و خێرایی هەنگاوەکانم زیاد کرد، بەڵام چونکە هەناسەم دەیگرت و جلەکانم بەجەستەمەوە لە کابوون وتم بەڵام نزیکە لە پێ بکەوم، لە عارەقدا خوساوم. یوری وەستاوتی ڕاز دەکەیت، دەبوایە چەند ڕۆژ پێشتر ئەم کارەمان ئەنجام بدایە. هەوای ئێرە زۆر گەرمە، جلەکانتان دەربێنن، منیش ڕوود دەبمەوە و دەست بەجێ هەردووکمان سەرقاڵی خۆڕوودکردنەوە بووین. خولەکێک دواتر ڕوود بووین و تەنیا بۆ داپۆشینی شەرمی خۆمان شۆرتێکمان لەبەر خۆماندا هێشتەوە و لە جلەکان تەنیا پێڵاوەکانمان فڕێنەدا و هەڵمان گرت. ئێستا وەک تەڕەزان بووین. من لە قیافەی خۆم بەو بازۆ لاواز و جەستە ڕووتە پێکەنین دەیگرتم، بەڵام بە خۆشحاڵیەوە لەو جەنگەڵەدا مرۆڤێکی پێشکەوت و شارنشین نەبوو کە پێم پێ بکەنێت و گاڵتەم پێ بکات. هەرکەس بوو وەک خۆم ڕوت بوو، بەم جیاوازیە کاوان ڕەش و من سپی. گوێگرانی خۆشەویست، لێرەدا هاتمە کۆتایی خوێندنەوەی بەشیدا. بۆ بەشی 11 دەچمە لای هاوڕێم سۆران جەمال.